دەریا ڕێکخراوی دەریا بۆ دەستەبەرکردنی زانیاری و ڕۆشنبیری بۆ کەم ئەندامان و دابڕەوان. پرۆژەی کتێبخانەی دەنگی ڕێکخراوی دەریا. لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی. ناوی کتێب ئەدۆنیس ئەفسونکاری وشەکان. وەرگێڕانی لە عەرەبیەوە عەبدولموتەڵیب عەبدوڵڵا. بەرگ و دیزاینی ناوەوە ئاگری باڵەکی. تیراژ 1000 دانە. نرخ 3750 دینار. چاپی یەکەم هەولێر 2008. چاپخانە منارە هەولێر. لە کتێبخانەی گشتی هەولێر ژمارەی سپاردنی 1950 ساڵی 2008 دراوەتێ. ئەم کتێبە لە دووتۆی 194 لاپەڕەی قەبارە مامناوەندیدایە لە خوێندنەوەی پێشڕەو کارە هونەریەکان ڕووناک ڕەفیق. ناوەڕۆک یەکەم ئەدۆنیس 50 ساڵ لە ململانەی و داهێنان لاپەڕە 5. 2 هیچ شاعیرێکی داهێنەر لە دنیادا نیە تیۆریزەگەرێکی گەورە نەبێت لاپەڕە 7. 3 کچەکەی ئەدۆنیس لە گفتوگۆکردن لەگەڵ ئەدۆنیسی باوەک بە دوای دەسەڵاتی ومووی باوکیدا دەگەڕێت لاپەڕە 19. 4 نامەی بەدرشاکر ئەسەیاب بۆ ئەدۆنیس لاپەڕە 22. 5 داهێنان ڕستێک سەرەتای بێکۆتاییە لاپەڕە 26. 6 شعر گوزەرکردنە لە بینراو بۆ نەبینراو لاپەڕە 39. 7 دەقی ئاینی دەڵێ دەبێ موسڵمان بەردەوام بۆ کتێبی خوا عەقڵ بەکاربهێنێ لاپەڕە 58. 8 ئەدۆنیس ئەفسونکاری وشەکان لاپەڕە 82. 9 ئێمە هەمیشە دەستە وەک دنیاکی کە پتکراو بە پەراوەسکراو سیر دەکەین لاپەڕە 89. 10 لە وڵاتی ئێمە ڕۆشنبیری دۆخێکە لە وشە لاپەڕە 130. 11 من لە ڕووی هونەریەوە بوونەوەرێکی گومانکارم لاپەڕە 139. 12 شعر دەتوانێت مێژوو ڕاوە بکاتەوە بەڵام مێژوو ناتوانێت شعر ڕاوە بکات لاپەڕە 147. 13 خۆشەویستی پەیوەندی بە تەمەنەوە نییە لاپەڕە 159. 14 بەبێ ڕەخنەگرتن لە تەویلی باو ناتوانم بەرگری لە ئیسام بکەم لاپەڕە 184. ئەدۆنیس 50 ساڵ لە ململانەی داهێناندا. ئەگەر لە بواری داهێنانی شیعریدا ئەدۆنیس وەک شاعرێکی گردوونی تەماشا بکرێت ئەوە لە بواری فکر و ڕخنەدا توانیوێتی بنیادی قوڵی ڕۆشنبیری عەرەبی کەشف بکات و ئەو پەیوەندیە ناوەکیانە بخوێنێتەوە کە بنەڕەتێک بۆ سیستەمی ڕۆشنبیری دەسازێنێت یان بە مانایەکی دیکە لە میانی خوێندنەوە و بە دواداچوونی ڕۆشنبیری و بنیادی ناوبراودا دەستنیشانی ڕۆشنبیری کۆمەڵایەتی و ڕۆشنبیری سیاسی ئاینی دەکات و بە وردی هاوپەیمانەتی ئەو دوو سیستەمە دیاری دەکات. بە دیوەکەی دیکەش مانە و دەلالەتە چەپێنرا و قەدەخەکراوەکانی ڕۆشنبیری کۆمەڵایەتی دەخاتە ڕوو. ڕەنگە یەکێک لەو ڕەخنانەی کە ڕوبەڕووی ئەدۆنیس دەکرێتەوە ئەوە بێت کە خودێتی و بابەتێتی یان زمانی شیعری و زمانی ڕەخنەی تێکەڵ بە یەکتر دەکات. ئیشکالێتێکی دیکەشی ئەوەیە کە بەردەوام ناونانی چەمکەکان بەردەوام دەگۆڕێت. بەڵام لایەنە پۆزیتیڤەکەی ئەوەیە کە ئیرادی زمانی عەرەبی و ڕەهەندەکانی لە میانەی خوێندنەوە و دراسەکردنی شیعری جاهیلی و شاعرە گەورەکاندا بخاتە ڕوو. هەروەها لە دوای دەقی قورئانی ڕەهەندە معریفیەکان بەنهێنی جیهان و لەوێشەوە بە زمانەوە گرێ دەدات. بەو مانایەش دەقی قورئانی دەبێت ئەو دەقەی کە ڕۆشنبیری عەرەبی وەک بنەڕەتێک بۆی دەگەڕێتەوە یان لەسەری چەسپاوە. ئەوەش وەک ئاماژەمان بۆ کرد بە بنەڕەتی ڕۆشنبیری سیاسی ئاینی لە قەڵەمی دەدات و دەبێتە دەواازەیەکی سەرەکی چونە ناو کایە و سیستەمە جیاجەکانی ڕۆشنبیری و شیعری عەرەبی یان بە مانایەکی دیکە وەک پێوانەیەکی ڕەسەن سیر دەکرێت. هەموو دەرچوونێکیش لەو پێوانەیە بە دەرچوون لە ڕۆشنبیری عەرەبی و شیعری عەرەبی دێتە ژماردن. هەر لەو دەرچوونەشەوە ئەدۆنیس قسە لە تازەگەری دەکات
واتە لە تێکشکان و هەڵوەشانەوە تازەگەری بنیاد دەنێت. لە کۆی چاوپێکەوتنانی ئەدۆنیس دەتوانین درێژبوونەوەی پرسیارە معریفە فرە ڕاهەندەکانی ڕۆشنبیری ئاینی عەرەبی و معریفەی شیعری ئەدۆنیس لە یەکتر جیا بکەینەوە. وەرجار لەبری پێشەکی هیچ شاعیرێکی داهێنەر لە دنیادا نییە تیۆریزەگەرێکی گەورە نەبێت. داق بەشداریکردن لە ژیان و ئەزمونێکی وجودیە چوارچەوەی خود و بابەت تێدەپەڕێنێت. هایدگەر ئەو ناونیشانە ئەگەرچی لە ڕوویەک لە ڕووەکان بە ئەدۆنیسی شاعیر و بیریارمان دەبەستێتەوە، بەڵام لە ڕوویەکی دیکە ڕاستەوخۆ بەرەو کۆمەڵێک شاعری گەورە کێشمان دەکات، هەر لە ئەلیوت و ئەزراپاوەند و بۆدلێر و تا دەگاتە نوفەیری و مەعری و هەتا دوایی. هەمیشە لە پشت هەموو داهێنانێکی گەورە فکر و دنیابینێکی نوێ و چەمک و شێوازی دەربڕینی جیاواز و ئازادی بیرکردنەوە و خاڵی بەرفراوان و دیدێکی دیکەی جوانکاری دەبندرێت کە لەگەڵ کۆن جا دەکەوێتەوە. کەواتە بۆ ئەوی بیر بکەینەوە دەبێت لەلایەک پەیوەندێکی دینامیکیانەمان بە فکر و معریفە و جیهانبینی سەردەمەوە هەبێت، لەلایەکی دیکەوە پەیوەندی بە کەلەپورەوە بکەین. گادامێر دەڵێت وجودی مرۆیی لە یەک کاتدا مێژووی و هاوچەرخێشە. بەو مانایەش تێگەیشتنی ئێمە بۆ مێژوو لە بۆشاییەوە نایەت، بەڵکو لەو ئاسۆ هەنووکەیەوە دێت کە مێژوویەکێکە لە دامەزراوە ڕاستەقینەکانی. کەواتە تێگەیشتنمان بۆ مێژوو لەسەر گفتوگۆ و دیالۆگۆ دادەمەزرێت، نەک گوێگرتنێکی سلبیانە لە مێژوو. هەروەها کاری هونەری پرۆسەیەکی دیالێکتیە کە لەسەر ئەو پرسانە دەوەستێت کە کارەکە ئاراستی ئێمەی دەکات، لە هەمان کاتدا بوونی کارەکەش پێک دێنن. تێگەیشتنمان بۆ مێژوو بە هۆشیاری هەنووکەیەوە بەدی دێت، نەک لەگەڵ ئەو مۆرە ئایدۆلۆژیایی کە لە خەڵتەی کەلەپورەوە ماوەتەوە یان لە خەڵتەی فکری نەتەوایەتیەوە ماونەتەوە. فکری زیندوو بەردەوام زەمانەکان دەبڕێت و بە شێوەی جیاواز دەرکەوتەی جیاواز و فۆرم و چەمکی جیاواز لەگەڵماندا دەژیت، کەواتە هیچ دەقێک نییە سەرچاوەدار نەبێت. وەک چۆن لە پشت هەموو فکرێکی نوێ، لە پشت هەموو دەقێکی داهێنەرانەوە کۆمەڵێک خەیاڵ و بیرکردنەوەی معریفی و فەلسەفەی دیکە و وجودی هەیە و زیندوێتی خۆیان لەنێو ئەو داڕشتنە نوێدا دووبارە بە چەمک و شێوە و جوانکاری و ڕەهەندی فەلسەفی و فکری دیکەی جیاوازەوە دەخەنە ڕوو. هەموو کولتورێکیش کۆمەڵێک ڕەگەزی مردوو یان بە مانایەکی دیکە کۆمەڵێک ڕەگەزی تێدایە کە وزەکانیان سنووردارە و توانای هەڵسانەوە و خۆگۆڕین یان تیادا بەدی ناکرێت. ئەو بەشە نازیندووە هەمیشە چوارچێوە بە دەوری خۆیدا دەکێشێت و خۆیان لە ژیان تەرێک دەکەن یان خۆیان لە کۆمەڵێک چوارچێوە هەڵدەگرتنەوە کە دەشێت زیاتر ئایدۆلۆژیا ئاراستەکانیان دیاری بکات. بەدیوەکەی دیکەش لەبەرەوەی توانە وزە و گفتوگۆ و خۆنیۆکردنەوەیان پێنیە قبوڵی ئەوی دیکەی جیاواز ناکەن. بە هیچ جۆرە دانوستانێک ڕازی نین، تەواوی بوونی خۆیان لە شانازیکردن بە ڕابردوو گەڕانەوە بۆ ڕابردوو هەڵدەگرنەوە. لە ڕۆژهەڵاتدا بە شەنازیندوەکەی کەلەپور کۆمەڵێک شوێن پەنجەی دیارن بەسەر کۆمەڵگەوە دەبیندرێن. بەشێکی زۆری ئەو مرۆ شوێن پەنجانەش ڕاستەخۆ پەیوەندی بەو بیرکردنەوە دواکەوتوانە و ئایدۆلۆژیانەوە هەیە کە مرۆڤی خۆرهەڵاتی پرۆسەی دەکات. هەر لە نەخشاندنی ڕوخساری کۆمەڵگەوە، حکمی پۆلیسی، دواکەوتوی پیشەسازی، پەیوەستبوون بە نۆرمە کۆمەڵایەتیە دواکەوتەکان، زمان، خەت، نەخشا، مێژووی سیاسی، هەتا دەگاتە ئینتیمای قەومی هەتا دوایی. کەواتە بۆی بە شێوەیەکی ئەکتیڤانە بوونی خۆمان مسلمانین دەبێت هەڵگری جیهانبینیەکی مۆدێرمین و یونیڤێرساڵانە بیر بکەینەوە. دەبێت بە جۆرێک لە جۆرەکان تەجاوزی کەلەپوری نەتەوایەتی بکەین، بڕوامان بەداهێنان هەبێت. لێرە ئەدۆنیس دەڵێت کەلەپوری عەرەبی تا ڕادێکی زۆر کەلەپورێکی ئایدۆلۆژیە، بۆیە تازەگەری بەگشتی لە کۆمەلگای عەرەبیدا گزە، چونکە تازەگەری و ئیبداع بەبێ ئازادی بیرکردنەوە و گفتوگۆی معریفی و بیرۆڕای جیاواز دەستەبەر نابێت. تازەگەری چییە؟ تازەکردنەوە لە شیعردا تەنیا لە ڕووی زمانەوە مەیسەر نابێت، ئەگەرچی زمان ئەو پانتایە کە فەزای بیرکردنەوە و بنیادی بیرکردنەوە و خەیاڵ و چێژی خوێنەر بەلای خۆیدا کێش دەکات. بەڵام لەگەڵ هەموو ئەوەشدا وەک هایدگەر دەڵێت زمان نێوەندیاری جیهان و مرۆڤ نییە، زمان دەرکەوتن و ئاشکرابوونی جیهانە پاش شاردنەوەی. کەواتە هەر لەو ڕستەیە بۆمان دەردەکەوێت کە سەر ڕای ئیشکالەتی زمان تازەگەری کۆمەڵێک ئیشکالەتی جۆرە و جۆری دیکەی لە خۆ هەڵگرتووە. ئەدۆنیس لە تازەگەری شیعری عەرەبیدا دەستنیشانی سێ خاڵی گرنگ دەکات. لە خاڵ یەکەمدا پێی وایە تازەکردنەوەی شیعری عەرەبی دەکەوێتە پێش تازەکردنەوەی شیعری خۆرئاواییەوە. بەر لە مالارمێ لە شیعری عەرەبیدا ئیشکالەتی تازەگەری وجودی هەبووە. لەو ڕۆژەوە شاعیرانی عەرەبی لەسەر دوو ئاست دیاری دەکات. یەکەم ئەبوونەواس کە توانی چەمکی شارنشینی لە بری شارستانی بێنێتە نێو شیعری عەرەبیەوە. لە دوای ئەو بۆدلێر بەو کردەیە هەستا. هەروە توانێتی شێوەی تعبیرکردنی کۆن بگۆڕێ و شێوەیەکی دیکەی جیاواز بێنێتە ناوە، چ لە ڕووی دانیشتن چ لە ڕووی زمانەوە.
هەروەک چۆن نوفەیری وەک سۆفیەک توانی بنیادێکی دیکە لە ڕووی زمانەوە بخۆقێنێت کە ئەسڵەن بەر لە وجودی نەبووە. خاڵی دوم ئەوەیە کە شاعرانی تازەگەری عەرەبی دەبێ ستاتیکێتێکی شیعری نوێ دابهێنن بە زمانێک یان بە شێوەیەک کە مێژووی ستاتیکا بخاتە دواوە. بۆ ئەوەش دەبێ ئاگاداری کە لە پوری عەرەبی و جوانکاری شیعر بین تاوەکو بتوانین جوانێکی شیعری نوێی جیاواز دابهێنین، جیاواز لە مێژووی جوانکاریانی شیعری عەرەبیەوە. هەڵبەتە نەزانین بابەتێکە هیچ دەرەنجامێکی لێ ناکەوێتەوە، وەک چۆن توانای دووبارەکردنەوەشی تیادا لاوازە، چونکە تازەگەری هەر تەنها لە فۆرمدا کورت ناکرێتەوە یان بە بابەتەکانەوە جیا ناکرێتەوە، بەڵکو پێویستە لە ڕووی هونەری و لە ڕووی جوانکاریەوە ئاستی زمان و چەمک و شێوازی تەعبیرکردنی تیا بەرز ڕابگیرێت. خاڵی سێەم تازەگەری پەیوەندی بە گۆڕینی چەمک و مانای جیهانبینیەوە هەیە. ئەدۆنیس دەڵێت بە بڕوای من هەتا ئێستا چەمکی شیعری بە مانەوەیەکەی گۆڕانکاری بەسەردا نەهاتووە. بەو مانایەش شیعری نوێ جگە لە هەندێک سەرکێشی و بەخشیشی کەم نەبێ ئەسڵەن وجودی نییە. لە شیعردا دنیا پارچە پارچە ناکرێت، بەڵام چۆن دەتوانیت لە شتە بجووکەکان و گەورەکان مەسەلەی گەورەی شیعری دروست بکەیت، چۆن ئەو دوو مەسەلەیە تا و ئاستە بەرز دەکەیتەوە کە وەک یەک بکەونەوە، چۆن ئەو دوو ئاستە بە یەک دەگەیەنیت. داهێنان ئەو تعبیرە گەورە و ئەو فەزاکراوە قوڵەیە کە بەردەوام ناسنامەی خۆی بەڕووی هەموو دنیادا واڵا دەکات. ئەدۆنیس دەڵێت کاتێک لەبارەی گوڵێکەوە دەنووسم وەک ئەوە وایە تەواوی باخچەکان بنووسمەوە، لە ڕێگای گوڵەکەەوە خۆشەویستی خۆم بۆ تەواوی باخچەکان دەخەمە ڕوو. کەواتە ئەرکی شاعرەوەیە لێ بە یەکداچوونی شتەکاندا بتوانێت سەرپشک بێت، بتوانێت کەشفی نهێنی شتەکان بکات. خوێنەری شعر قەیرانی خوێندنەوە. کاتێک دەڵێن شعر بەرزترین ڕەگەزی ئەدەبیە بەو مانایە کە شعر ئیتر بۆ هەمووان نییە، کەواتە شیعری داهێنەرانە بە خوێنەر پێوانە ناکرێت. پێوانەکردنی شعر بە خوێنەر جۆرێکە لە ئابڵوقەدانی شعر. ئەو جۆرە ئابڵوقەدانە لە هەموو دنیا دەبینرێت، بەڵام هەرگیز لە بەرامبەر پێشکەوتنی ژانرەکانی دیکە ئەو ئابڵوقەدانان دەلالەت لە داکەوتنی شعر ناکات، بەڵکو پەیوەندی بە قوڵبوونەوەی شعردا هەیە. کەواتە هەرچەندە قوڵ بیتەوە لە ڕووکاردا زیانت پێ دەکات، داهێنان ئەوەیە کە ڕووکاری سادە و دڵنیاکەرەوە تەجاوز دەکات. هەرگیز شیعری داهێنەرانە بۆ دڵنیاکردنەوەی بیر و باوەڕ بۆ چێژ و خۆشی با و خۆی ناخاتە ڕوو، بەڵکو ئەوەیە کە خوێنەر بخاتە گومان و دڵە ڕاوچێ و سەرسوڕمانەوە نەک دڵنیابوون. شعر ئەوەیە کە خوێنەر بەرەو فەزایەکی دیکە لە بیرکردنەوە و هەستکردن بەرێت. شعری ئیبداعی هەمیشە بەرەو پرسیار و نادیارمان دەبات، بڕواکانمان بەرەو لەقبوون دەکاتەوە. شعری ئیبداعی ئارەزوەکانی خوێنەر نانووسێتەوە، بەڵکو تەواو لەگەڵ ئەو هەست و بیرکردنەوە و چێژە نووسراوە باوەی خوێنەری تەقلیدی دش دەکەوێتەوە. داهێنان ئەوەیە کە فەزایەکی دیکە کەشف دەکات، بەڵام لەگەڵەوەشدا مەرج نییە شعر بەتەنیا بتوانێت هەموو ئەو ڕوبەڕووبوونەوانە لە ئاستۆ بگرێت. بەشێکی ڕوبەڕووبوونەوەکان دەکەوێتە سەر فکر و فەلسەفە و زانستەکانی دیکەوە. ئەو شعرەی کە خوێنەر لە نۆرمە باوەکان دەکاتەوە، ئەو شعرەی کە خۆشەویستی تەقلیدیەکەی ناوەی خوێنەر دەخاتە ژێر پرسیار و گومانەوە، هەڵگری دیاردەیەکی ژیاری و شارستانیە. هەر تەنیا دیاردەیەک نییە کە وەسی پەیوەندەکانی نێوان خوێنەر و شعر دەکات، بەڵکو ئەو تێڕوانینە بەرەو گۆڕانی جددیمان دەبات. ئیلیۆت دەڵێت زمانی شعری پێویستە لە ئاستێکی بەرزدا بێت، بەڵام هەندێک شعر هەیە زۆر قوڵە و کەچی شعریەتی تیادا بەدی ناکرێت. هەندێک شعر زۆر لە زمانی ڕۆژانەوە نزیکە کەچی شعر نییە، کەواتە شعر بە ڕێبازەکان ناپێورێت، بەڵکو بە شعریەتەوە شعرە. هەرگیز ڕێبازەکان بەهای شعری بە شعر نابەخشن. ئەدۆنیس کاتێک لەبارەی خوێنەرانی نزار قەبانیەوە دەڵێت خوێنەرانی نزار بۆ ئەوە نزار ناخوێنەوە جوانەکانی کەشف بکەن، ئاستی زمانی شعری و دەستەواژە و شێوازی دەربڕینی دیاری بکەن، بەڵکو بەدوای ئەوەدا دەگەڕێن کە دەیانەوێت بەدوای ئەوەی کە دڵنیاییان پێدەبەخشێت، کەواتە خوێنەرانی شعر نزار قەبانی پەردەپۆشی شعرەکانی دەکەن. شاعیر پێویستە ڕەخنەگری خۆی بێت. هەموو شاعرێک بارودۆخی تابەت بە خۆی هەیە، بەڵام دەبێت لە خۆی تێبگات. کاتێک هەست دەکات ئەوەی دەینووسێت جۆرێکە لە پاشەکچەکردن، پێویستە بە خۆی دابچێتەوە. کاتێک هەستی کرد لە ناسنامەی شعری خۆی دەرچووە، ئیتر دەبێت بوەستێت لە خۆگەیشتن بەمانە هایدگەریەکەی، واتە بوونی مرۆڤ لە جیهاندا. بوونی مرۆڤ لە جیهاندا تعبیر لە بەرجەستەبوونی مرۆڤ دەکات. مرۆڤی داهێنەر لە داهێنانەوە خۆی بەرجەستە دەکات. بەو مانە دەتوانین لە ڕێگەی هادگەرەوە بڵین بوونی مرۆڤ لە جیهاندا لە یەک کاتدا پرۆسەیەکی بەردەوامی تێگەیشتنە لە دیاردەکان و تێگەیشتنە لە بوون. بەڵام ئەو وەستان و بەخۆداچوونەوەیە بەویستێکی گەورەوە بەندە. ئەو ئازایەتی و ئیرادەیە لە شاعری داهێنەر چاڕوان دەکرێت، نەک ئەوانی دیکە. کەواتە داهێنان بە پرسیاری نوێوە بەندە. هەر ڕۆشنبیرێک نەتوانێت پرسیاری نوێ بخاتەوە، ڕۆشنبیرێکی بێبێرکردنەوەیە.
وەک چۆن هەر ڕۆشنبیرێک لەسەر داڕشتنەوەی بیرکردنەوەی ئەوی دیکە بژیت خاوەنی بیرکردنەوە نییە. کەواتە ئیبداع هێنانە ناوی پرسیاری نوێ و شێوازی نوێ و تعبیرکردنی نوێیە. خۆرئاوا نەک وەک ژیان، بەڵکو وەک فکر و داهێنانیش بە پرسیار و داهاتووە بەندت. جۆرێک لە سەرکێشیان تیادایە، بەردەوام هەنگاو بەرەو نادیار داهاوێژن، دەیانەوێت لە ڕێگەی نادیارەوە داهاتوو کۆنتڕۆڵ بکەن، بەڵام خۆرهەڵات بەردەوام لە گەڕانەوەدان. هەمیشە خەریکی داڕشتنەوەی بیرکردنەوە کۆنەکان و سوورن لەسەر هەمان جیهانبینی ڕابردوو. خۆرهەڵات ڕابردوو پەرستە، بەڵام خۆرئاوا بیر لە داهاتوو دەکاتەوە. وێنەکانی داهەنەر، چەمکی کۆتاییەکان. ئەدۆنیس لە کتێبی سیستەم و قسەکردن دەڵێت فکری ڕاستەقینەن دەسەڵاتی خۆش نابێتە بابەتی ململانێ، بەڵکو دەبێتە بابەتی گفتوگە و دانوستان. ئەو ڕستەیە تعبیر لەوە دەکات کە هەر ڕۆشنبیرێک بەدامەزراو کرا، هەر ڕۆشنبیرێک لەسەر وەڵام ڕاست بێتەوە و بەردەوام شانازی بە ڕابردووە بکات، هەر ڕۆشنبیرێک لەسەر شێوەباوەکان بۆ دووبارە بەرجەستەبوون خۆی ڕاوە کردەوە. ڕۆشنبیریەکە هەر تەنها دەلالەت لە دواکەوتنی فکر ناکات، بەڵکو بە دیوەکەی دیکە تعبیر لە گەندەڵی کۆمەڵگەش دەکات. ڕۆشنبیری با و ڕۆشنبیریەکە بەردەوام هەوڵ دەدات خۆی بەسەر شتەکاندا بسەپێنێت، ئازادیەکان ڕەش بکاتەوە و جیاوازیەکان لەناو ببات. ڕۆشنبیری باو بە دەوری هونەری پەردەبۆشکردندا دەخولێتەوە، نەک هونەری پرسیارکردن و کەشفکردن. هەر ڕۆشنبیریەک نەتوانێت تاکی سەربەخۆ دروست بکات، بڕوای بە تاک نەبێت، بڕوای بە گفتوگۆ و جیاوازی نەبێت و نەتوانێت پانتایەکی بەرفراوان بۆ ئازادی ئەوی دیکە دش فەراهەم کات، بە ڕۆشنبیریەکی دوژمنکارانە دەدرێتە قەڵەم. ڕۆشنبیری دوژمنکارانە جۆرێکە لە کوشتنی ڕاگەکان و ئەوی دیکە. ڕۆشنبیری دوژمنکارانە هەمیشە بیرروڕای کۆ دەخاتە سەروی بیرروڕاتاکەوە. هەڵگری بنیادێکی کۆنەپەرستانەیە، ئەو بنیادەشە لە تەواوی پانتایەکانی دیکە ڕنگدانەوەی دەبینرێت. ئەدۆنیس بۆ ڕنگدانەوەیە دەڵێت چەمکی بەکرێگیرا و جۆرایاڵ، هەر تەنها تەرجەمەکردنی چەمکی هەڵگەڕاوە و بێدینیە. بۆ مانایەش هەر ڕۆشنبیرێک بەردەوام پرسیار و خوێندنەوەی جیاوازی قبول نەبێت، بە ڕۆشنبیرێکی بنمەست و دێتە ژماردن. خوێندنەوەش دەبێت لەسەر بنەمای گۆڕان بێتە ناوە. هەر خوێندنەوەیەک نەتوانێت بەپێی بەرەو پێشچوونی فکر و معریفە بڕوات، لەگەڵ ژیان بێتەوە خوێندنەوەیەکە تەگەرە دەخاتە بەر پێشکەوتن. دەبێت خوێندنەوە بە کەرەستەی نوێی سەردەم و فکر و معریفەی داهێنەرانەوە بێتە ناوە و هەوڵی بەرەو پێشبردن و گۆڕان و تازەبوونەوە بدات. ئەگەرچی دەشێوەک بنەمایەک بۆ ئازادی لەگەڵ هەموو خوێندنەوەیەک دابین، بەڵام لە بیرمان نەچێت هەر خوێندنەوەیەک نەتوانێت هەڵگری پرسیاری نوێ و جیهانبینی نوێ بێت، هەر خوێندنەوەیەک لەسەر وەڵامی ئامادە ڕابێتەوە، ئەگەرچی لە بەرامبەر ڕۆشنبیری ناوبراو بەهەڵە ناکەوێتەوە، بەڵام لە بەرامبەر مرۆڤی داهێنەر و پێشکەوتن و گۆڕانکاریەکانی سەردەم بەهەڵە دەکەوێتەوە. وێنەکانی ڕۆشنبیر. داهێنەر چیدی ڕۆشنبیری وەک کەسێک کە کۆمەڵێک کار و فرمان لە کۆمەلگادا ئەنجام دەدات بە ماناگرامیشەکەی ڕۆشنبیری ئۆرگانیەکان پێناسە ناکرێت، بەڵکو قسە لە ڕۆشنبیری ئازاد و ڕۆشنبیری ڕەخنەگرت دەکرێت. ڕۆشنبیری و کەسێک کە دەسەڵاتی فکر و معریفە و داهێنانی بەدەستەوەیە. دەسەڵاتی داهێنەر ڕێگەی کۆمەڵێک پەیوەندیمان بۆ وڵا دەکات کە زیاد لە پێویست جوان و زیاد لە پێویست دەوڵەمەندە بە بەهامرۆیەکان. بەو مانایە داهێنان خەڵقکردنی نوێی دەسەپێنێت. وەک ئەدۆنیس دەڵێت هەموو خەڵقکردنێکی نوێش لە ناوی خۆیدا دامپیانانێکی هەڵگرتووە، ئەویش ئەوەیە کە کۆن تەواو پێگەیم نییە. دەسەڵاتی فکر لە تیۆریزەکردنی فکرەوە هەڵدەگرینەوە کە بە سامانی میتۆدی فکریەوە بەندە. بە مانایەکی دیکە دەسەڵاتی فکر لە داهێنانی چەمکی نوێ و تەفسیرکردنی نوێ و پرسیاری نوێ و جیهانبینی نوێدا خۆی بەرجەستە دەکات. دەشێ بۆ وێنە داهێنەر ڕۆشنبیر ڕۆمانی کچەی پرتەقاڵی گاردەر وەک نمونە بخەمەڕوو. تەوەرەی سەرەکیە و ڕۆمانە لەسەر پرسیارێکی ڕوحی عەقڵی وەستاوە، وەک چۆن پرسیاری ناوبراو کۆی ڕۆمانەکانی نووسەر دەگرێتەوە. بە مانایەکی دیکە گاردەر لەسەر زیاد لەکایەک و سەرچاوەیە کار دەکات و شێوازی جێڕانەوە بە معریفە بارگاوی دەکات. پرسیاری ئەتنۆلۆژی لە کچەی پرتەقاڵ پرسیاری تێڕوانین بۆ بوون و بەشداریکردن و بەشداری نەکردنی ژیانە، بەڵام جۆرجی کوڕ لە وەڵامی ئەو پرسیاری باوکیدا بە پێچەوانی دید و ئەزمون و بیرکردنەوەی ئەوەوە ژیان هەڵدەبژێرێت. سەرەڕای ئەوەی کە باوک درەوشاوەترین وێنەی ڕۆشنبیری وێڵ و سەرەڕۆ و گەڕۆک و دۆزەرەوەیە، خوڵقێنەری هەستێکی نوێ و خەوبینینەکە بەرەو ئاسوویەکی نەمدراو هەنگاو دەنێت، کەچی کوڕ لە هەڵبژاردندا چەمکی دابڕان پەیڕەو دەکات، بەڵام نەک بە مانە معریفەکەی، بەڵکو بەو مانایی کە تێڕوانینیان بۆ ژیان جیاوازە. ڕاستە باوک مرۆڤێکە دیدێکی تایبەتی بۆ زۆر کێشەی جەوهەری هەیە. ئەو دیدەی درێژکراوی هەموو سامانە میتۆدی و فکریە کە پێش ئەو لەو کایەدا هەبووە. ئەو بەناسینی قۆڵ و تەفسیرکردن و زانیاری نوێەوە دەوڵەمەندیان دەکات. لەلایەکی دیکە کەسێکە بەیاخی بۆ خەیاڵ هەیە و ناتوانێت لایەنە ڕوحیەکە دوورکەوێتەوە، واتە تا ڕادەیەکی زۆرش کەسێکی یۆتۆپیا.
بەڵام کوڕ بە هەڵبژاردننی و ژیانە کورتە ئەو یۆتۆپیات یەک دەشکێنێت بە دیوەکەی دیکەش درێژە بە سامانی معریفی دەدات. لێرەدا مەبەستمە لە ڕوانگەی و دوو کارکتەرەی گاردەر لەم نووسینە درێژە بە چەمکی ڕۆشنبیر داهێنەر بدەم و بڵێم ڕۆشنبیر ناو کەسەگرامیشیەیە کە کۆمەڵێک کار و فرمان لە کۆمەلگادا ئەنجام دەدات، ناو جولیا بندایە کە دەڵێت مەملەکەت ئێمە لەو جیهانەدا نییە، نە ئەوەیە بە ناوی بەرژەوندی و شەرەفی نەتەوەیەوە ڕاستی ڕووداوەکان دەشارێتەوە و بە گوزاریشتی ڕێژەیە دۆبرێە و جۆرج بالاندێ و پۆلیسی فکر دەدرێتە قەڵەم، نە ئەوان و نەوەک کارل پۆپەر دەڵێت گرنگی بە فکر دەدەن و بە ناوی فکر و بیر و باوەڕ و تیۆرەوە خەڵک بە دژی یەک ئاراستە دەکەن. ئێدوارد سەعید لە نێوان ئەو دووێنەی جۆلانبیندا و گرامشی لە نێوان ڕۆشنبیری یۆتۆپی و ڕۆشنبیری ئۆرگانی ئیشکالێتێک دەخاتە ڕوو، ئەویش ئەوەیە چۆن ڕۆشنبیر بتوانێت لە یەک کاتە پارێزگاری لەسەر بەخۆیی و ئەکتیڤی خۆی بکات بێەوەی بکەوێتە ئەو دوو بازنە ناوبراوی سەرەوە. سەعید لە وێنەکانی ڕۆشنبیر بۆ ئەو ئیشکالەتە گوتەکەی میلز وەردەکرێت کە دەڵێت ڕۆشنبیری سەربەخۆ و کەسەیە کە دژایەتی لە قاڵبدان دەکات، لە قاڵبدانێک کە دوجار مردنی شتە جوانەکانی بەدواتە دێت. ڕۆشنبیری ئازاد لە ئاشکراکردن و ڕسواکردنی دەمامکەکان سڵ ناکاتەوە، پاش ئەنکار بۆ لە ناوبردننی بیر و باوەڕ و تێڕوانینی لە قاڵبدراو دەدات. بە دیوەکەی دیکەش لە بەرەوەی بیر و باوەڕی جەماوەر بە گوێرەی پێداویستەکانی سیاست ئاراستە دەکرێت، بۆیە دەبێت خۆی بە حەقیقەت و بە هەڕاستیەکانەوە ببەستێتەوە و مامەڵە لەگەڵ سەرجەم ئەزمونە زیندوەکان بکات. بەو مانایش ڕۆشنبیر نەڕەگەزێکە بار و دۆخەکان ئارەم کاتەوە، نەخڵقێنەری دۆخێکی گشتیە، بەڵکو مرۆڤێکە هەموو بوونی خۆی بە هەستێکی ڕەخنەگرانەوە بارمتە دەکات. کەسێکە هەمیشە بەرامبەر بارودۆخەکان ناڕازیە، تەنها داهێنان نەبێت. بەم جۆرە چەمکی ڕۆشنبیر داهێنەر لە یەکدا کۆ دەبنەوە. چەمکی کۆتاییەکان. عەلی حەرب لە کتێبی باسی کۆتاییەکان دەست بە سەراگرتنی بە جیهانبوون و تەڵگەزەی پێنازەدا پێی وایە کاتێک فکر هەنووکەی خۆی ون کرد، هێز و کاریگەری خۆشی ون دەکات، واتە پەیوەندی خۆی بە قسە و باس و واقعی زیندوو لە دەست دەدات. بێگومان قسە و باس لە کۆتاییەکان هەنووکەی خۆی هەیە. ئێمە ئەمڕۆ لە سەردەمی بوونەوەرێک داین کە لە ڕێگەی شۆڕشی بە یەکگەیشتن و بۆمبی زانیارەکان دەماخاتە سەر ئاستی گۆڕانە گەورەکانەوە. لەگەڵ ئەو گۆڕانە گەورانەشدا لە چەشنێکی بوونەوە بۆ چەشنێکی دیکە دەچین، لە قۆناغی ژیاری بۆ قۆناغێکی نوێتر. دوای بانگەشەکردنی گوتەزا بەناوبانکەکەی فۆکۆیاما وەک هۆبزباوم دەڵێت، ئیتر بە تەواوەتی کەوتینە نێو سەردەمی کۆتاییەکانەوە. بۆڵ فیرلۆ کۆتایی جوگرافیای ڕاگەیاند، ڕۆڵامبارد مەرگی نووسەر، پێشتریش نیچە مەرگی خواوەندی بەیان کرد. بەو مانایە هەست دەکەین کە فکری خۆرئاوایی بەرەو دابڕانی پەیوەندەکان هەنگاو دەنێت. هەموو پەیوەندەکان دەبچڕێت تا گەیشتە ئەوەی فۆکۆمەرگی خودی مرۆڤی هێنایە بەرهەم. ئەو دابڕان و بچڕانە بەرەو بواری نوێ و دەستپێکردنێکی دیکەی نوێمان دەکاتەوە، بەرەو بەرهەمهێنانی چەمکی نوێ و جیاواز. بەو مانایەش دوجار کۆتاییەکان بوو بە بوارێک لە بوارەکانی معریفە، بۆ ناونیشانێکی گەورەتر و بانگەشەی کۆتاییەکانی تازەگەری دەکرد، وەک لە ناونیشانی کتێبەکەی گیانی ڤاتیمۆ دەبینین. کاتێک فریلۆ قسە لە کۆتاییەکانی جوگرافیا دەکات، بەرەو دنیایەکی نوێی دیجیتاڵی ڕێنماییمان دەکات کە ماوەکانی تیادا دێنەوە یەک. لە ژێر سێبەری جیهانگیریدا دنیا لە گوندێکی بچووکدا کورد دەکاتەوە، یان شاشەیەک کە هیچ بایەخەک و مانایەک بۆ شوێن و زەمەن ناهێڵێتەوە، هیچ بەهایەکی زانستیان پێڕەوا نابینێت. بەڵام مەرگی نووسەر تعبیر لە لەدایکبوونی دەق و خوێنەر دەکات، چونکە گەڕانەوەی دەق بۆ نووسەر هەر تەنیا بەخشینی تاکە مەولودێکی کۆتایی‌ئامێز ناگەێنێت، وەک چۆن هەر تەنها ئابڵوقەدانی دەق و وەستاندنی دەق ناگەێنێت، بەڵکو کڵۆمدانی نووسینیشی بەدواوەیە. ئەوەش لەگەڵ ڕخنەی نوێ کە بڕوای بە کەشفکردن و خوێندنەوەی جیاواز هەیە دش دەکەوێتەوە. ئەگەر بۆ گوتەزاکەی فۆکۆ و نیچە بگەڕینەوە، دەبینین وسپە لێکراوەکانی فکری خۆرئاوایی دوای دابۆشینیان بە درێژایی مێژوو لە ڕێگەی خوێندنەوە و ڕاوەگرتن و بە دوواداچوونیاندا بەرجەستە دەبنەوە. بەم جۆرە لە پەراوێزەکان و تاپۆشراوەکان و وسبە لێکراوەکانەوە دووبارە نەخشەی فکرێک ڕێک دەخرێتەوە. بۆ مانایەش بۆ ئەوی لە مرۆڤ بگەین پێویستە بە فۆکۆ و نیچەدا گوزەر بکەین، چونکە ئەوان دوای لێدانی شتە پیرۆز و دەست بۆ نەبراوەکان، دوای بەرجەستەکردنی ڕەگنە جیاوازەکان، دوای ڕاگەاندنی مەرجی جێڕانەوە گەورەکان، مانایەکی دیکەی نوێیان بە مرۆڤ بەخشی. ڕخنەی نوێ پەراوێزی لەسەر حسابی سێنتەر و ڕوژان، دوجار لە ڕێگەی بەرەمێنانی چەمگ و گوتەزای نوێ بوارگەلێکی نوێی بۆ کارکردن هێنایەناوە، هەر لەوێشەوە بە هەڵوەشانەوەی منی دیکارتی و توێکاریکردنی سنترالیزمی خۆرئاوایی ڕابەوە. عەبدولموتەڵیب عەبدوڵڵا کچەکەی ئەدۆنیس لە گفتوگۆکردن لەگەڵ ئەدۆنیسی باوک بە دوای دەسەڵاتی ونبووی باوکیدا دەکەڕێت. هونەرمەند
نینار ئەسبەر لەو سەد پرسیارەی کە لە کتێبەکەیدا بە ناوی گفتوگویەک لەگەڵ باوکم خستوێتێ ڕوو بە دوای دەسەڵاتی ونبووری باوکی دابێڵە. ئەو پیاوەی کە ئامادەی دەسەڵاتی بەسەر پانتای شیعر دازاڵا باوک نییە بەڵکو هاوڕێیە. نینار لەو کتێبەی کە لەو دوایە لە دەستگای پەخشی فەڕەنسی بڵاوبەوە لە ڕێگای ئەو سەد پرسیارەوە گفتوگویەکی درێژ و بەرفراوانی لەبارەی کۆمەڵک مەسەلە و بیر و ڕاو چەمک لەگەڵ باوکی ئەنجام داوە. لە پێشەکی کتێبەکەدا دەڵێت بۆیە ئەو گفتوگویم لەگەڵ ئەدۆنیسی باوک کردووە چونکە من پێویستیم بە ناسینی هەبوو، بە تایبەتی ویستم هەندێک لەگەڵی دابنیشم، وەک چۆن ویستم لەبارەی هەندێک شتەوە قسەم بۆ بکات، هەندێک پرسیارم وەڵام بداتەوە وەک ئەوەی کە من کچی ئەوم. هەروە بۆ ئاژانسی فرانس پێس ئاشکرام کرد کە فکرێ و کتێبە لە 2003 وەک یەکەم پرۆژەی خۆم و لەسەر ئارەزووی خۆم بووە بۆ ئەوەی لەگەڵ باوکمدا هەندێک بەیەکەوە بین، چونکە هەر کە دەمویست لەگەڵیدا کاتێک بەسەر بەرم دیومە کە خەریکی نووسینە یان بە تەلفۆنەوە سەرقاڵە یان شتێکی دیکە. هەروەها دەڵێت کۆمەڵک پرسیارم ئامادە کرد بوو کە هیچ پەیوەندیان بە شیعری ئەو بەهای ڕەمزی کارەکانی ئەو نەبوو. پرسی کچ بۆ باوک هەندێک جار جێگەی نیگەرانیە یان گرانە یان ئەو لای گرنگ نییە. ئەو کچە هونەرمەندە شێوەکارە دەڵێت لە ڕێگەی و کتێبە و بۆ یەکەم جار کەشفم کرد کە ئەو هاوڕێ و باوک نییە، بەڵام من پێویستم بە دەسەڵاتی باوک هەیە. هەر لەو کتێبە ئەدۆنیس دەڵێت حەز دەکەم ئیتر زۆرتر یەکتر ببینین بۆی زیاتر شارەزا یەکتر بین، چونکە کاتی خۆی منیش لەبەرەوەی باوکم زوو وەفاتی کرد منی نەناسی، ئیتر بۆیە لە خیاڵم دەرناچێت، جا دەمەوێت لەمە دووە ئەو خەسارەی کە زوو هات پڕی بکەمەوە. نینار دەڵێت لە ڕێگەی پرسیارەکان و وەڵامەکانەوە تێگەیشتم کە من کێم و چۆن بیر دەکەمەوە. لە لای خۆم هەر شتێکم لێ دەیت کە پێشتر بەر لەوەی بچینە نێو ئەو یاری ئەو شتانم لێ نەدی بوو. هەروە دەڵێت لە وەڵامەکانیدا شتگەلێکی تیا بوو کە دڵنیان دەکردم. دوادار کچ و باوک گەیشتنەوەی کە هەتا لە کۆمەلگە هاوچەرخەکانیش پێویستە ئافرەت بۆ ئەوەی بەسەر ئەو گیرۆگرفتانەدا زاڵ بێت کە دووچاری کۆمەلگە دەبنەوە زیاد لە پێویست بەهێز بێت. هەندێک لە پرسیارەکانی و کتێبە ئاسان و هەندێکیش ئاڵۆزن. نینار دەڵێت بە مافی خۆمم زانی زۆر بە ئازادی هەندێک پرسیاری دوور لە شیعری لێ بکەم، وەک باوک هەندێک پرسیاری لێ بکەم. هەروە کاتێک کچەکەی لەبارەی مینۆ پرسیاری لێ دەکات پێی دەڵێت پرسیارەکانت زۆر تیۆرین، بۆیە لە دەرەنجامدا ناتوان وەڵامێکی ڕاستت بدەمەوە، بەڵکو تەنها دەتوانم هەندێک بۆ چوون و هەستی خۆم بخەمەڕۆ، بەڵام ڕەنگە پەیوەندی بە واقعەوە نەبێت. سەرەڕای ئەوەش دەڵێت پرسیارەکانت دەکەونە نێو دوو کۆمەڵگەوە، یەکێکیان هاوچەرخەوە ئەوی دیکەیان وانە. پێی دەڵێت من واز دەکەم کە تۆ گرفتت لەگەڵ ئەو دوو کۆمەڵگەی هەبێت، بەڵام من لە هەر کوێ بم شوێنێک بۆ خۆم خەڵق کردووە. من هەمیشە دەڵێم نیشتیمانم زمانە، پەیوەندی من بە دنیای زمان بەهێزترە لە پەیوەندیم بە شوێن و خەڵکەوە. نینار ئەسبەر لە ساڵی 2001 کتێبێکی بە ناوی شەوی یەکەم لە دەستگای ئەلنەهار لە بەیروت بە چاپ گەیاندووە، بەڵام لە بنەڕەتدا هونەرمەندی شێوەکاریە. ئێستا خۆی بۆ پێشانگایەک بۆ هونەری پێکاتەی لە نیویۆرک ئامادە دەکات. هەروەها کۆمەڵک فیلمی بەرهەمهێناوە. هەندێک لە کارەکانی ئێستا لە فێستیڤاڵی کیوتەکور لە پاریس پیشان دەدرێت. گفتوگۆکان. گفتوگۆی یەکەم. ئەدۆنیس داهێنان ڕستێک سەرەتای بێکۆتایە. تۆ هەمیشە قسە لە نوێبوونەوە و گۆڕانکاری لە زمان لە جوڵە و بڕینی شێوەکان دەکەیت. دەتوانیت بڵێ شیعرەکانم خۆیان لەو قەسیدانەی کە بە کلاسیکی یان بە نوێ ناسراون دابڕیوە یان تۆ بەردەوام لەکوێ دابڕان دروست دەکەیت. لێرە دەبێت جیاوازی لە نێوان گوتن و زمان بکەین. زمان مڵکی هەموو کەسێکە، بەڵام گوتن مڵکی تایبەتە. قەسیدەی ناسرا و چ کلاسیکی بێت یان نوێ گوتنە، گوتنێکی دیاریکراوی شیعرێکی دیاریکراوە. پێم وایە شیعری من هیچ پەیوەندێکی بۆ گوتنەوە نییە، یان بەلای کەمی هەوڵ دەدات هەرچی پەیوەندی هەیە بیبڕێت. ئەگەر شاعیرێک گوتنی تایبەت بەخۆی نەبێت ناتوانێت بڵێت شیعرم لایە. کەمترین هەوڵی شاعیرەوەیە گوتنی تایبەت بەخۆی دابمزرێنێت. لە کتێبەکەت زەمانی شیعر ڕەنگە لە بەرامبەر 56 پێناسە بوەستین، یان ئەوانەی لە پێناسەکردنی شیعر دەچن، هەندێک جاریش بە یەک ناکۆک دەکەونەوە. ئایا دوای وەزمونە درێژەی خۆت نزیکایەتێکت بۆ دواگەیشتنی شیعر وەک وەزیفە وەک پەیوەندیەکانی بە شاعیرەوە لا دەست دەکەوێت؟ ناشێت زانستێک بۆ شیعر دامەزرێنین بۆ مانایی کە وشەی زانست دەینوێنێ. بە دەستەواژەیەکی دیکە ناتوانیت لە ڕێگای زانستەوە لە شیعر نزیک بکەویتەوە. تا ڕادێک دەشێت ڕخنی شیعری زانستی بکەوێتەوە، چونکە ڕخنە جۆرێکە لە تیۆریزەکردن، بەڵام ئەوە شتێکە و کردەی ئیبداعی شتێکی دیکە. لە کردەی ئیبداعیدا زۆر شت دەمێنێ، بەڵام لە زانست هەموو شتەکان دەکەونە ژێر یاسا و ڕێساوە. ئەوەی تۆ لە زەمانی شیعر بە پێناسە ناوی دەبێت پێناسە نین بۆ دیاریکردنی شیعر وەک خۆی یان دیاریکردنی زانست وەک ئەوەی کە هەیە. ئەوەی کە من لەو پێناسانەدا هەوڵیان بۆ دەدەم گرتنی چرکەساتی شیعریە یان ئەو حاڵەتە شیعری کە منی تێدام.
ئەو چرکە ساتانش تەنها یەک حاڵەت نین، ناشکرێت لە ژمارەیەکی دیاریکراودا قەتیسیان بکەین، بۆیە زۆر ناویان هەیە، کۆمەڵێک ناو کە سات دوای سات دەگۆڕێن. کردەی ئیبداعی هەڵقوڵانە و لە ڕەهەندی کەشفکردندا دەژوڵێتەوە، واتە ڕەهەندێک کە کۆتایی نایەت، بۆیە دیاری ناکرێت، هەر لێرەشەوە نێودژی نەفی دەکاتەوە. هەندێک جار دەڵێت شیعر وەک کردەیەکی ئیبداعی مەرگە، لە ڕۆژێکی دیکەدا دەڵێت ژیانە، ئەوە مانای نێودژی ناگەێنێت، بەڵکو لە حاڵەتێکی گرتنی شتێک دایت کە توانای گرتنیت نییە. نێودژی دەکەوێتە بەری زانستەوە، نەک بەری شیعر. هەموو ئەوەی مرۆڤ بەرهەمی دێنێت جگە لە هۆیەک بۆ زیاتر کەشفکردنی خۆی و دنیا و دەست بە سەراگرتنی مادە و سروش شتێکی دیکە نییە. تەنها مەبەست هەر مرۆڤە، وەک چۆن لێرەدا لێک جیابوونەوەیەک لە نێوان هۆیەکە دەمیدرێت، هەروە جیاوازیەکیش لە نێوان ڕۆڵی هۆیەکیدا هەیە یان وەزیفەکانیان. کەواتە بۆ نمونە لە گۆڵەپانی ئەلکۆنۆردی پاریسی گەشتیاریدا تۆ سێری بەعلەبەک یان تەدمۆر یان ئەهرام یان ئەلکە کۆربۆڵ یان کۆڵکەکانی فیرعەون بکە. ئەگەر وەک هونەر سێریان بکەیت، ئەوە وەزیفەیەک لە وەزیفەکانی هونەریان پێدەبەخشێت، ئەگەر نا وەزیفەی دیکەیان پێدەبەخشێت. لە سیرکردنی دووهەمدا دوای ئەوەی کە هونەر دەشێوێنیت، اینجا دەیکوژیت و دەیشاریتەوە. بەڵام کە وەک هونەر سەیری دەکەیت، ئەگەر ئامادەگی کردەی ئیبداعی ئەو شوێنت تیادا بێت کە لەی هاتوۆتە بەرهەم، ئیتر لەگەڵی دەژیت و تێکەڵی دەبێت، وەک چۆن لە پێناو زیاتر کەشفکردن ڕۆبەڕووی زۆرترین تەقینەوەی وزەی ئیبداعی دەبیتەوە. لە دووتێ و بۆچوونەی کە تۆ دیارت کرد، من وەک تێگەیشت بم نزمترین ئاستی ئەوە وەزیفەیە بە مانە بڵاو باوەکەی ئاستی کۆمەڵاتی و سیاسی ڕاستەوخۆیە، ئەوەش ئاستی گەشتیارانەیە. بەڵام بەرزترین ئاستی ئەو وەزیفەیە ئەو ئاستەیە کە ئارەزوی مرۆڤ بۆ بەردەوامی و تەجاوزکردنی پێدراوە هەنووکەیەکان بێدار دەکاتەوە و دەبێتە پاڵنەرێک بۆ دۆزینەوە. ئەوەش ژیان وا لێ دەکات کە بڵێسی هەمیشە لە جوڵا قەڵەمباز پێی پێبردن دابێت. لەو ڕۆ شیعر ئەگەرچی من نایناسم لە پێناو تعبیرکردن لە نادیار دەرگا لە قوڵایەکانی ناخ دەکاتەوە، واتە بۆی زیاتر بڕوا بە مرۆڤ بێنیت بەوەی کە خۆی سەنتەری گردون و خاوەنی گردونە، بڕواهێنان بەوەی کە مرۆڤ نادیار دەبڕێت و کۆنتڕۆڵی دەکات. هەمیشە ئاماژە سەرەتایەکانی تۆ بە سفر سپێتی بە مانە دووالیزمەکەی دەکەوێتەوە. ئەو دووالیزمەش دەبێتە دوو بەش. یەکەم لێوەردبوونەوە لە زاراوەی پێیانبەری کە پێویستی بەڕەتکردنەوە و دامەزراندن هەیە، ئەوەش بە ناوی خۆتەوە بەندە، واتە دەکەوێتە دووتۆی باگراوندی ئاینیتەوە. دووهەم لێوەردبوونەوە لە عەدەمیەتی سەر بە ئەوروپای مۆدێرن کە خودی ئەو نێودژیەش دوو نێودژی دیکەی بەدوادادێت. یەکەم ئەوەی کە پەیامبەری ئاینیە لە بیرکردنەوەدا ئاماژەی بە میسالیت دەدات و پێی وایە فکر پێش وجود دەکەوێت. دووهەم میتۆدێک لە شیعردا هەیە پێی وایە کاوە فۆرمە دەبێتە هەڵگری ناوەڕۆک. ئایا ئەوەی کە هەمیشە مەسەلە ئەدۆنیسیەکان دەوروژێنن ئەو نێودژیانن ئەو پرسیارانن کە تایبەتن بە ئەدۆنیس وەرجێڕانی کوردی، یان ئەو مەسەلانەیە هۆی دیکەیان هەیە؟ ئەو پرسیارە ئیشکالەتی زۆر دەوروژێنێ، بۆیە نامەوێت بچنێ نێو وردەکاریەکانیەوە، چونکە چونە نێو وردەکاریەکان پێویستی بەڕوونکردنەوەی درێژ هەیە. جگە لەوەش ئەو پرسیارە گفتوگویەکی معریفی دەسەپێنێت. بۆیە ئەمڕۆ دەمەوێت بە شێوەیەکی ڕاستەخۆ هەر تەنها دەست بۆ ناوکۆی پرسیارەکان برم و بەوە واز بهێنم. قۆناغی ئاسمانی لە پەیامبەری وەک دەزانین دواتر هات. لە بنەڕەتدا پەیامبەری بۆ خۆی بتپەرستی و سروشتیە. ئەگەر پەیامبەری تەلالەتێکی شیعری هەبێت، ئەو بۆ پەیامبەری یەکەمەوە دەلکێت، واتە ڕاستەخۆ قسەکردن لەگەڵ نادیاری گردوونی بە شێوەیەکی سروشتی، بێ ئەوەی ناوەندیارێک لە ئارادا بێت. ئەوەش پێویستی بە زمانێکە کە دەکەوێتە نێو شتەکانەوە، نەک دەرەوەی شتەکان. لێرە نەبوونی میسالەت واتە نەبوونی فکر، جاچی ئەو فکرە بکەوێتە پێش یان دووە، واتە فکر چ پێش بوون بکەوێت یان لە دوای بوون دروست بێت. وەرجێڕی کوردی، بەڵام بوون لە ڕووی دووهەمەوە پێشتر بێت یان پاشتر یان بە دەستەواژەیەک کە بە مانە هاوچەرخێکەوە زۆر لە زمانی عەرەبی نزیکە. مانایەک نییە پێش وێنە بکەوێت، بەڵکو لێرە لە بنەڕەتدا مانە وێنە و مانە هەن. سەرەتاکان هەمیشە لە سفر سپێتیەوەیە، ئەوەش لەلایەک جەخەتکردنە لە کردەی سەرەتایەکان، لەلایەکی دیکە جەخەتکردنە لە کردەی ئیبداعی. هەر لە ڕێگەی و دیدەشەوە بە گێم لە بری شەوتی عەرەبی بەکارهاتووە. وەرجێڕی کوردی دەژمێردرێت کە دەکرێت داهێنەر لە گۆڕپانی دنیادا بۆ کەشفکردنی نادیارەکانی مانە وێنە پێی هەڵبستێت. هەموو گێمێکیش دەبێتە سەرەتا. کەواتە ئیبداع زنجیرەیەک گێمی بێکۆتاییە، زنجیرەیەک سەرەتای بێکۆتاییە. تۆ ناتوانیت داهێنەر بیت ئەگەر وەڵامی ئامادەت بۆ پرسیارە تەرحکراوەکان هەبێت، بەڵکو ئەو کاتە دەبیتە داهێنەر کە هەڵگری پرسیاری خۆت بیت و پرسیاری تایبەت بە خۆت بخەیتەوە. ئەو کاتێک کە سەرەتاکانن دەست پێ دەکات،
بەڵام ئەگەر هیچت بۆ گوتن نەبێت کەواتە هیچ پرسیاریشت بۆ خستنە ڕوو نابێت. پرسیارکردنیش هەمیشە سەرەتایە. لەو دیدەوە شعر کە لێرە من نازانم چییە پرسیارە نەک وەڵام. ئەو ماوەی کە دەکەوێتە نێوان خستنە ڕووی پرسیار وەڵامدانەوەی پرسیار ماوەیەکی عەدەمیە، چونکە عەدەمیەت واتای ونبوونی وەڵام دەگەێنێت. عەدەمیەتی ئەوروپی کە نیچە بانگەشەی بۆ کرد نەبوونی وەڵامی ئەوروپی بوو لە بەرامبەر پرسیارە تازەکاندا. بە مانایەکی دیکە عەدەمیەت هەرەسێنانی بەهای ئەوروپی یەهودی مەسیحی دەگەێنێت، کەواتە عەدەمیەت لەو ساتە بە ئیجابی دەکەوێتەوە کە لە ڕێگەی پەیبردن بە پرسیاری نوێ دوای وەڵامی تازە دەکەوێت. بەڵام ژیاری عەرەبی وەک ئەست و وەک بنیادەباوەکەی کامەیە؟ هەڵبەتە ژیارێکە لە وەڵام یەکلایکەرەوە بنبەڕ. دەمەوێت بڵێم ژیاری عەرەبی نەک هەرتەنیا نکۆڵی لە پرسیار دەکات، بەڵکو دووبارە هەمان وەڵام ئامادەکراوەکان دەسەپێنێت. تەفسیرێک دەسەپێنێت کە بە زۆر دەگیشتێنرێت و هەندێک جار لقی لێ دەکاتەوە. بەڵام وەک دەزانین واقعی نوێ لەو وەڵامانەی تێپەڕاندووە. بەو مانایەش ئەگەر ئێمە هەڵگری پرسیاری نوێ نەبین کەواتە شتی نوێشمان بۆ گوتن نییە. لێرەوە هەندێکمان بەهێزی ئەو ڕووداوانە دەژین کە وەڵامە کۆتە ئامێزەکان دەوریان داون. هەروە گێمەکانی ئەوانی دیکەش دووچاری ناجۆریەک دەبێتەوە، وەک چۆن لە هەمان کاتدا پرسیار و وەڵامەکانیش دووچاری ئەو ناجۆریە دەبێتەوە. ئێمە لە ئاستی ژیاریدا بەم جۆرە دەژین، لە عەدەمیەتێکی دوالیزم ئامێزداین. ئەویش نەبوونی وەڵامی تایبەت و ناجۆری پرسیاری ئەوانی دیکەیە. من لە شیعرەکانمدا هەوڵ دەدەم تەجاوزی ئەو عەدەمیەتە دوالیزمی عەرەبیە بکەم، بۆی پرسیاری تایبەت بۆ خۆم دروست بکەم و لێوە بگەمە وەڵامی تایبەت بە خۆمان. لێرە لەگەڵ تۆ یەک دەگرمەوە کە شیعرم نوێنەرایەتی ساتەوەختێکی عەدەمی عەرەبی دەکات، ئەویش کۆتایی هێنانە بە دنیای کۆن و دامەزراندنی دنیای نوێ، بەڵام نەک عەدەمێکی پوچگەرایانە، بەڵکو عەدەمیەتێک کە بە دوای دنیای نوێ و بەهای نوێدا دەگەڕێت. ئایا لەوە نێودوژی هەیە؟ هەرچۆنێ بێت لەوەی کە پێشکەشم کرد دەبێ ئەو نێودوژیە ببینین ئەگەر بەڕاستی لە ئارادا بێت. لەو چوارچێوەدا دەبێ چاو بەو چەمکانەدا بجێڕینەوە کە لە ڕێگەی وەڵامە کۆنەکانەوە هاتوونەتە ئاراوە. ئەوە بۆ ئەوە ناگەڕێتەوە کە فۆڕم بەبوون لە خۆدا ناوزەن کراوە، ئەوەش ئەوە نییە کە ناوەڕۆک بەبوون لە خۆدا ناو دەبرێت. ئەگەر ئەمڕۆ بشێ ئەو چەمکانە بەکار بهێنین هەر دەبێت لە ناوەڕۆکە کۆنەکە بەتاڵیان بکەینەوە. باشتر بڵێم نابێ هەر تەنها وەک فۆڕم یان وەک ناوەڕۆک بۆ شیعر بگەڕێینەوە، چونکە قەسیدە بنیادەکە بۆ تەعبیرکردن، جەستەیەکە. بەم جۆرە قەسیدە ناوەڕۆکێک نییە کە فۆرمی بۆ زیاد بکرێت. بە شێوەیەکی باشتر بڵێم قەسیدە هەر تەنها فۆرم یان ناوەڕۆک نییە، بەڵکو وەک سەرەتا بنیادەکە بۆ تەعبیرکردن، مانا وێنە مانا یەک جەستەیە. بەم جۆرە ناتوانین مانای قەسیدە یان ناوەڕۆک وەک شتێکی سربەخۆ جیا دیاریکرا و عەقڵی ڕوون دەربهێنین، بەڵکو قەسیدە ئاسوودەیەکە بە نێویدا گوزەر دەکەین، لە خۆمانی ناگرین، بەڵکو ڕەهەندەکانی کەشف دەکەین. ئەگەر لەم بارەوە پێکچوونێکم هەبێ دەڵێم پەیوەندی مانا بە وێنە یان ناوەڕۆک بە فۆڕم وەک پەیوەندی ڕووی کاغەزی سپیە بەڕوەکەی دیکەی کە ئەویش هەر سپیە. ئەوەی دەشێت لە نێوان فۆرم و ناوەڕۆک لەمە دوان نکۆڵی لێ بکەین خودی ئەو پەیوەندیە جەدەلەی نێوانیانە، چونکە ئەو پەیوەندیە وامان لێ دەکات بۆ ئەو تێگەیشتنە کۆنە بگەڕینەوە، ئەویش لەبەرەوەیە کە دوو ئاست یان دوو لایانی سربەخۆ و دیار و جیاواز دەسەپێنێت. لە قەسیدەی تاک بە شێوەی کۆ قسە لەو مەسافەیە دەکەیت کە دوو عاشقی پیا و ژن ئەگەرچی لەو پەڕی یەکگرتنیشدا بن لێک جا دەکاتەوە. ئەو مەیلی خۆدانەپاڵ ئافرەت لەلا دەردەخات. ئایا ژن لای تۆ تاکە یان چەندانێکە؟ هەروەها لەبارەی خۆشەویستی و ئافرەت چی دیکە هەیە؟ یەک جەستە نین، بۆیە ئافرەت یەک نییە، هەروەها پیاویش، بەڵام بەنیسبەت من ژنیەکە. هەموو جەستەیە کیشوەرێکە لە ڕێگای پەیوەندی ئێمە و بە گوێرەی ئەو پەیوەندیە گەورە و بچووک دەبێتەوە. گفتوگۆ لە نێوان جەستە و جەستە، دۆزینەوەی ئارەزوە خەفەکرا و سۆز ئامێزەکان، ئەوانە و هیدیکەی نێوان دوو جەستەی دی بۆ خۆی نهێنی خۆشەویستی سێکسیە و سەرەتایەکی هەمیشەیە کە دووبارە نابێتەوە. ئەوە بۆ خۆی شیعرێکی دیکەیە کە مادە سروش دەینووسێتەوە. دەشێ بەرزترین شیعر بێت، ڕەنگە لە ئاستی مکابەکردن یان یەکگرتن ئاواتی ئەو شیعرە بێت کە زمان دەینووسێت. دوو عاشقەکە لەو دیدەدا دووبارە هەردووکیان مانا وێنە و مانان. جیاوازی نێوان کلاسیک و نوێ چییە؟ لە نێوانیاندا کۆمەڵێک جیاوازی هەیە، هەر لە بۆچوونیان بۆ دنیا چۆنێتی تەعبیرکردن لەو بۆچوونە ئەو جیاوازیانە لە کتێبی ڕخنەی شێعریدا خراوەتە ڕوو. لێرە هیچ شتێک بۆ دووبارەکردنەوەیان شک نابم، بەڵام لە نێوانیاندا یەکەیەکی قوڵیش هەیە، ئەویش یەکەی ئیبداع و دواتر بەهای شیعریە لە ئاستی ئیبداع، جا بە هەر فۆرمێک تەعبیری لێ کرابێت. کلاسیکیەت کۆمەڵێک خاصلەتە کە شیعری پێ وەسف دەکرێت،
تازەگەریش هەروەک کلاسیکیت کۆمەڵک خەسلەتە کە شیعری پێ وەسف دەکرێت کەواتە کلاسیکیت و تازەگەری دوو سیفەتن دواتر دراونەتە پاڵ شیعر واتە لەسەر شیعر هەڵنراون شیعر لەسەر ئەوان ڕۆنەندراوە شیعرانێکان هەندێک خەسڵەتی کلاسیکیان بەجێهێناوە دەشێت بە کلاسیکی ناویان بەرین بەڵام ئەوە بۆ مانایانیە کە شیعرێکی گەورە نییە لێرە هەندێک بەرهەمی شیعری هەن کە هەندێک لە خەسڵەتەکانی تازەگەریان لەخۆ هەڵگرتووە بۆ پێ دەبێ بە تازە وەسفیان بکەین بەڵام ئەوە دەلالات لەوە ناکات شیعرێکی گەورەیە کەواتە بەهای شیعری لەکوێدایە لە ئاستی ئیبداعدایە بەڵام لێرەدا دەستەواژەی ئاستی ئیبداعی تەمومژاویە و ئاماژە بە دنیابینی و شێوەی هونەری واتە ناوەڕۆک و بنیادی هونەری ئەو دنیابینیە دەکات ئەوانش یەکەیەکن لێک جا ناکرێنەوە وەک زانراوە تۆ لەو یەکەمانەی کە تێوڕانین بۆ تازەگەری بە دەرچوون لە کلاسیکیت دەکەوێتەوە ئەگەر کلاسیکیت سەر بە ئیبداعی شیعری بێت باشە بۆ دەرچوون یان بەسەردا تێپەڕین ئەو پرسیارەوام لێ دەکات بە جوانی هەندێک خاڵی گرنگ کە تاوەکو ئێستا چی بە تێگەیشتن و بەتحاڵیبوونن بخەمەڕۆ یەکەم من هیچ جارێک لەسەر ئاستی ئیبداعی نەمگوتووە با لە کلاسیکیت دەرچین یان بەسەری تێپەڕین چونکە ئەوە کلاسیکیەتە کە دەبێتە ئاوی درەختی شیعر یان بەشێکە لە فەزای شیعری باشە چۆن لەو فەزایە دەردەچین چۆن ئەمڕۆلقەیز یان ئەبینەواز یان ئەبی تەمام یان گلگامێش یان شکسپیر ڕەت بکەینەوە ئەگەر ڕەتیان بکەینەوە کەواتە شیعریەتی خۆمان ڕەت دەکەینەوە دووهەم هیچ جارێک نەمگوتووە تازەگەری شیعریەت دەسڕێتەوە سێم ئەو کاتێک کلاسیکیت ڕەت دەکرێتەوە کە هەڵگری شیعریەتێکی وەرگیراو بێت واتە کاتێ شیعرێک خۆی لە تابەتمەندیەکان ڕوت کردەوە و هانەی بۆ دەرەوە برد ئەوە بۆ خۆی بەسەر تازەگەریشدا جێبەجێ دەبێت چوارم ئەو کاتێک کە کلاسیکیت دەبێتە کلاسیکیەتێکی وەرگیراو واتە کاتێ بەهۆی بێتوانای ئیبداعی گەلێک لە قۆناغێکی مێژووی کلاسیکیت دەبێتە کۆمەڵێک تایبەتمەندی ڕوت دەبێتە کارێک بۆ سیخڕێکردن و گەشتاندنێک کە سیستمێکی باو بۆ هەژمون و چەسپاندنی خۆی ممارەسەی دەکات ئیتر لەوێەوە شیعریش نمونە ئامێز دەکەوێتەوە و دەگۆڕێت بۆ شێوازگیری و ڕێسا شێوازگیری و ڕێساش دەبنە یاسا و فێرکاری بەم جۆرە ئەوەی کە شێوازگیری و لاساییکردنەوە دەستی بەسەردا دەگرێت بە دەستەواژەیەکی دیکە هۆنراوە دەستی بەسەردا دەگرێت شیعر ون دەکات ئەوەی بۆ کلاسیکیت ڕاست دەکەوێتەوە بۆ تازەگەریش ڕاستە پێنجەم کاتێک قسەد لەسەر تەجاوزکردنی ڕابردووی شیعری کرد من ویستم وزەی ئیبداعی کە و تعبیری هەڵگرتووە لە شێوازگیری یان نمونەگیری کە هۆیەکە بۆ بەرهەمهێنان جیا بکەمەوە بزافی شێوازگیری بزافێکە لە سەرکوتکردن ئەو بزافە لە هەموو سەردەمەکان و هەتا ئێستاش دەستی بەسەر ڕۆشنبیری ئێمەداگرتووە ئەوەیە کە تۆ بانگەشی بۆ دەکەیت و من بانگەشەی تەجاوزکردن و ڕوخانی بنیادەکانی دەکەم کەواتە بزافی تازەگەری بەنسبەت تۆ چ دەگەێنێت زۆر شت بە تایبەتی لەو چوارچێوەدا بۆ من دووشت دەگەێنێت یەکەم ئیبداع دەبێت شاعیر دوور لە لاساییکردنەوە شێوازگیری قەسیدەکەی وا بنووسێت کە یەکەم جار ئەو ئیبداعی دەکات دووهەم جەختکردنە سەر ئەوەی کە بەڕاستی لێرەدا توانای زۆر هەن لە دەروەی بەحرەکانی خەلیلی فەراهیدی شیعری عەرەبی دەنووسن ئەو بەحرانە بێ ئەوەی لە شیعریەتی عەرەبی تێبگەن چۆن دەتوانێت ئیقاعی شیعری عەرەبی ڕەتکەنەوە تازەگەری وەک پێویست مانای ڕەتکردنەوەی بەحرەکان نییە ئەگەرەوە بێت کەواتە وەک ئەوە وایە بۆ نمونە مۆسیقای شتوتکاهوزن یا مۆسیقای ئەلکترۆنی بەگشتی بە بیانوی ئەوەی کە نوێیە جێگای مۆسیقای بتۆڤن یان باغ بگرێتەوە ئەوە هەر تازەگەری جاهیلەکانی مۆسیقا ناگرێتەوە بەڵکو دەلالەت لە تازەگەری ئەو پەکەوتانە دەکات کە ناتوانێت ئیبداع بکەن ئەگەر بەهای شیعری گەورەی عەرەبی لە بەحرەکانەوە بێت ئەوە وەک ئەو تازەگەریە دەکەوێتەوە لەو حاڵەتە دەبێت شیعری ئومڕۆلقەیس و زیئەلەرمە و ئەبوونەواس و ئەبوو تەمام و متەنەبی ڕەت بکەینەوە ئەوەش واتە ڕەتکردنەوەی ڕوویەکی دنیابینی لە شیعری عەرەبی ئەو ڕووی کە کەسێتی عەرەبی کەشف دەکات هەروە دەبێتە ڕەتکردنەوەی بەشێک لە دنیابینی شیعری داهێنەرانەی تەواوی چاخەکان ئەگەرەوە پێکداچواندنی کۆن و نوێ بێت باشە چەمکی تازەگەری دەکەوێتە چۆوە دەکەوێتە دووتوێی ئەو بزافە کۆشش ئامێز و بەردەوامی فەزای ناوە فەزا باڵا بەرزەکەوە دەشێ ئەو گەڕان و کۆششکردنەش بە شێوەی جۆراوجۆر پراکتیزە بکرێت بۆیە لێرە ناچارین جەخت لەسەرەوە بکەین کە شیعر و هونەر بەگشتی شێوەی ڕەها لە خۆ ناگرێت هەموو قەسیدەیەک شێوەی تابەت بەخۆی هەیە و ئەو شێوەیەش وەک ئیبداع دووبارە نابێتەوە بەڵکو وەک تەقلید و شێوازگەری دووبارە دەبێتەوە بۆیە فۆرم یان شێوەیەکەمین نیشانەیە بۆ جیاکردنەوەی داهێنەر لە لاساییکەرەوە لەو ئاستەدا جیاوازی نێوان داهێنەر و لاساییکەرەوە ئەوەیە کە داهێنەر فۆرم دادەهێنێت بەڵام لاساییکەرەوە بەکاری دەهێنێت
بەڵام ئایا بە شێوەیەکی پراکتیکی و واقعی شعری کلاسیکی کۆتایی نەهاتووە؟ شعر کۆتایی نایەت، بەڵکو بە ڕێگاکانی تعبیرکردندا دەچێتەوە و ڕێگەیەکی نوێ بۆ تعبیرکردن دەدۆزێتەوە. کە دەڵێن شعری کلاسیکی کۆتایی هاتووە، ئەوە پەیوەندی بە کەوتنی زانستیەوە دەکات، وەک ئەوەی کلاسیکیەت حەقیقەتێکی زانستی بێت و حەقیقەتی تازەگەری بەتاڵی کردبێتەوە، وەک چۆن لە ڕووی زانستیەوە دەڵێن ماکینە حەقیقەتێکی زانستی و فڕۆکەیان بۆ نمونە موکێت وەک حەقیقەتێکی زانستی بەتاڵی کردوێتەوە. ئەگەر ئەوە ڕاست بکەوێتەوە ئەو کاتە شعری کۆن هیچ بەهایەکی نامێنێت و بەتاڵ دەبێتەوە، وەک چۆن چرای زەیتی لەلایەن گڵۆپی کارەبای بەتاڵ کرایەوە. شعری کلاسیکی یان ڕۆمانتیکی هەتا دوایی شتێک نییە لەگەڵ تازەکردنەوەی زەمانەکان کۆم بکەوێتەوە، بەڵکو بە پێچەوانەوە لەگەڵیدا نوێ دەبێتەوە. زانست یاساکانی ڕاستبێژی خۆی لە ڕێگەی ئەزمون و گریمانەکانەوەدا دەمەزرێنێ، ڕەنگە حەقیقەتی ئەمڕۆ لە چاو دوێنێ هەڵە بێتەوە. هەروە حەقیقەتی زانستی بەردەوام پێویستی بە چاوپیادا گێڕانەوە هەیە، بەڵام شتیوا لە شیعردا نییە. شعرێکی گەورەی ئەمڕۆ کاری ئەوە نییە بێت قەسیدێکی کۆن ڕەش بکاتەوە. هەروەها بۆ نمونە یاسای کێشکردن ئەگەر نیوتنیش نەیدۆزی بایەوە ئەوە یەکێکی دیکە دەیدۆزیەوە، بەڵام محاڵە یەکێکی دیکە جگە لە دانتی بێت کۆمیدیای خواوەند بنووسێتەوە یان شعری متەنەبی یەکێکی دیکە بینووسێتەوە. ئەوەش یەکەم بۆ مانایە کە ئیتر شیعر شیعرە، نەک بەوەی کە کلاسیکیە یان ناکلاسیکی. هەروە لە شیعردا تاکی داهێنەر هەمیشە لە سەرەتادایە. کارە شیعرەکانی پێشوش ئەوە ناگەێنن کە دووە حەقیقەتیان پێیە، بەڵکو وەک ناکۆتایی دەردەکەون. هەروەها داهێنەری ئەمڕۆ لە گلگامێش یان سۆفۆکلیس یان ئۆمڕۆ لە قەیس پێشکەوتوتر نین، چونکە قەسیدەکانیان لە ڕەگەزە کۆنەکانەوە دەرنەهێناوە، بەڵکو وەک ئەوەی یەکەم جار بێت ئەوان دەیان هێناوە. لەسەر داهێنەری ئەمڕۆ پێویستە هەموو شتێک بکات وەک ئەوەی هیچ کەسێکی تری لە پێش نییە. ئەوەش پێچەوانی پیاوانی زانستە. شاعیرێکی گەورەی وەک تۆ چ بە شاعیرە بەرزەکان دەڵێت؟ ئەگەر بشێ و ڕۆڵە وازی بکەم پێیان دەڵێن پرسیارە تایبەتەکانی خۆتان بەرەڕووی دنیا و باشەکانی بکەنەوە، بۆ ئەوەی گوتنی تایبەت بە خۆتان دابمەچرێنن. تێبینی ئەو گفتوگۆیە لەلایەن محەممەد عەبدوڵڵاوە ساز کراوە، لە بنەڕەتدا دوو چاوپێکەوتن بوو کە بۆ ڕۆژنامەی ئەلسەفیر بە ئەنجامی گەیاندووە، بەڵام من هەردووکیانم بە یەکەوە بەستەوە و هەندێک پرسیارم لە لابردووە کە کەمتر پەیوەندیان بە ئیبداعی شیعرەوە هەبووە، وەک چۆن بە پێی پێویست هەندێک لە پرسیارەکانم پاش و پێش کردووە. گفتوگۆی دووهەم لاپەڕە چل. ئەدۆنیس شیعر گوزەرکردنە لە بینراوە بۆ نەبینراو. هەموو شاعرێکی گەورە پەیامبەرێکە بۆ خۆی. شیعر لە ترۆپکی هێزی تعبیرکردندا جگە لە فەشەل شتێکی دیکە نییە، بەڵام فەشەلی سەرسوڕمێن لەوە گەورەتر و بەسەرکەوتن پێوانە بکرێت. ئەدۆنیس کێیە؟ چۆنەو پێشەنگە لە گوندە تورەکەی خۆی لە باکوور زاتی ئەوەی کرد ئەو هەموو بربەستە باوانە ببڕێت، مانەکان تێک بشکێنێت، ئەلکیتاب بنووسێت. ئەدۆنیس کێیە؟ ئایا یەکێکە لە بازنەکانی شیعر یان دامەزرێنەری دەنگە بەرسەکانی ئەلموافقە، یان دوای ئەوەی سەرەتاکان دەرگاکانی خۆیان داخست بۆ شاعری کۆتاییەکان؟ ئەدۆنیس کێیە؟ شاعری قەسیدەکانی بەراییە یان گۆڕهەڵکەنی مردووە زیندوەکان، یان کوڕی نیکۆڵیکردنە، نیکۆڵیکردنێک کە تەواو نابێت، یان سۆفیەکە خۆی لە کراسی تێکۆشەردا حەشارداوە؟ عەلی ئەحمەد سەید ئەسبەر کێیە؟ لە سەرەتادا بە شیعر درێژەی پێدا و تێکەڵەیەک بوو لە ڕۆمانسیەت و ڕەمزیەت، پاشان بەرەو دارستانی وشە گوزەری کرد. سەرەتا لەوێ دەستی ببینین و کەشفکردن کرد. ئێمەش لەگەڵی بە پێچەکاندا گەشتمان بەرەو غەزالی و نفێری و سانچۆن پێرس کرد. دوای ئەزمونەکانی لە دوای بیرکردنەوەکانی دوای ئەوەی بە وەسفەی کە برینێکە ناوی خۆی نووسی لە پاڵشای هۆزەکانمان گۆڕی نیویۆرکی بنیادنا، بەرەو تاک بە شێوەی کۆگوزەری کرد. ئەمڕۆژ بە ناوی متەنەبی بۆ لامەنگەڕایەوە. دەپرسین بۆ متەنەبی؟ ئایا لەبەرەوەی کە شاعیر پەیامبەر شایە؟ ئایا متەنەبی وێنەیەکی نوێی ئومڕۆ القەیسە؟ ئایا ئەدۆنیس لە ئەلکیتاب دەیەوێت پێمان بڵێت کە خۆی وێنەی سێمە لە تێکەڵبوونی دوان بە پەیامبەر جبران؟ پرسیار لە دوای پرسیار، نازانێت چۆن بپرسێت، بەڵام ئەو لە وەڵام ناترسێت، وەک ئەوەی کە ژوانی لەگەڵ لێکداپڕانی نوێدا هەبێت، وەک ئەوەی لە هەموو جارێکدا بۆ ئەوی کۆتاییە ڕابکێنێت دەست پێ بکاتەوە. بەرەو کتێب و شاعر گوزەرمان کرد تاوەکو لەگەڵیاندا گەشتێک بۆ لای نادیار بکەین. ئەو لێرەدا لە دەوروبەرە چاوەڕێمانە بۆی بانگمان کات کە زیاتر بچینەوە ناوەی خۆمان.
ئەلیاس خوری. دوا کتێب ئەلکیتاب ناونیشانێکی زۆر گەورەی لە خۆدا هەڵگرتووە، وەک کتێبەکەی سێبەوەیهی، وەک کتێبی ئاینی. سەرەڕای ئەوەش ئەلکیتاب کۆمەڵی خوێندنەوە لە خۆ دەگرێت، خوێندنەوەی مێژوو، خوێندنەوە بۆ شاعیرانی عەرەب، خوێندنەوە بۆ متەنەبی، هەروەها لە سیرەی زاتی دەکات. تۆ بۆ لەم ئاستەدا گەشت بەنێو مێژوودا دەکەیت. پێوانەکانت ئەو ئاستە نزیکانەی کە پشتت پێبەستون کامانن؟ ئەو پرسیارەوەم لێ دەکات باسی خۆم و شیعری خۆم بکەم. منش ڕقم لەوە دەبێتەوە، بەڵام هەوڵ دەدەم لە نێوان خۆم و شیعر و کارەکانم مەسافەیەکدا بمەزرێنم. ئەلکیتاب وەک فیکرە لە بنەڕەتدا فیکرێکی عەرەبیە، بەڵام یەکەم کەس وەک تیۆر لە خۆراوە لە فیکرەی ڕوانی مالەرمێ بوو، بەڵام بەر لە تیۆرەکەش فیکرەکە لای عەرەب هەر هەبوو. فیکرەی ئەوەی کە لێرەدا کتێبێک هەیە بە شێوەیەکی بێکەم و کورتی تەواو قسە لە دنیا دەکات. نمونەی ئەسڵی و فیکرێش لە کتێبی ئاینیەوە دێت. کتێبەکەی سێبەوەیهی کە بەشێکی لەبارەی زانستی زمانی عەرەبیە، ئەو هەرگیز ئاواتی من نەبوو، بەڵکو من هەوڵم داوە لەبارەی ئەو ژیاریە مەکۆیەک بۆ گوتنی دیدەکەمدا بمەزرێنم، نەک بۆ گوتنی شتەکانی کۆتایی. خۆشبەختانە وشە بە شێوەی بەش نەبێ هەموو شتەکان ناڵێت، وەک مرۆڤ ناشێتەوە ببێت. بۆی ئەو سیفەتە لە گوتن و کتێب بکەمەوە، ئەو ناونیشان بچووکە ئەمسل مەکان الئانم بۆ دانا. لەو بارەیەوە بەو چەمکەی کە تۆ خستە ڕوو، من لەسەر ئاستی نزیکایەتی لە کۆمیدای خوداوەندی دانتیەوە نزیکم نەک لە کتاب. پێدانی و شێوەی ئێستا بە ئەلکیتاب بۆ من گران وەتەستات. سەرەتا گرانیەکەوە بوو کە دەبا لە ڕێگەی و ئەزموونی تیایدا ژیاوم توانای ئەوم هەبێت خوێندنەوەی خۆم بۆ ژیاری عەرەبی دەربخەم. بۆیە ماوەیەکی زۆر کارم لەسەر شێوەی ئەو کتێبە کرد. زیاد لە چەند جارێک گۆڕیم، دوجار لە یەک ڕووی لاپەڕەدا لەسەر ئەو سێ زەمەنە گیرسامەوە، ڕابردوو، ئێستا، داهاتوو. هەروە هەڵگری ئەو سێ زەمەنەش دوو کەس بوون. هەندێک جار ئەو دوو کەسە دەبوون بە یەک کەس، هەندێک جاریش دش بە یەک دەبوونەوە. ڕابەری خوێندنەوە متەنەبی بوو، هەروەها ژیان و ئەزموونیشم دوو فکرەکە بوو. واتە وەک دەزانن هەر لاپەڕەیەک پێگاتووە لە پەراوێز کە خۆی وەک یادەوەری متەنەبی دەسەپێنێت، هەروەها باگراوندی مێژووی و بەشی لای سەرەوەی ناوەڕۆک کە دنیا لەوێ لە ڕێگەی ژیانی متەنەبی و شێوەی ژیانی متەنەبیەوە قسە دەکات. لە نیوەکەی دیکەی ناوەڕۆکیش شاعیرە لە ڕێگەی بیرکردنەوەیەکی ئازادەوە قسە دەکات. گوتنی شاعیر دەکەوێتە دەرەوەی کات و شوێنەوە، وەک چۆن دەکەوێتە دەرەوەی بەشی لای سەرەوەی ناوەڕۆکیش. بۆ خوێندنەوەی هەڵساویت. وەک سەرنجداندا خوێندنەوەکە خۆی لە مەسەلەی ئاینی بەدوور دەگرێت، تاکید لە مەسەلەی هونەری لەلایەک و لای دووەم سیاسی دەکاتەوە. لە ئاین خۆم بەدوور گرتووە، تەنها ئەو کاتە نەبێت کە سیاست جەختی لێ دەکاتەوە، واتە بە شێوەیەکی زۆر بازنەی. لە خوێندنەوەکەمدا دەبینی میکانیزمی سیاسی لەسەر توند و تیژی وەستاوە. من دەمەوێت بەرەنگاری ئەو توند و تیژە ببمەوە. لە بەرامبەر ئەو توند و تیژێشدا شاعیرە بە پەراوێزکراوەکان هەن کە ناسنامەی مێژووی عەرەبیان داهێناوە. خوێندنەوە بۆ سیاست خوێندنەوەیە بۆ ئەو توند و تیژیە، بۆ ئەو خوێنە بە پیتە. هەروەها خوێندنەوەیە بۆ ئەو گودەزایی کە مرۆڤی لەلا بێبەهایە. سوودم لەسەر ئەو سادەکردنە، بەڵام نەوێت لە پرسیارەکان دوورتر بچم. ناوەڕۆک و پەراوێز لە یەک کاتدا. متەنەبی وێنەی کەماڵی شیعری عەرەبیە، وەک دەزانن ئەو ترۆپکی شیعری عەرەبیە. تۆ وەک بنەمایەک بۆ کارەکەی خۆت بەکارت هێناوە، ئەو پەیامبەرە، یان بۆ فکری شاعیر پەیامبەر پاشا بەردەوامیە. بۆچی ئەوت هەڵبژاردووە؟ ئایا لەبەرەوەیە کە ئەو ناوەی تۆ بە هۆشیاری یان ناهۆشیاری هەڵبژاردووە دووبارە بەردەوامی ئەو ڕێبازە پەیامبەریە بۆ شیعری عەرەبی دەهێنێتەوە؟ لێرەدا لە هەڵبژاردننی متەنەبی لایەنێکی ناهۆشیارانە هەیە بۆ تافی منداڵی دەگەڕێتەوە، بەڵام لە ئاستی هۆشیاریدا لەبەرەو هەڵمژاردووە چونکە لە مێژووی عەرەبیدا نوێنەرایەتی مفارەقەیەکی گەورە دەکات. متەنەبی لە یەک کاتدا ناوەڕۆک و پەراوێزە، لە ناخی هەموو ڕووداوە سیاسی و شیعریەکاندایە، لەگەڵەوەشدا لە پەراوێزدایە، دەبایە لە لێواریش بێت. ئەو مفارەقەیە حاڵی هەموو شاعیرە گەورەکان بووە کە لە نێو ڕۆشنبیریدا دەیانبینی و لەلایەکی دیکەش دەیانبینی. ئەو دوا کەس بوو کە بە بەشێک لەو ناوەڕۆکەدا دەنرێت. ئەو لایەنە شارەوە قوڵەش لە سیری متەنەبی قسەی لێ نەکراوە، سەرەڕای لایەنەکانی ژیانی کەسێتی، هەموو ئەو شتانەی کە لەبارەی ئەوە دەیڵێن جگە لە مەسەلەیەکی گشتی شتێکی دیکەنین. بەڵام من وەک سەربزوێرترین بوونەوەری سەردەمەکەی خۆی وێنەم گرتووە، سەربزوێرترین بوونەوەری مێژووی. ئەو مفارەقەیە وای لێکردم متەنەبی هەڵبژێرم.
هەروەها هۆیەکی دیکەشەیە ئەویش ئەوەیە کە هەموو شاعرانی عەرەب جگە لە مەعاری لە دەرەوەی پرۆژەی دنیابینیەوە شیعریان نووسیوە، واتە لە نووسینی شیعردا پرۆژەیەکی دنیابینیان نەبووە وەرگێڕی کوردی. شیعریان وەک ئەزموونێکی سۆزاوی نووسیوە، دنیایان لە ڕێگەی پەیوەندی شاعیر بەو دنیای سیر کردووە. بەڵام متەنەبی شیعری وەک ئەوە نووسیوە وەک ئەوەی لە دنیادا خەرق بوو بێت، وەک ئەوەی کە لە پرۆژەیەکی سیاسی و فکریەوە هەڵقوڵا بێت. بە بڕوای من گرنگی مەعاری و متەنەبی لەوە دێت کە شیعریان لەلا ئەزموونی کەسێتی پێ گەورەتر بووە. مێژووی شیعر و مێژووی دەسەڵات. تۆ ئەلکیتاب بە کۆمیدیای خوداوەند بەراورد دەکەیت. من ڕیسالە غوفرانی ئەبوو عەلای مەعاریم بیرخستیەوە، بەڵام پێم سێر بوو تۆ جیات کردەوە و پشتت بە متەنەبی بەست. ڕیسالە غوفران لە چوارچێوێکی خەیاڵی نیمچە ئاینیەوە نووسراوە. من ویستومە ئەو تەجاوز بکەم. من ویستومە لە نێو مێژوودا لەبارەی ژن و پیاوە بنووسم. وابزانم هۆیەکی مێژووی ڕووتە، چونکە متەنەبی دوای نزیکەی سەدەیەک لە باش ئەبوو تەمامەوەیە. ئەو بەخۆی دەڵێت کە بۆ بە قوتابی ئەبوو تەمام. سەرەتاکانم پێشەکیەکەم لەسەر دوو دامەزرێنەر کورت کردوێتەوە، لەبەرەوەی متەنەبی دواتر هاتووە، بۆیە ناشە لەو قسەکردانەی کە بە دامەزرێنین تازەگەریەوە بەندا قسە لەو بکەین. بەڵام متەنەبی وەک دوێنێ دەمدی ئەمڕۆ دەیبینم، بۆ خۆی بەرهەمی پێگەیەوی خودی ئەو دامەزراندنەیە، بۆیە ناشێت لە ئاستی میتۆد و ئاستی زانستی فەرامۆشی بکەین. بەڵام کە من متەنەبیم وەک دامەزرێنەرێکی تازەگەری نەخستە ڕوو، لەبەر ئەوەیە کە دامەزرێنەر ئەوە نییە، لە هەمووان گرنگتر بێت، دەشێ گرنگی لەوانی دیکە کەمتر نەبێت. متەنەبی تەواوترین پرۆژەی تازەگەری عەرەبیە لە پرۆژەش گەورەترە. متەنەبی لە ئەلکیتاب هەر تەنها نمونە نییە، بەڵکو نوێنەرایەتی مفارەقەکان دەکات. لە ئەلکیتاب مێژوو دەخوێنیتەوە، وەک ئەوەی مێژووی دەسەڵات و منبلانێکردن بێت لەسەر دەسەڵات. مێژوو وەک ئاوێنەی تاوانەکان خۆی دەنوێنێت. ئایا ئەو وایە؟ ئەوەی لە ئەلکیتاب دەیخوێنیتەوە جگە لە مێژووی ململانی دەسەڵات نەبێت شتێکی دیکە نییە، ئەوەش مێژوو ناگرێتەوە. مێژوو زۆر لەوە بەرفراوەنترە. لە ئەلکیتاب من ناچار نیم هەموو لایەنەکانی مێژوو چارەسەر بکەم. ناوکۆی لە ئەلکیتاب ناوکۆی قسەکردن لەسەر مێژوویەک کە دەسەڵات نووسیوێتەوە، نەک مێژووی ڕۆشنبیری یان کۆمەڵایەتی. هەڵبژاردننی مێژووی دەسەڵات چ پەیوەندێکی باڵبژاردننی متەنەبیدایە؟ مێژووی دەسەڵات و مێژووی شیعر لە ئەلکیتاب هاوسەنگ دەبن و ڕۆبەڕوو یەکتر دەبنەوە. وا پێدەچێت ئەو هەڵبژاردنە بۆ تۆ وەک هەڵبژاردننی متەنەبی بکەوێتەوە، بەو سیفەتەی کە پیاوی نێو سیاست بووە و هەوڵی داوە بە دەسەڵات بگات. مێژووی دەسەڵاتم هەڵبژاردووە، چونکە پەیکەری کۆمەلگای عەرەبی دەسەڵاتە. هەموو ئەوەی لە مێژووی عەرەبیدا هەیە بە دەوری دەسەڵاتدا دەخولێتەوە. متەنەبی لە نێو پەیوەندێکی دەوڵەمەند و پەڕوپۆدار لەگەڵ دەسەڵات ژیاوە. لێرەدا ناشێ بۆ هەڵبژاردننی نەخشەیەکی پێشینە لە ئارادا هەبێت. کەواتە هەڵبژاردننی دەرەنجامی زیاد لە ڕێکەوتنێکە ڕەنگە، بەڵام ناشێت لە کۆمەلگای عەرەبی بکەین، تەنها باڵوەشاندنەوەی میکانیزمی دەسەڵات نەبێت. هەموو ئەوەی لە ئەلکیتاب کردوتە وەک کۆتایی سەردەمی ڕێنسانس بێت وایە. لەگەڵ پارێزین بۆ بنەماکان، بەڵام ئەلکیتاب هەوڵ دەدات دەسەڵات وەگەوەی کە عەرەب پرۆسەی دەکات ڕێسوا بکات. مێژوو عەرەب بە دیاریکراوی پێش هەموو شتێک مێژوو دەسەڵات بووە، هەتا زانیاری و فەلسەفە و ئەدەب، یان ئەوە تا ڕۆژنبیری دەسەڵات بوو، یان دژ بە دەسەڵات، هیچی دیکەی دانەهێناوە. ئەوە دەسەڵاتە کە خۆی لەو وێنانەدا دەخاتە ڕۆ. منیش وەک چۆن دەمەوێت ئاوا دەیخەمە ڕۆ. دەکرێت مێژوو وەک زنجیرەیەکی بە دوایەک داهاتووی کوشتن و بڕین بە دوایەک دابچین کە بە دەرێژایی 1500 ساڵ دابڕانێکی تێنەکەوتووە. لە ئەلکیتاب کۆمەڵێک لایانی بە نرخی ژیانی کەسی متەنەبی تایە، بەڵام هیچ لایەنێکی بە نرخی ژیانی گفتوگۆکەری تیان نییە کە خۆتی. ئەو بەشی یەکەمە کە لە بنەڕەتدا جەخت لەسەر متەنەبی کراوە. دەبێت چاوەڕێی هەردوو بەشەکەی دیکە بکەیت تاوەکو پرسیارەکەت ڕاست بکەوێتەوە. مەبەستت چییە؟ بۆی لە قسەکردندا نەکەومە تێهەڵقورتانی خودی خۆم هەوڵم داوە مەسافەیەکی نیمچە زانستیانە یان بابەتیانە لە نێوان خۆم ئەوەی کە قسەی لە دەکەم دابمەزرێنم. هەروەها هەوڵم داوە زۆر بەوردی و زۆر بابەتیانە بیانڵێم. دەشێت لە بەشەکانی داهاتوو مەسەلەکان گۆڕانیان بەسەرابێت. شعر کەم و کوڕی دنیا تەواو دەکات. یەکێک لە خوێندنەوەکان شعر وەک ئاوێنیشیان وەسف دەکات، کەچی تۆ وات کردووە شعر وەک ئاوێنی شعر بێت، وەک ئەوەی ئەلکیتاب گەمەی ئاوێنە جۆرا و جۆرەکان بێت. من بڕوان ناکەم شعر ئاوێنی واقع بێت. شعر دووبارە بەرەمێنانەوەی ئەوە نییە کە تیا ژیاوین. شعر بەنسبەت من ئاوێنەیەکی ڕنگدەرەوە نییە، واقعیش نییە، نە دووبارە بەرەمێنانەوەی خوددا،
نەتەعبیرکردنە لە خۆت. ئەگەر وشە نەتوانێت شتێک ئاشکرا بکات چۆن خودی خۆی ئاشکرا دەکات. شعر بەنسبەت من تاواکەرێ و کەم و کوڕیانەیە کە لە دنیا مرۆڤدا هەیە. ئەوەی لە پەراوێزی ئەلکیتاب مەبەستمە دووبارە بەرەمهێنانەوەیە، بەڵام ناوەڕۆک جیاوازە. کۆمەڵک دەنگی جۆرا و جۆر و جیاواز لە نێوان پەراوێز و نیوەی لای سەرەوەی ناوەڕۆک و نیوەی لای خوارەوەی هەیە. هەموو شاعیرێک پەیامبەرە. ئەگەر شعر تعبیر نەبێت یان بەرجەستەیەکی شتەکان نەبێت کەواتە دەبێتە ئاین یان ئەوەی لە ئاین دەچێ. ئەگەر بۆ گریمانەش ڕازی بیت کەواتە تۆ شعر لە بەرامبەر ئاین دادەنیت. لای عەرەب ئەو ململانەیە نەناسراو نییە. لە شێوەی پرسیارەکەت ڕازیم. ئەگەر بۆ دیاریکردنی ئاین بگەڕینەوە و ئاین دامەزراوێک بێت و ڕاستەوخۆ بە کاروباری ژیانی کۆمەڵایەتیەوە بەند بێت، لەو بڕوایەدام کە ئەو لە نزیککردنەوەیەک هەڵە بکەوێتەوە. هەروەها ئەو دیاریکردنە بەسەر ئاینی ئیسلامدا پراکتیزە نابێت، چونکە خۆی وەک بۆچوونێکی دنیای دەخاتە ڕوو، بۆچوونێک کە لە بۆچوونی ئاینی جیا نابێتەوە. وەک مێژوش ناتوانم دووەم لە یەکەم جیا بکەینەوە، واتە ناتوانین بۆچوونی دنیایی لە بۆچوونی ئاینی جیا بکەینەوە. وەرگێڕی کوردی. ئێمە لە نێو مێژوودا لەژێر ئەو دوو بۆچوونە بەیەکە و نووساوین، بۆیە بەپێی بۆچوونی باو نەبێت ناتوانین لە ئاینی ئیسلام بکەین. ئەگینا ئێمە ناتوانین هیچ معریفەیەک لە دووتوی ئەو سنوورەدا بمەزرێنین کە دیاریکردن تیایدا گران دەکەوێتەوە. بەڵام ئەگەر ئاین سیستمێک بێت لە پەیوەندی نێوان بینرا و نەبینرا و مرۆڤ و غەیب، وابزانم شعر لێ نزیک دەبێتەوە. ئاینیش خودی ئاین دەبێتە جۆرێک لە شعر. بەو مانایەش هەموو شاعرێک دەبێتە پەیامبەر. درێژەی پێدەدەم و دەڵێم هیچ شاعرێکی گەورە نییە کە بنراو بۆ ئەوە نەبێتە دەریچەیەک بەڕووی نەبینراودا. بەو مانایەش هەموو شاعرێکی گەورە دەبێتە پەیامبەر. هەروەها من ناڵێم متەنەبی پەیامبەر نەبووە، بەڵکو من پێم وایە ئەو ئاوایە. ئایا ئەوە بەو مانایە کە ململانێک لە نێوان شاعیر و پەیامبەردا هەیە؟ کاتێک کە پەیامبەر بە تایبەتی هەوڵ دەدات پێشبینەکەی دەکات بەدامزرا و ئیتر کۆتایی دێت، بەڵام کاتێک کە شاعیرێک پێشبینەکەی ناکات بەدامزرا و داوای لێ ناکرێت. لەو بڕوایەدانی کە لە مێژووی عەرەبیدا متەنەبی ئەوەی نەکرد بێت، متەنەبی شاعیرەکە تێگەیشتنی بەد دەکەوێتەوە. بەڵام ئەو دامەزراوی دامەزراندووە دەشێ، بەڵام ئەوە تاوانی ئەو نەبووە. بەو مانایە کەواتە ئەوەی ئایندای دەمەزرێنێت هەڵەیە. بەتاوەتی نا، لێرەدا کۆمەڵک یاسە و ئەحکامی ڕێگا پێدراون کە شاعیر ناتوانێت ڕێزیان لێ بگرێت. تازەگەری کووە؟ ئایا پێدوانیە ئەو قسەکردانی کە دەیکەیت هیچ پەیوەندێکی بە گوتاری تازەگەریەوە نەبێت؟ گوتاری تازەگەری پشت بە ڕۆمانسیە دەبەستێت، بە گۆڕان و فشۆڵی زەمن و بە دواداچوونی تعبیرکردن دەبەستێت. بەڵام تۆ قسە لە شیعری نازەمەنی و ناتعبیری دەکەیت. تۆ بۆ تازەگەری وەک شۆڕشێک وەرناگریت کە بەسەر سێنتەری گەردووندا دەکرێت، ئەویش خوایە تا مرۆڤ شوێنی بگرێتەوە. هەڵەی تازەگەری عەرەبی ئەوەیە کە سوود لەو مەسەلەی وەرناگرێت، بەڵکو بە چوارچێوەی باوی دەبەستێتەوە. شۆڕشیش بەس لە تەبەنیکردنی شێوەگەلێکی تعبیرینەدا کوور دەکاتەوە. بەڵام ئەو بۆچوونە تەقلیدیە. ئەگەر سەرنج لە دەقەکان بدەین، ئەو بۆچوونە تەقلیدیە دانەبڕاوە دەدۆزینەوە. لەوێوەش دەبینین ڕەگ و ڕێشەی ڕۆشنبیری بە هیچ شێوەیەک بە تازەگەری نەکەوتووە. ئەوەیە کارەساتی ژیانی فکری عەرەبی. ئەو شاعیرەی کە ئێستا قسە دەکات شاعیری قەسیدەکانی سەرەتا و ئەوراق فی ریحە. هەموو قەسیدەیە کە دەینووسم هەتا ئەلکیتاب کاتێک دووبارە دەیخوێنمەوە هەست دەکەم کە من ئەو کەسە نیم نووسیمە، چونکە تەواوم ناکات و بۆشایەکانم پڕ ناکاتەوە. دەژیم دەنووسم و پڕ بە هەبوونی خۆم هەست دەکەم من نیم. بۆیە لەو بڕوادام کە شعر لە ترۆپکی هێزی تعبیرکردندا جگە لە فەشەل شتێکی دیکە نییە، چونکە ناشێ وەڵام بێت. هیچ وەڵامێک لە عێرادا نییە کە مرۆڤ لە دنیادا وەڵامی پێ بداتەوە، بەڵکو فەشەلی سەرسوڕمێن گەورەتر و بە خودی سەرکەوتن پێوانە ناکرێت. کاتێک گەوەی نووسیمە دەیخوێنمەوە هەست دەکەم کە من شعرم نووسیوە. لە هەمان کاتیشدا هەست دەکەم زۆر لە شعر دوورم. لە قەسیدەدا شتێک دەڵێم ئێستا دەمێت ڕوونی بکەمەوە. ئەو منداڵەی کە من بووم ئەوە منم. ئەغانی مهریار وەک شعر تەبەنی دەکەم، بەڵام قەساید و لە فی و ئەوراق فی ڕیحل والمەسرح المەرایە ئەزمون بوون. بەشێک لە کتێبی التەحولات ئەزمون بوو، بەشێکی شعر. دەمەوێت بڵێم بەشێکی زۆری بەرهەمەکانم چ وەک زمان چ وەک داڕشتن و پەیوەندیم لەگەڵ زمان وەک سەرکێشی ئەزمونگەری مامەڵە کردووە. زۆر لە شعرەکانم بە شێوەی ئەزمۆنی نووسیوە. وەقت بین الڕەماد والوەردم وەک ئەزمون و شعر خۆش دەوێت، چونکە ئەو سێ قەسیدەیە تاجی تەواوی ئەزمونەکانی پێشوم لەسەر دەکەن.
بۆیە شێوەیەکی تەواویان وەرگرتووە. بۆ شیعری عەرەبی نوێش وەک دامەزراوێک دەکەونەوە. مفرد بصيغة جمع یەکەمەی نووسینە کە پەیوەندی بە ژیانی کەسێتیمەوە هەیە. چەمکی شیعر. شیعری نوێ وەک سەرکێشیەکی ئەزموونی توانێتی چ بگۆڕێت چ بگوازێتەوە. لە سەرەتا دەمەوێت بڵێم کە ئەزموونی گۆڤاری شیعر بەدحاڵیبوونێکی تەواوی نایەوە. ئەو دەمەتەقەی کە بە دژی نووسینی تەقلیدی و کۆن نامانەوە مەبەستیایدا ڕەتکردنەوەی کەلەپوور نەبوو، چونکە هەر تەنها نووسین بە هەمان زمان وە لە دەکات ببێتە بەشێک لەو کەلەپوورە. خۆ زمان بەرد نییە، هەروە شاعر ناتوانێت خۆی لە زمان و ئەو زمانەی کە مێژووی پێداپۆشیوە ڕوود بکاتەوە. مەسەلەکەوە نییە کە بە شێوەیەک بنووسی کە دژی کۆن دەکەوێتەوە. ئێمە وامان کرد قەسیدەی پەخشان شێوەیەک وەرگرێت کە دژ بە کۆن بێت، ئەوەش هەڵە بوو. گرنگی شیعر لە گۆڕینی چەمکی شیعردا خۆی هەڵدەگەڕێتەوە، نەک گواستنەوە لە تەفعیلەوە بۆ شیعری پەخشان. بەهۆی خراپتێگەیشتنی ئەو ئەزموونەوە ئەمڕۆ شیعری نوێ وەک ئەوە وایە کە لە بازنەیەکی داخراو بخولێتەوە. دەیەوێت لەو چوارچێوە تەقلیدیە نزیک بێتەوە کە ئێمە هەوڵماندا لێ ڕابکەین. بۆیە هەست دەکەم کە نووسینی نوێ جگە لە هەندێکی کەم نەبێت هیچ ڕۆشنبیریەک یان ئەزموونێکی لە پشتەوە نییە، هیچ زادکردنێکی تیابەتی ناکرێت، بەڵکو لە زمانێکی بێبەرامبەر و پەیوەندێکی بێبەرامبەر هەڵدەقوڵێت. کوا ئەزموونی پێشەنگەکان ئەوانەی کە ئەمڕۆ دەنووسن لەکوێیە؟ بە بڕوای من ئەوانەی کە ئەمڕۆ دەنووسن پەیوەندیان بە چەمکی گۆڤاری شیعر بۆ شیعر نییە. ئەوان جۆرێکن لە شیعری پەرش و بڵاو. نووسینی ئەمڕۆ هەتا ئێستا وەک داوەدەزوو وایە، وەک قەسیدەی ستونی، نەتیشکۆیەک و نەبناخەیەکی سنتراڵی هەیە. نەتوانیوەتی پەیوەندێکی نوێن لە نێوان زمان و شتەکان، زمان و دنیادا بمەزرێنێت. ئەو زمانە وای لێ کردوین لە نێوان نووسەر و دەستەواژە هەست بە مەسافەیەک بکەین، بەڵام داواکراو ئەوەیە کە زمان لە دەرەوەی بوونی نووسەرەوە بێت. ئایا ئەو کەلەبەرە دەشێت لە ئاکامی بەتێگەیشتنی ئەزموونەکانی سەرەتاوە بێت؟ پێم وایە لە ئاکامی کارلێکی شیعری وەرجێڕاوە بێت یان شیعری نووسراوە بە زمانەکانی بێگانە. بەڵام ئایا دەشێت شاعیرێک ئاگەی لە مێژووی ستاتیکای زمانێک نەبێت و ستاتیکا لۆ زمانەدا پێنێت؟ لێرەدا من بۆ چوونێکمەوە پێم وایە شاعرانی ئەمڕۆ ئەو زمانە نازانن کە پێی دەنووسن. شاعیرێکیش توانای بەسەر ئەمرازەکانیدا نەبێت، ئاگای لە نهێنیەکانی زمان و معریفەی زمان و ستاتیکای زمان نەبێت، ناتوانێت زۆر شتان بڵێت. هەڵبەتەوە بێجگە لە بەهرە گەورەکان، چونکە من قسە لە باو دەکەم. بەگەڕانەوەمان بۆ شیعری تۆ دەبینین هەر لە کۆمەڵی یەکەمتەوە بە دوای شێوەیەکی نوێی قەسیدەدا دەگەڕێت. ئەو بە دوادەگەڕانەش ڕێچکەگەلێکی جیاوازی وەرگرتووە. هەر لە کەوتنەژێر کاریگەری ڕەمزیەکانەوە بگرا وەک لە قەسیدە سەرەتاکانت دەبیندرێت، پاشانی شەپۆلی ئەفسانەیی ئەو بە دوادەگەڕانەی تۆ دەردەکەوێت و کەمتر دەردەکەوێت و پاشان ون دەبێت. لە شیعری تۆدا تا ڕادەیەک شێوەکان لە زیادبووندایە. شاعیری لە تۆدا جارێک ڕۆبەڕووی دنیا دەبێتەوە، زۆر جاریش دەبێتە ڕەمزی دنیا، هەندێک جاریش ڕۆبەڕووی دنیا جۆراوجۆرەکان دەبێتەوە. لە هەموو ڕێچکانەدا ئایا شاعری وەک تاک دەکەوێتە کۆوە تا چ ڕادەیەک ئەو شاعرە بەرهەمی ژیان و ئەزموونی ڕۆشنبیری خۆیەتی. ئەو پرسیارەوام لێ دەکات کە بمە ڕەخنەگری ئەزموونەکەی خۆم، گرانە کە بتوانم بۆ خۆم ڕەخنە لە شێعری خۆم بگرم. زۆر شت هەن کە من تیان ناگەم، وەڵامەکانم بۆ ئەو پرسیارە ورد ناکەونەوە، بۆیە داوای لێبوردن دەکەم. شێوە زمانێکی دیکەیە. لەبارەی بەرەو پێشچوونی شێوەکاری نووسینەوە کە دەکرێت مەسەلەیەکی هونەرکاریانە بێت چی دەڵێیت؟ شێوە بەنسبەت من زمانێکی دیکەیە، وەک هەریەک لە دەستەواژە ڕستەی شیعری وێنە ئیقاع شتگەلێک ڕوون دەکەنەوە. شێوە زمانێکی دیکەیە دەخرێتە سەر هەریەک لەو دەستەواژانە. داهێنانی شێوەگەلەی زیاتر زمان جۆراوجۆرتر و دەوڵەمەندتر دەکات. یەکێک لەو پێوانانەی کە بە شوێنەی شیعری پێدەخوێنمەوە وزەی شێوەکاریە. شێوە بە قوڵای ئەزموونەوە بەندە، ڕۆشنبیری دەوڵەمەند دەکات. بە ڕۆشنبیری شێوە بەرەو پێشبردننی معریفە و ئەزموونە. لەو دەرچەیە من وەهەز دەکەم کە ئەزموونەکان بەرەو پێگەین دەڕوات. بە زنجیرەوە سەما دەکەین. ئایا پێ دوایە چونکە خاوەنی ئازادی شێوەیت ئیتر لە شاعرانی کۆن سەرکەوتووتر بیت؟ هونەر دوجار شێوەیە. چەند هەست بەوە دەکەم کە لە شێوەدا ئیبداعم کردووە، ئەوەندە هەست بە سەرکەوتن دەکەم. بەڵام متەنەبی شیعری ستونی تێک نەشکاندووە، بەمانەیەک لە مانەکان تێکی شکاندووە. بایەکێک لەو قەسیدانە وەرگرین کە بە بەحری درێژ نووسیوێ و قەسیدەیەکی دیکە حەسان بەسابەت بەراوردی بکەین کە لە هەمان بەحرە. دەبینی متەنەبی لە نێو ستونی خەلیلی ستونێکی دیکەی داهێنا وەک دەڵێت: شیمە لەیالی ئەن تەشوکە ناقەتی صدری بها ئەفضی ئەمی الوداء، یان وەجەبەت هەجیران یترک الماء صدایە.
بەڕای تۆ ئەگەر ڕۆشنبیری عەرەبی بە شێوەی ئاینی بمابایە ئایا دەیتوانی شیعری ستونی تێک بشکێنێت؟ ئاین لەگەڵ شیعر نەرم بووە، ئەرزشێکی بە شیعردا، بەڵام لە خۆشەویستیەوە نەبووە، چونکە لە ناخۆ ئاین شیعر ڕەت دەکاتەوە. لە ئایندا تاکە سەرچاوی معریفە سروشتە، بەڵام لەگەڵەوەشدا شیعر بە ڕاوەستاوی مایەوە، چونکە شیعر نمونەی ئەو زمانەیە کە قورئانی پێ هاتە خوارەوە. پارێزگاریکردنی ئاین لە زمان جۆرێکە لە پاراستنی زمانی قورئان. لە لایەکی دیکە ئاین پارێزگاری لە شیعری ستونی نەکردووە، هەروە تێکشکاندنی مەسەلەیەکی ئاینی نییە. لە ناخیشەوە قەسیدەی تەفعیلی ستونین تێک نەشکاندووە، بەڵکو پەری پێداوە، بۆی ئەمڕۆ پایەکی نیشتیمانی هەیە وەک ڕازاندنەوەیەکی ئێسەگران دەکەوێتەوە، وەک قوڵایی لە ستون دەربازمان نەبووە. من هیچ کەسێک لەو بارەیەوە جا ناکەمەوە. ئایا دەرچوونمان لە ستون وەک دەرچوونی ئەبینەواسە لەو بەهانەی کە پێش ئیسلام لە ئارادا بوون؟ لەو بارەیەوە ئەو لە ئێمە تەواوتر بوو، چونکە بەهایەکی نوێی شارنشینی هێنای ئاراوە کە ئێمە وەک ئەومان پێ نەکراوە. ئێمە هەتا ئێستا هەر لە نێوان چواردیوارەکە داین، سەماکردنمان هەر تەنها وەهمە. ئێمە بە زنجیرەکانەوە سەما دەکەین، تەنها لە خزمەتی ڕۆشنبیری نوێ و کۆمەڵگەی نوێدا نەبێت، ناتوانین ستون تێک بشکێنین. ئەو قسەیە سەر بەخۆی ڕۆشنبیریەکان دەسەپێنێت، ئەوە شتێکی نادروستە. دەمەوێت ئاماژە بەوە بدەم کە سادەترین مافی نووسین ئەوەیە کە بەو پەری ئازادی بتوانی تەواوی ئەو گیر و گرفتانی کە تایە دەژیت بیخەیتە ڕوو. لەو کۆمەڵگەیەدا ئەو مافەت نییە. من دەمەوێت وەک چۆن خوا دەبینم ئاوا بیخەمە ڕوو، هەروە سێکس وەک چۆن لەگەڵیدا دەژیم. تۆ ئەدۆنیس زاتی ئەوە ناکەیت؟ دووبارە من بە نائاگایی پەیوەند کراوم. ئایا زاتی ئەوە ناکەیت کە بەڕاستی چی دەوێت ئەوە بڵێیت؟ کۆمەڵێک چەمکی وەک سێکس، خوا، سیاسەت، ئاین هەن، ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ، بەڵام بەنۆرە لە بارەیان و دەدوێم. من لەو بڕوایەدام کە لە دنیای عەرەبیدا لە زۆربیان دلێرترم، بەڵام دلێری بە تەنها بەس نییە، هەر بە تەنها ژیانکردن لەو کۆمەلگا کۆت کراوە، توانای سەرکێشانەی ئیبداعی پوش دەکاتەوە. هەروە دەسەڵات کەس ناپارێزێت، بەڵکو لێرەدا دەسەڵات لایەنەکە لە نێوان لایەنەکاندا. لە نێو زۆربەی ڕۆشنبیریەکاندا شیعری تۆ وەک هێز بوونی خۆی هەیە. ڕێگرەکان ڕەت کراونەتەوە، هیچ دەگەرەیەک لە پێش داهێنان نەماوە. ئەوەی لای من بە گرنگ دەکەوێتەوە ئەوەیە کە لە نێو کۆمەلگەی خۆم بمێنمەوە و کۆمەلگەکەم جۆم بۆ بگرێت. بە مانایەک لە ماناکان ئێمە هەتا ئێستا لە چەرخی ناوەڕاستدا دەژین. ڕاستە کورە بۆ کتێب سووتاندن لە ئارادا نییە، بەڵام توندوتیژیەکی دوانەی بەسەر هەریەک لە خوێندنەوە و نووسەر و وجودی هەیە. تۆ یەکێک لەو سەرکێشە گەورانم لە تێگەیشتنی خوا نیشان بدە، یان لە تێگەیشتنی سێکس لە نێو ئەدەبی عەرەبی. لێرەدا زنجیرگەلێکی ڕۆشنبیری هەن کە ئێمە لە نێویدا دەجوڵینەوە و بە هەمان ئەو زنجیرانەش کۆت کراوین. یەکێک لەو شاعر و ڕۆماننووس و وێنەکێشە سەرکێشانم نیشان بدە کە لە بنیادنانی هونەری سەرکێشی گەورەیان نواند بێت. بۆچی سەرکێشیەکان ونن؟ لەبەرەوە نییە کە بەهرە نییە، بەڵکو چونکە پێشینە و چوارچەوەی ڕۆشنبیری با و کۆت و پەیوەندی کۆمەلگە ئامادەیە. تاک تیژڕەو نییە، بەڵکو ئەوە کۆمەلگەیە تیژڕەوە. یوسف ئەلخال پێشبینی نووسینی بە زمانی ڕەمەکی دەکرد. پەخشانی عەرەبی زاراوەگەلێکی ڕەمەکی بەکاردەهێنا، بەڵام شیعر بەکاری نەدەهێنا. ئایا تۆ پێ دوانییە ئەوە یەکێک بێت لە تەگەرەکان؟ بە هیچ شێوەیەک من دژی زمانی ئاسایی نیم. بەنسبەت یوسف ئەلخال زمانی ئاسایی ئەو بەبێ لێکدانەوە زمانی پەتی بوو. زۆر کەس لێرە قسەلۆ تیۆرە دەکەن، بەڵام بەلایەنێکی دیکە کە من بەو زمانە ئاسایە دەنووسم ئەوە شتێکی دیکەیە. وەک خۆم حەز دەکەم شیعر بەو زمانە ئاسایە بخوێنمەوە، بەڵام بە زمانی پەتی نەبێت، ناتوانم بنووسم. سەرڕای ئەو هەستە بەهێزەی کە زمان بە بوونەوەرێکی زیندوو دەچوێنێت. زیندەوەرێک کە گەشە دەکات و دەمرێت، زیندەوەرێک کە هیچ یاسایەک نییە ڕێگە لە مردنی بگرێت. سەرڕای ئەو درێکردنەش من بەلای نووسینی پەتیدام. ئەو نووسینەم خۆش دەوێت کە بەرەو مردن دەچێت. کەواتە ئایا دەشێت زمان ڕزگار بکرێت؟ ناکرێت زمان ڕزگار بکرێت، بەڵام شاعیرێکی دیاریکراو زمانەکەی خۆ ڕزگار دەکات. شاعیرێک زمانەکەی خۆی ڕزگار دەکات کە لە شێوەی تەعبیرکردندا بە ترۆپ گەیشت بێت، نەتوانێت هەڵە بکات. متەنەبی زمانی شاعری ڕزگار کرد، بۆیە ئێمە تەنها بە دژی ئەو نەبێت ناتوانین بنووسین. بەڵام زمان وەک زمان دەربازی نابێت. ئەوە ژوام لێ دەکات کە بۆ جیاوازی نێوان زمانی شیعری و زمانی ئاینی بگەڕێمەوە. شیعریەت دنیا دەکاتەوە، بەڵام ئاین بەسەر ڕاستیەکاندا دادەخرێت و دنیا لە نێوان وشەکان زیندانی دەکات. تێبینی ئەو گفتوگۆیە لەلایەن ئەلیاس خۆری ئەنجام دراوە، هەر یەک لە بیلال خەبیز و حسێن بن هەمزە بەشداریان تیا کردووە.
لە پاشکۆی ئەلنەهاری ڕۆژی شەممە 19 تشرین یەکەمی 1996 بڵاو کراوەتەوە. من لە سایتی مەعابر وەرم گرتووە. گفتوگۆی سێم. ئەدۆنیس داقی ئاینی دەڵێ دەبێ موسڵمان بەردەوام بۆ کتێبی خوا عەقڵ بەکاربهێنێ. بەر لە ئامادەکردنی ئەو گفتوگۆیە بڕوامان بەوە نەبوو بە شێوەیەکی ئاسایی بانجام بگات. بۆ ئەوەش دەبایە کۆمەڵێک پرسیار بخەینە بەردەم شاعیری گەورەی عەرەب ئەدۆنیس کە پێشتر کاریان پێ نەکرابێ. هەوڵمدا بەڵام ئاخۆ سەرکەوتنمان بەدەست هێنا. گرنگ ئەوەیە کەشفمان کرد کە ئەدۆنیس بڕوای بە گۆرانی بێژی ژن هەیە، نەک ئەوەی کە خاوەنی بەخششی ڕۆشنبیریە یان پێشەنگی شیعریە. هەروەها کلاسیکیەتی ئەومان لە ڕێگای گوێگرتن لە مۆسیقا و کەشف کرد. ئەوەش تەواو لەگەڵ تازەگەری ڕتمی شیعرەکانیدا ناکۆک دەکەوێتەوە. ئەوەی دەمێنێتەوە ئەوەیە کە بەر لە تۆمارکردنی ئەو گفتوگۆیە بڕای خۆی لەبارەی ئاکاری بەرزی نەجیب مەحفوظ خستە ڕوو. هەروەها جگە لە ڕۆمانی ثەرثەرە عەلە النیر ڕۆمانێکی دیکەی نەجیب مەحفوظی نەخوێندۆتەوە. هەر ئەویش سیابی پێشکەش کردووە و کۆمەڵە شیعری ئونشودەت المەتەر بۆ چاپ هەڵبژاردووە و پێش دەرکەوتنی گۆڤاری شیعر لە بەیروت بزافی شیعری جگە لە دەرچوون لە نوێگەری حەقیقی شتێکی دیکە نەبووە. هەروەها کاتێک کە ویستمان کاسێتی ڕیکۆردەکە ڕێک بخەین بە گاڵتۆ گوتی دەنگت لە دەنگی عەبدولحەلیم حافز دەچێ. ئەوەش بۆ ئێمە دەرفەتێک بوو تاوەکو لێی بپرسین دەنگی عەبدولحەلیم حافزت پێ خۆشە؟ لە ڕاستیدا نەگوێی لە دەگرم نەخۆشم دەوێ، یان بە مانایەکی ڕاستتر من لە دەرەوەی هەندێک لە گۆرانەکانی سەید دەروێش و محەممەد عەبدولوەهاب و فەیروز و کەلسوم کە زۆرم خۆش دەوێن هیچ گۆرانێکی دیکەی عەرەبی ناناسم. ئەی مارسیل خەلیفە، مارسیل وەک مۆسیقی باشە نەک وەک گۆرانی بەش. ئەگەر بەراوردی دەنگی ئەو بە دەنگی ئەوانەی کە ناوم بردن بکەین جیاوازە. ئەو بەو مانایە کە گۆرانی بێژە لە ئاستی ئەواندا، بەڵام ئەویش ڕێگای تایبەتی خۆی لە گوتنی گۆرانیدا هەیە. لە دنیای هاوچەرخدا ڕۆڵی گۆرانی گۆڕانی زۆری بەسەرداتوە، وەک پێشان نەماوە. دەشێ هەموو کەسێک گۆرانی بڵێ، ئەگەرچی وەک پێویست دەنگی وەکو دەنگی گۆرانی بێژە کۆنەکانیش نەبێ. کەلسوم و فەیروز وەک دوو گۆرانی بێژی گەورە و مەزن دەمێننەوە. خۆشبەختانە لە گۆرانی گوتندا ژن دیارە، زۆر بەکەمی لە کۆمەلگای عەرەبیدا ژن لە پانتایەکان ڕۆشنبیری هەمەچەشن دەردەکەون. من دڵخۆشم بەوەی لە هونەرێک کە لە هەموو هونەرەکان گرنگترە، هونەری گۆرانی گوتن ژن بەم ئاستە بەرزەوە دەردەکەوێت. تۆ بۆ ناوە کۆنەکەت عەلی ئەحمەد سەعید سۆزت ناجوڵێنێ، ئەو ناوە هەرگیز لێم جا نابێتەوە. سیر ئەوەیە کە بەڕێکەوت ئەدۆنیس بە زمانی کۆن مانای سەیدیە و ئەلسەیدیش حوشتر دەکا. دەشێ ناوی کلاسیکی عەلی ئەو بێ. بابلی و کەنعانی و سۆمەری لە دەستەواژەدا لە عەرەبەکان ڕەسەنترن، کەواتە ئەدۆنیس لە مانەقوڵەکەیدا عەلی دەگەێنێ. من زاراوەکەیم گۆڕیوە، بەڵام جەوهەر ناگۆڕێ، بۆیە لێم جا نابێتەوە تاوەکو سۆزم بۆی بجوڵێ. ئایا ئەو ئیشکالێتە بچووکانەی کە لە تانە لێدانی ئەو ناوەوە دێ بێزارت ناکات؟ نەخێر، ئەوە لە چوارچەوەی عەرەبیدا دەوروژێ، بە هیچ جۆرێک بێزارم ناکات، چونکە پاڵنەری ئەو کەسانەی ئەو مەسەلانە دەوروژێنێ پاڵنەری ڕۆشنبیری نین، بەڵکو شەخسین. بۆیە تۆ ئەگەر لە گۆشەیەکی سایکۆلۆژیاوە تەماشای ئەو ڕوژانە بکەیت، حاڵەتێکی سایکۆلۆژی گشتی لای ئەو نووسەرانەی کە بەخۆیان دەڵێن ڕۆشنبیر بەرچاون دەکەوێت دەخینە سەر ئەوانی دیکە، بۆیە هیچ نامڕوژێنێ، بەڵکو بەزەین پێیاندا دێتەوە. ئایا ئەو پاڵنەرە شەخسیانە خەسڵەتێکە لە خەسڵەتەکانی ڕۆشنبیری عەرەب؟ من لەو باوەڕەدام کە لە ساتەوەختی ئێستادا خەسڵەتێکی جێگیر بێ، لە هەموو ڕۆشنبیرەکاندا جێگیرە، لە ڕۆشنبیری کۆنیشماندا هەبووە. بەڵام لە بەرامبەری ئەو پاڵنەر و تانە لێدانە شەخسیانە کەسانێک بەدی دەکەی کە بەرگری و پارێزگاری لە بەهای بابەتیانە دەکەن. ئێوە دەزانن کە گەورە شاعرانمان ئەوانەی کە شیعریەتی عەرەبیان دامەزراندووە هەندێک جار دەکەونە بەر تۆمەتبارکردنەوە، هەر لە ئەبوو نەواس و ئەبوو تەمام و متەنەبی تا دەگاتە دکتۆر تاها حوسێن. کەواتە ئەو مەزنانەی کە هەستەکانیان دروست کرد و خەلخەلەیان خستە نێو بەها و چێژی کۆن و شیعر و فکریان دامەزراند، ئەوانە بەردەوام بە دزی تاوانبار دەکرێن یان بە کافر. ئەو خەسڵەتە لە ڕۆشنبیری عەرەبیدا جێگیرە، بەڵام ئەمڕۆ ئەو مەسەلەیە بە شێوەیەکی گەورەتر بەرجەستەیە لەبەر هەندی هۆ کە شەرم دەکەم بە دوایدا بچم. بۆچی؟ بڕوا ناکەم بتوانم ئەو هۆیانە بەوردی شی بکەمەوە، ئەگەرچی ئاماژەم بە هەندێک لە فاکتەرەکانیدا. ئەوە بە نۆرم و بەهاو پەیوەستبوونی سیاسی و ئایدۆلۆژیاوە بەندە، بە شاراوایی ڕێ دەکات، دەبێت خۆمانی لێلا بدەین. ئەوەی دەمێنێتەوە شتە جەوهەریەکانن. خۆشبەختانەش لە کۆمەلگای عەرەبیدا کەسانێکن ئەگەرچی بە شێوەیەک لە شێوەکان پاراوێز کراون، بەڵام بەردەوام پارێزگاری لەو جەوهەرە دەکەن و بەرگری لێ دەکەن. هەروەها مژدەی تەجاوزکردنی ئەو ئیشکالێتە بچووکانەیان پێیە. دەتوانن ئەو ململانەیە لە ئاسوی شەخسیەوە بۆ ئاسوویەکی ڕخنەئامێزی بابەتیانی مرۆڤایەتی بگواستنەوە. بۆچی متەنەبیت وەک تەوەری ئەلکیتاب هەڵبژارد؟
تۆ لەسەر قەسە دەنیشتیمانیەکانی بیانی خۆت هەیە، بەڵام ئەو مەسەلەکان بە ستایشکردن دەگۆڕێ. ئێمە گەرچیتان بە گەورەی متەنەبی دادنین، بەڵام لەگەڵەوەشدا ئەو خۆی لە جۆری یەکەم ستایشکارە. تۆش دژی پەیوەندی نێوان ستایشکار و ستایشکراویت. متەنەبی گشتێکە، پارچە پارچە ناکرێ، کە یەک بەرز دەبێتەوە هەر کەسێ بێ تۆ کارت بەوەدا نییە چۆن دەخوا و چۆن دەنوێ، یان پەیوەندی بە فڵان کەس دەکا و بە فیسار کەس ناکات. تۆ بەڕوەکەی دیکە ڕاست دەبیتەوە، لە ڕێگەی ئەو ڕۆشنایەوە ڕاست دەبیتەوە کە لە دوای جەماوە. ئەگینە ئەگەر لە ڕێگای پەیوەندی بە ستایشکراوە تەماشای شاعیرانی عەرەب بکەین، ناتوانین هیچ شاعیرێک بدۆزینەوە. باشە بۆچی لە پەیوەندی بە خودی خۆیەوە سەیری نەکەین؟ کەواتە لێرەدا نەگرتنەخۆ هەیە. گرتنەخۆی حەقیقەتیش لە مرۆڤدا ئەوەیە کە بگەیتە دوایین جەوهەری ئەو مرۆڤە. واتە من وەک دەلیلێک سەیری متەنەبی دەکەم. جگەلەوە لە ناو شاعیرانی عەرەب متەنەبی مەیلی بۆ ئەو جمگەی کە دەکەوێتە نێوان سیاسی و ڕۆشنبیر، نێوان دەسەڵاتدار و یاخی لە دەسەڵات زۆرترە. جگە لە متەنەبی هیچ شاعیرێکی عەرەبی بەدی ناکەیت کە نوێنەراتی ئەو خاڵە بکات، وەک چۆن متەنەبی نوێنەراتی دەکات کە بۆ خۆی خاڵی ململانێ و ناکۆچیە، خاڵی بەیەکلەکان و هەڵوەشانەوەیە. من بۆیە هەڵمژارد تاوەکو لە ڕێگای ئەوە ئەو جونگە بەردەوامەی نێوان ئەوەی کە بە ئاین و ئەوەی کە بە سیاسی ناو دەبرێت، ئەوەی کە بە دەسەڵاتدار و ئەوەی کە بە ڕەفسکەری شۆڕشگەر ناو دەبرێت بەدی بکەم. جگە لەوەش متەنەبی ترۆپکی شیعری و تەواوکەری شیعریە. لە دوای ئەو تعبیرکردن جگە لە مەعاری تەواو هەرستی هەنا. مەعاری دانی بە مەزنیەتی متەنەبی داناوە، کتێبەکەی خۆی کە شیعری متەنەبی تیادا ڕاوە کردووە بە موعجیزەی ئەحمەد ناو بردووە. من لەو باوەڕەدام کە متەنەبی مێژوو عەرەبی زۆر لە ڕوودا و مێژوویەکان جوانتر و گەشتر نیشانداوە. ئەوەی کە ئەمڕۆ بە شیعری متەنەبی ڕاوە دەکرێت، ناشێ شیعری متەنەبی پێڕافە بکەین. ئەو کات هەجووی کافور دەکات یان ستایشی دەکات، دەڵێ شیعری من ستایشکردنی ئەو نییە، بەڵکو هەجووی لوڕیە. ئەو ڕەخنە لەو کۆمەلگە و لەو مرۆڤانە دەکرێت کە یەکێکی گەورەی وەک ئەویان وا لێ کردووە پەنا بۆ کافور و ئەوانی دیکە بدات، وەک ئەوەی بیەوێت شیعر بکاتە پێشەوای کۆمەلگا. بۆچی شاعر نابێتە پێشەوە؟ بۆچی سیاست لەبری ئەوەی دوای شاعر بکەوێ گوێی لێ ناگرێ؟ متەنەبی لە هەموو ژیانی و لە هەموو نووسراوەکانیدا شعر وەک یەکەم ڕۆشنایی فکر و سیاست و مرۆڤایەتی دادەنێت. من بەو بانایە متەنەبی وەرگرتووە. لە قسەکردندا کەوتی تێنەوە پەیوەندی نێوان ڕۆشنبیر و سیاسیەوە. ئایا بۆشایی لە نێوان ڕۆشنبیر و دەسەڵات پێویستە؟ هەیە داوای ئەوە دەکات ئەو بۆشایە ببێتە پردێک. من داوا دەکەم دووبارە چاو بۆ پەیوەندیە جێگیری نێوان دەسەڵات و ڕۆشنبیردا بەخشێنرێتەوە. لە هیچ کۆمەڵگەیەک سیاسەتی مەزن بەدی ناکەیت ئەگەر دەستگای ڕۆشنبیری مەزن وجودی نەبێ. بەم جۆرە سیاست بۆ خۆی بەشێکە لە ڕۆشنبیری، نەک بە پێچەوانەوە. هەرچۆنێ بێ لە کۆمەلگای زیندوودا بە هیچ شێوەیەک ڕۆشنبیری وەسیفە نییە، وەک چۆن ئەمڕۆ لە کۆمەلگای عەرەبیدا دەبینرێ. ڕۆشنبیری بۆ چوونێکی ڕخنەی گۆڕانکارە، هەر دەبێ واش بمێنێتەوە. بەو مانایە دەبێت سیاسەکان بە دوای ڕۆشنبیراندا بچن. بەڵام بەداخەوە لەنێو کۆمەلگای عەرەبیدا سیاسەکان هیچ نرخ و سنگێک بۆ ڕۆشنبیر داهێنەر دانانێن. ئەمڕۆ ڕۆشنبیری عەرەبی ئەوەندەی ناپاکی لە پەیامی ڕۆشنبیری خۆی دەکات، ئەوەندەش قبوڵیەتی بە دوای سیاسەکان بکەوێت. تۆ بەردەوام داوای خوێندنەوەی دەقی یەکەم دەکەیت، مەبەست دەقی قورئانیە، وەرجێڕی کوردی. ئایا هیچ ڕۆشنایەک بەدی دەکەیت کە خراپێتە سەر ئەو دەقا کە ئەمڕۆ بتوانن بۆی بگەڕێنەوە؟ با لە دەقی شیعری یەکەم و ئەو خوێندنەوانەی کە لای ڕەخناگە عەرەبیەکانەوە کراوە دەست پێ بکەین. ئایا دەتوانین بڵین ئەمەدی یان قوتەیبیە یان جەرجانی خوێندنەوەیکی کامەڵ و کۆتا ئامێزیان بۆ شیعری جاهیلی کردووە؟ یان ئایا ئێمە لەسەرمانە سوود لە خوێندنەوەکانی ئەوان وەرگرین بۆ خۆمان بەپێی گیر و گرفتەکانی ئەمڕۆ خوێندنەوەی جیاوازیان بۆ بکەین؟ ڕەنگە بەنسبەت دەقی ئاینیش هەمان شت بڵین. بۆچی خوێندنەوەیکی تەواو کۆتا ئامێز قبول دەکەین کە بۆ خۆی لە خودی دەقی ئایندا ئاماژە بە خوێندنەوەی کۆتا ئامێز و دوا خوێندنەوە نەدراوە؟ دەقی ئاینی دەڵێت دەبێ مسلمان بەردەوام بۆ کتێبی خوا عەقڵ بەکاربێنێ. بەڵام بەداخەوە ئێمە دەقەکانی سەرەتامان لە ئاسۆی ئەو گیر و گرفتانەوە نەخوێندەوەتەوە کە ئەمڕۆ ڕوبەڕوومان دەبنەوە، یان لە ئاسۆی پەیوەندیمان لە ئەوی دیکە و ئەو پێشکەوتنەی کە لە 1050 تاوەکو ئەمڕۆ لە ئارادایە. بەڵکو وازمان لەو دەقانە هێناوە کە دەبێ بیخوێنینەوە، دەبێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ خوێندنەوەی نوێی بۆ ئەنجام بدەین. من ڕێزم بۆ هەموو خوێندنەوەکان هەیە، پێویستە سوودیان لێ وەربگرین. لەم چوارچێوەیەدا من بە خوێندنەوەی محەممەد ئەرکۆنی جەزائیری پەیوەستم، بەڵام وەک دەبینین لە بەشی لە کۆڵێنەوەی خۆرهەڵاتی کە لە پاریس کاری تیادا دەکات تەرک کراوە. کە دەڵێن تەرک کراوە شتێکە و کە دەڵێن قوڵتر لەبارەی ئەو بابەتانی نووسیوە ئەوە شتێکی دیکەیە. لە دژوەستان و لە باخکەمکردنەوە و بوختان بۆ دروستکردنی ئەرکۆن هیچ لە حەقیقەتی مەسەلەکە ناگۆڕێ.
چونکە ئەوان هەمووی دەچنە خانەی پرۆپاگەندە و ئیدەی پێبردن و ڕێکەکردنی ئاینەوە. بە بڕوای من ئەوە ئەرکۆن لەباری دەقی یەکەمەوە دەینووسێ لە هەموو ئەوانە قوڵترن کە ئێستا دەنووسرێن. هەر لە نزیک ئەو مەسەلەیەوە ئەگەر سەرنج لەو ڕەخنەگەر عەرەبانە بدەین کە لە ئەمریکا نیشتەجێن، دەبینین هەندێک شتیان خستۆتە سەر ڕۆشنبیری مرۆڤایەتی بە پێچەوانەی ئەو ڕەخنەگرانەی کە لە ئەوروپا دەژین. مەبەستت لە خستنە سەر چییە؟ بۆ نمونە ئیهاب حەسەن تیۆرێکی ڕەخنەیی پێشکەش کردووە، هەروە بەشداریەکانی ئیدوار سەعید ناشێ لەو چوارچێوەیە پشتگوێ بخرێ. ئیهاب حەسەن بەشێک نییە لە ڕۆشنبیری ئەمریکی، هەروەک ئیدوار سەعیدیش بەشێک نییە لە ڕۆشنبیری عەرب. ڕۆشنبیرانی جەزائیر و مەغرب هەر لە سەرەتاوە گیرۆگرفتی عەرەبیان هەبووە، بەڵام گیرۆگرفتی ئیهاب حەسەن عەرەبی نییە. هەروە ئیدوار سەعید جگە لە کتێبەکانی ئەو دوایی کە لە بنەڕەتدا سیاسین بایەخیشی لەو کتێبە ڕەخنەیانەی بە ئینگلیزی نووسیوێتی کەمترن. بۆچی ئەوانە دەرچوون؟ بۆچی ناکۆچی عەرەبی و پێناسەی ئیسلامی لە کەشوهەوایەکی دیکەدا دەخەنە بەر قسە لەسەرکردن و لێکۆڵینەوە؟ نەچۆتە دەر، بەڵام لەبەر هەندێ بارودۆخی مێژووی بە زمانێکی دیکەیان نووسیوە. ئەو بارودۆخە ناگۆڕدرێت، هیوادارم دووبارە نەبێتەوە، کەواتە پێویستە لەو بارودۆخە تێبگەین. سەرەڕای ئەوەش کەشوهەوای ڕۆشنبیری ئەوروپی پان و بەرفراوەنترە لە کەشوهەوای ڕۆشنبیری عەرەبی. ئەوان لەو پانتایە ئاسوودەی و لێگەیشتن و کارلێکردن زیاتر هەست پێ دەکەن، نەک لە چوارچەوەی ڕۆشنبیری عەرەبی. ئەگەر ئەو پانتایەی کە بریاری عەرەب تیایدا دەخولێتەوە یان ئەوەی بە زمانی عەرەبی لە کۆمەڵگەی عەرەبی دەنووسێ بەو پانتایەی کە ئەوروپی یان ئەمریکی تیایدا دەخولێتەوە بەراورد بکەین، دەبینین پانتایەکی ئەمە سانتیمەترێک کەمترە، بەڵام پانتایی ئەوێ بێکۆتاییە. سەرەڕای ئەو هەموو کەشوهەوا بەرفراوانە بەڵام هەمیشە لەلایەن ڕۆشنبیرانەوە خولەیەک بەرامبەر ئەوی دیکە هەیە. قسەکردنیش لەبارەی شاڵاوی ڕۆشنبیری کۆتایی نایەت. تۆ شتانە چۆن دەبینی؟ ئەو خولەیە عەرەب لەناوە پێی هەڵدەستێ، خولەیەکی سیاسیە، بێبەڵگەیە، دەیانەوێت شتگەلێکی پێبشارنەوە. بۆچی قسە لەوانە ناکەن کە هەڵدەکوتنە سەر ئیبداع و بەخششەکانی ڕۆشنبیری عەرەبی، سەر شاڵاوی تەکنیکی؟ کۆمەڵگەی عەرەب بەرەمێن نییە، تەنیا بەرخۆرە. بۆچی وانە قسە لە شاڵاوی ئامرازی تەکنیکی ئەمریکی ناکەن، بەڵام پەلە لەوە دەکەن کە ڕەخنە لە شاعرێ بگرن کە بۆدلێر یان هۆڵدەرلین یان فرۆید دەخوێنێتەوە، هێرش دەکەنە سەر ئەو ڕۆشنبیرە، بەڵام شاڵاوی ئەوی دیکە بکوژ لە یاد دەکەن. تۆ بیهێنە بەر چاوی خۆت، ئەگەر ڕۆشنبیری عەرەبی تەواو لە کاریگەری خۆرئاوای خاڵی بکەیتەوە، ئایا چ دەمێنێتەوە؟ جگە لە ئاین و شیعر شتێکی دیکەی لێ نامێنێتەوە، جگە لەوە شتێکی دیکە نییە. کەواتە ئەو قسەکردنەی کە لەبارەی شاڵاوی ڕۆشنبیریەوە تەواو لەگەڵ مێژووی ڕۆشنبیریمان ناکۆک دێتەوە. مرۆڤی عەرەبی خودێکی ڕۆشنبیری نییە، تەنها ئەو کاتە نەبێ کە تێکەڵی ئەوی دیکە دەبێ. ئەوە مێژووە. لە ستاتیک و داینامیک ئەوە دوایات هێناوەتەوە کە سێ لەسەر چواری ڕۆشنبیری عەرەب غێر عەرەب دروستی کردووە. ئێستا هەمان بیرۆڕا دووبارە دەکەیتەوە. ئایا هەمان ساتەوەختە یان ئەو دوو سێدەی ڕابردوو هیچ بەخششێکی تایبەت بە عەرەب وجودی نییە؟ بەخششی ئیبداعی عەرەب لەو دوو سەدەیەدا لە دوو شتدا خۆی کورد دەکاتەوە. یەکەم بەگشتی لە هونەردا کە پێشەنگی ئەو شیعر و هونەری شێوەکاری و هونەری دیکەی وەک ڕۆمان لەو پانتایەدا بەخششی عەرەب باش دەبیندرێ. سەرەڕای بۆ ماوەی ئاینی و شیعری، بەڵام لە پانتایی زانستی مرۆڤایەتی و فەلسەفە و بیرکاری و ئەتنۆپۆلۆجیا و شتێکی وا نابیندرێ. ئەگەر تاکی عەرەبیش لەو ڕۆ هەبێ، ئەوە لە کۆمەڵگەی دیکە ڕێگایان بۆ خۆش کردووە، بەرهەمیان هەبووە، ئیبداعیان کردووە، کەواتە بەرهەمەکانیان سەر بە کۆمەڵگەی خۆرئاواییە، چونکە ئەوان هانیان داون، ناشێ بەسەر کۆمەڵگەی عەرەب بێ. قسەت لە بەخششی دەستکرد و ئازادیەکانی کرد لە بەرامبەر نەئازادی مرۆڤ. تۆ هەمان بەخششی دەستکردی ئەمڕۆ لەگەڵ سەدەکۆنەکانی وەک فاتیمی مەملوکی تا دەگاتە عەباسی بەراورد بکە. دەبینی ئەوەی ئەمڕۆ بەدەست بەرهەمی دێنین ناگاتە هیچ یەکێک لە ئاستەکۆنەکان. دەستکردی ئەمڕۆ هەر بەناو دەستکردە، ئەگینا پیشەسازی و خێرایی و ئامڕازەکان بەسەر هەموو شتەکاندا زاڵن. دەکانێکی زۆری تەوێ، نە هاوکاری دەوڵەتی پێویستە، بەڵکو زیاتر بەرەو ئاسانکاری بەخششی خێرا هەنگاو دەنێ. بۆیە دەست مرد. تۆ بەراوردی ئەندازی بیناسازی کۆن و نوێ بکە، چەند جیاوازی مەزنی تابەتی دەکەیت. ئەو کاتێک کە بە شەقامێکی قاهری کۆندا گوزەر دەکەیت، هەر تەنها سێری ستاتیکا بکە. هەست دەکەیت گوێت لە هەناسەدان و هەناسە وەرگرتنی تەمەن و ئەندازی ئەو شوێنەوارە ڕنگ ڕێژکراوە دەبێ. بەڵام کاتێک دەچیتە شەقامێکی نوێ، جگە لە ئامێر و خێرایی و ئیستیهلالکردن و وەزیفەکاری شتێکی دیکەی بەدی ناکەیت. سەرڕای ئەوەش لەگەڵ جوانی جیهانی کۆن تەواو جیاوازە. وەزیفەکاری بەشێکە لە کۆن، بەڵێ، بەڵام لەوێ هیچ بۆشایەک لە نێوان ژیان و هونەردا نەبووە. ئەمڕۆ ئەو بۆشایی هەیە. لە کۆندا وەزیفە بەشێک بوو لە حەساسیەتی هونەری. کاتێک من کورسیم بەکاردێنا و لەسەریدا دەنیشتم وەزیفە بوو، بەڵام لە هەمان کاتیشدا نیشانەیەک بوو لە نیشانەکانی جوانی و هونەر.
تۆ کۆمەڵێک دەقی محەممەد ڕەشید ڕەزا و کەواکیبی و محەدین عەبدولوەهاب و ئەوانی دیکات هەڵبژاردووە، وەک چۆن بۆ ئەو دەقانەش پێشەکی نووسیوە، چ ئەوانە لە یەک کۆ دەکاتەوە. هەڵبژاردنەکانی تۆ لەسەر چ بنەڕەتێکەوەیە؟ ئەوە بەشێکی تەواوی کاری ستاتیک و داینەمیک بوو، چونکە ئەو کتێبە یەکەم جار بە 3 بەش دەرچوو، لە 2 بەشدا بە ڕۆشنکاریەوە پەیوەست بوو. ئاماژەم بەوەدا تەواوکەری ئەو کتێبە لەو بەشەدایە کە لەسەر فکر و گەشەکردنی فکر دەینووسم. 3ەم بەشی بە ئەدەبی سەردەمی ڕۆشنکاریەوە تایبەت بوو، بەڵام بەشی 4ەم تایبەت بوو بە فکر کە لە سەردەمی ڕۆشنکاریەوە من لەوێ نمونەی کۆن و نوێم لەو سەردەمە وەرگرت بوو. نوێ بەمانەی ئێستا، هەروە گوتم هەر دەبێ قسەم لەسەر محەدین عەبدولوەهاب بێ، تاکو بزانم چۆن ئیسلامی خوێندۆتەوە. وەگادارن ئەو خوێندنەوەیش لە ناو کۆمەلگای عەرەبیدا خوێندنەوەیکی کاریگەر ئامێزە، بۆیە دەبێ نهێنی ئەو خوێندنەوەیم تێبگەم. سەرڕای ئەوەش من محەممەد عەبدە و ئەوانی دیکەم وەرگرتووە، هەندێکیش ڕخنیان لێگرتم و وتیان چۆن لەسەر محەممەد عەبدولوەهاب دەنووسیت. من سەیرم بەو ڕخنەیە هات، چۆن لەسەری نەنووسم کە خۆی بۆ بۆچوونەکانی لەبارەی ئیسلامەوە مڵکی ژیانی عەرەبی و بە پلەی یەکەم میسریە. جا بۆ ئەوەی لە دژی یەکێک بوەستم دەبێت تێبکەم. من لەو کەسانە نیم کە ئەگەر یەکێک خاوەنی فکری پێشگوێ بخەم بەڵکو قوڵتر دەمەوە تا بۆ تێگەیشتنی ڕێگەیەک دۆزمەوە. بەو خولیایەوە لەسەر محەممەد عەبدولوەهاب نووسی. سەرڕای ئەوەش کۆمەڵک بیریار لە جیهانی عەرەبی و ئیسلامی داهەن کە لەژێر کاریگەری ئەودان. بۆچی تۆ بۆ هۆیە سیاسی و کۆمەڵایەتی و ئاینەکان بگەڕەوە؟ ڕاستە لەسەر ئەوت نووسی و بە تاکید گەشتی تەقوڵاییەوە، بۆیە لەسرم نووسی تاوەکو کەشفی بکەم، ئەو بنەڕەتانە بدۆزمەوە کە پشتی پێدەبەستێت، تاوەکو بزانم چۆن نەخشیان بۆ دادەنێ و چۆن بەرەو ئاسوەیەکی دیکەیان دەبات. بەڵام ئەگەر پشتگوێی بخەم و وەک ئەوەی هونەر نەبووە، ئەوە وەک ئەو وایە کە سەر بخەیتە نێو لمەوە. ئایا شتێک هەیە ئەوانە کۆ بکاتەوە؟ ئارەزوی من لە بەدواداچووندا کۆیان دەکاتەوە. هێڵی ستاتیک و داینەمیک لەبارەی کلتوری عەرەبیەوە من گوتم مەزنترین بەڵگە بۆ ستاتیک بوونی کەسێکی وەک محەممەد عەبدولوەهابە. ئێوە دەڵێن فکر و کۆمەلگە گۆڕانی بەسەردادێ، بەڵام پێم ناڵێن بۆچی دروست دەبێ. ئەگەر لێرەدا گۆڕانکاریەتی شایانی هەبێ، ئەوە تاکیدکردنە لەوەی کە بنیادی قوڵی ڕۆشنبیری عەرەبی ناگۆڕدرێت. پێم بڵێت چۆن لەسەر ئەم و ئەو دەنووسی، کەسێک هەن نازانن چ دەخوێنەوە. هەروەها بڵێ ئایا من لە ڕێگەی داواکردنەوە ئەوم نووسیوە کە ئەو خۆی قەدەخی بچێتە سعودیە و من لە پێناوی دەجەنگم لەبەرەوەیە کە من بە شێوەیەکی جیاواز خوێندومەتەوە. ئایا گەڕانەوەی شەوقی و بارودی بۆ لاساییکردنەوەی نمونەی سەردەمی عەباسی بەو مانایە کە ئێمە لە دوو زەمەندا دەژین؟ کاتێک لەسەر ئەوانم نووسی گەردەلوولێک هەڵی کرد، وەگەوەی من دژی شیعری میسری بم. ئەوە قسەیەکی جوان نیە و قابلی گوتن نییە، چونکە وەرگرتنی شەوقی لە گەڕاندنەوەی زمانی کلاسیکی باشترە، بەڵام هیچ شتێکی نوێ لەبارەیەوە پێشکەش نەکرا. ئایا ئەو بۆچوونان بۆ خۆی بۆچوونێکی بابەتیە یان ڕق لێبوونەوەی لە شیعری میسری؟ بەداخەوە خەڵکانێکن ئاوا بیر دەکەنەوە. بەڕای تۆ بۆچی ئەو هەرایە دروست بوو؟ چونکە خەڵکانێکان خۆیان لەگەڵ وڵات و گەل تەماهی کردووە. ئەگەر قسەت لەسەر ئەوان نەکرد وەگەوە وایە کە گەلت بە تەواوەتی پشتگوێ خست بێ. باشە، دوا هەڵسەنگاندنت بۆ قوتابخانەی ئەپۆلۆ و دیوان چییە؟ من یەکەم کەس بووم کە بڕوانینێکی تازەگەرانەوە لەسەر ئەپۆلۆ و دیوانم نووسیوە. ئێمە دەبینین کە تۆ لەسەر بەرگی چاپەیەک لە دوایەکەکانت دەستەبژێری دەکەیت. دەتوانین لەوە بگەین کە تایبەتە بە لێکۆڵینەوەی ڕخنەیەوە، بەڵام چاپی کۆمەڵە شارەکانت هەڵگری ناونیشان و دواداڕشتنەوەتە، هیچ لەوەیان تێناگەین. ئەوە جۆرێکە لە هەستکردن، نەک گۆڕانکارێکی بنەڕەتی. لێرەدا هەندێک هەڵ هەیە و ڕاستیان دەکەمەوە، یان فکرێ و ڕوونی دەکەمەوە. خوێندنەوە هەیە بە دواداڕشتن ناوی دەبرێ، هیچ زیادکردنی تیابەدی ناکەیت. من هیچ قەسیدەیەک دووبارە نانووسمەوە، بەڵکو ڕەنگە پارچەیەکی لەلابەرم یان بۆی زیاد بکەم. لەسەر چ بنەڕەتێک قەسیدە کۆتایی نایەت. ئەگەر ئەمڕۆ بە نووسینی شتی دیکە سەرقاڵ نەبم، زۆر لە قەسیدەکانی خۆم دادەڕشتەوە. قەسیدەکارێکە بە هیچ جۆرە تەواو بوونی نییە، هەتا خاوەنەکەی دەمرێ هەر بەکراوەی دەمێنێتەوە، ڕەنگە دوای مردنی خاوەنەکەشی هەر بەکراوەی بمێنێتەوە. بابەتی خوێنەر لەم حاڵەتەدا لەکوێدایە؟ من بەڵگەنامە نیم، من وەک خوێنەرێک لە بەرامبەر تۆ تەقینەوەی شعرم، بەڵام کە پێم دەڵێت چۆن قەسیدە دەنووسی و کەی دەنووسی و لەکوێ دەنووسی، ئەوە بەلای من گرنگ نییە. ئەوە لایەنێکی بەڵگەدارانەیە. هەندێک لە مێژونووسانی ئەدەبی بایەخی پێدەدەن. من لەو قەسیدەیەدا بایەخ بە درەوشانەوەی بەردەوام دەدەم. لەبەرەوەی قەسیدەی کامل لە ئارادانیا، ئەی بۆچی ئەو دووتیژیە و توندوتیژی دش بە شعرەکانت هەیە؟
عرب خوێنەر و ڕەخنەکانی ئەوەندەی گرنگی بە دەوروبەر دەدەن ئەوەندە بایەق بە جەوهەری شیعریەتی قەسیدە نادەن. تۆ ڕەخنانە بخوێنەرەوە کە ئێستا دەنووسرێن شتی دەگمەنیان تیابەتی ناکەیت وەک شیکردنەوەی ستاتیکای قەسیدە و شیعریەت. ڕەنگە زۆر کەم بێ بەڵام زۆربیان فکر لەوەدا کوور دەکەنەوە کە بڵێن شاعیر ئاوایە، ئەمە نیشتیمان پەروەرە، ئەمە خاکەکەی خۆش دەوێ، ئەوە خاکەکەی خۆش ناوێ. واتە ئەو ڕەخنانە ڕەخنەی قوتابخانەی و ئاسانکارین، بەڵام لە ڕەخنەی شیعردا چوونە نێو زمانی شیعر و شیکردنەوەی ئاستەکان و پەیوەندی ستاتیکەکان زۆر بەکەم بەدی دەکەیت. سەرڕای ئەو مەسەلەیە پێویستی بە ماندووبوون و ڕۆشنبیری بەرز و تێگەیشتنی شیعری هەیە. هەندێک لە ڕەخنەگران هەن ناتوانن ئەوەی پەخشان ئامێزە و ئەوەی کە کێشدارە لە یەکیان جیا بکەنەوە، چۆن زمانی شیعرشی دەکەنەوە. گوتم بێجگە لەوانش هەن کەمال ئەبودیب ئەو ڕەخنەگرەیە نەکەمیشە، بەڵام هەوڵی داوە بنیادی قەسیدایان فکرەکان شی بکاتەوە. هەروە جابر عوسفۆر عەبدوڕەحمان بەسیسۆ لێکدانەوەی ڕەخنەی جوانیان نووسیوە، بەڵام پشتگوێ خران، هیچ کەس دەربارەیان نانووسێ. ئەوانە ئەو ڕەخنەگرە چاوساخانن کە لەبارەی شیعرەوە دەنووسن، نەک بۆنە شیعرەکان. من خوازیارم لە شیعری عەرەبیدا تاکە لێکۆڵینەوەک لەسەر شیعریەتی خاک هەبێ، جاچە فەڵەستینی بێ یان لە دەرەوەی فەڵەستین بێ، یان لەسەر شیعریەتی پاڵەمانتی یان زەبوونی، بەڵام ڕەخنەگران هەمیان قەسیدەکان کوور دەکەنەوە بێ ئەوەی بە قوڵی شیکردنەوە بۆ شیعریەت ئەنجام بدەن. بەڵام تەمومژ و بغز و سێگۆشە و ئەو بازنانەی کە ئەبودیب لاپەڕەکانی پێپڕ دەکاتەوە، ئایا ئەوە ڕەخنەی نمونەییە؟ ئەوە لە هەموو ڕۆشنبیریەکاندا وجودی هەیە یان ئەوە بەشێک نییە لە قەیرانی ڕۆشنبیری عەرەبی؟ نامەوێ بەرگریان لێ بکەم، بەڵام ئەو نەخشە وێنانە زیاتر شتەکان ڕوو دەکەنەوە. ئەگەر بمانەوێت بارودۆخی تاک لە کۆمەلگەی عەرەبی بۆ تۆ ڕافە بکەم، وێنەی بازنەیەکم کێشا. لە کۆمەلگای عەرەبیدا لە نێو ئەو بازنەیەدا ئەو پەڕی ڕێگەدان بە چوونە دەرەوەی ئەوەیە کە دوور لە سنتەر هەڵواسرابێ، کاوەتە ئەوەی کە دوور دەکەوێتەوە ئەبێتە زەندیق و بە پێچەوانەی تاک لە کۆمەلگای خۆراواییدا کە مناقەشە دەکا و ڕەفز دەکاتەوە، بەڵام لەگەڵەوەشدا کۆمەلگە پێی ڕازی نییە. ئەوە جیاوازەکانن. لەو کاتە ئەدۆنیس کاغەز و قەڵەمی دەستدایە و ئەو فکرەی لە ڕێگەی وێنە کێشانەوە ڕوون کردەوە، بەبێ ئەو وێنەیە فکرەکە ئاشکرا نییە. پەیوەندیەک لە نێوان فۆرمی کۆمەڵەی شیعری ئەلکیتاب و سینەمادا هەیە. تۆ پەیوەندیت بە سینەماوە چییە؟ بەبێ درۆ من لەو بڕوایدەم کە لە نێوان شاعرە تازەگەریەکانی عەرەبدا هەر لە سەرەتاوە من پەیوەندیم لە نێوان هونەری شیعری و هونەرەکانی دیکە دروست کرد، بە تایبەتی هونەری شێوەکاری. بەڕای من پەیوەندی نێوان گۆرانی گوتن و مۆسیقا وێرا جیاوازی لە پلەدا پەیوەندێکی وەرگانیە. لێرەدا گۆرانی گوتن و سرود گوتن هەیە، لە وجودی مرۆیدا پلەی قەوارەیی و بۆچوونی معریفی هەیە، کەواتەوە پەیوەندیە پڕبایەخانەی کە دەبێت لەسەریان بوەستین پێکاتی شیعری و ڕەنگی و ئەندازە و بیناسازیە. بێ درۆ دووبارەی دەکەمەوە کە من یەکەم شاعر بم قەسیدەی شێوە ڕەنگ ڕێژکرا و پێکاتەی بینە ئامێزم نووسی. ئەگەر ئەوە ڕاست بکەوێتەوە بە تایبەتی قەسەد درێژەکانم وەک هذا هو اسمي و مفرد بصيغة جمع و قبر من أجل نيويورك، کەواتە من شعر وەک سینەما دەبینم. بەو مانایە داوای قەسیدەی تۆر ئامێز و ئەو قەسیدەیەم دەکرد کە وەک درەخت ڕێگەکانی بە هەموو لایەکدا درێژ دەبێتەوە. نمونەیەکی تەواو لە کۆمەلگە و مێژوو دەخاتە ڕوو، وەک ئەوەی بینایەک بێ کە دەچێتە ناویەوە لە پەنجەرەکانیەوە سەرنج لە دەرەوەی بکەیت. خۆی ئەو قەسیدەیە تەواو لە شاسەی سینەما دەچێت کە لە یەک کاتدا بۆ چوونێک و نمونەیەکی شێوەکاری و مۆسیقی و دەنگ و ئاواز ئامێزت پێ دەبەخشێ. کام سینەمات دیوە؟ حەز لە سینەمای ئیتاڵی، فیلینی و بازۆلینی دەکەم. هەندێک لە فیلمە یابانیەکانم پێخۆشە، بەڵام سینەمای عەرەبی بە تەواوەتی ناناسم. ئەی جیهانی یوسف شاهێن، ناتوانم ڕایەکی وردت لەسەرەوە پێ بدەم، چونکە نازانم چۆن گەشەی کردووە. هەندێک لە فیلمەکانم دیوە، پێی سەرسام بووم، بەڵام ئەوەی هەروەک سەرسام بوون دەمێنێتەوە چونکە پێویستی بە معریفەی زیاتر و وردبوونەوە هەیە. فۆرمی قەسیدەی درەخت بینا کە قسەت لێ کرد، ئایا ئەوە لەژێر کاریگەری نیشتەجێبوونت لە خۆرئاوا سەری هەڵداوە؟ هەر کاریگەری نییە، چونکە بەنسبەت من ئەو کارێک ئەنجامی دەدەم هیچ کارێکی خۆرئاوایی ناچێ. فرەدەنگی و فرەڕتمی لە ناوی قەسیدەکان بەدی دەکەین. ئایا هیچ لەبارەی گۆرانی مۆسیقا قسەت بۆ کردین؟ من حەز لە مۆسیقای کۆنی عەرەبی دەکەم، بە تایبەتی ئامێری عود و هەندێک جاریش نای، بۆیە مۆسیقای ئێرانی تورکیشم خۆش دەوێت. پەیوەندیت بە شەپۆلی مۆسیقای نوێی جازی ڕۆگ ئەدروک چییە؟ هەڵبەت حەزی لێ ناکەم، چونکە مۆسیقای کلاسیکی خۆرئاواییم خۆش دەوێت. چۆن تۆ هەوڵ دەدەیت چەشنەکانی مۆسیقای کلاسیکی لە شیعرەکاندا پارچە پارچە بکەیت؟ دەشێ ئەوە هەڵە بێ یان جۆرێک بێ لە چێش، بەڵام بۆ من شتێک نییە.
لەگەڵەوەشدا تەواو دەزانم ئەگەر بتهۆڤن یان مایکل جاکسۆن لە قاهرە ئاهەنگ بیجارن ئەوە چەندان ئەوەندەی بتهۆڤن بۆ ئاهەنگی مایکل جاکسۆن دەچم، بەڵام لەگەڵەوەشدا من لەو ئامادە بۆ کەمانم کە گوێ لە بتهۆڤن دەگرن. بەیروت، قاهرە، پاریس چۆن دەبینی؟ بەیروتی کۆن کۆتایی هات. چاوەڕێی لەدایکبوونی بەیروتی نوێ دەکەین، بەڵام جیاوازی بەیروت لەگەڵ پایتەختەکانی دیکەی عەرەبی ئەوەیە کە بەیروت وەک قەسیدەی کراوە بەردەوام دەشێ بینووسی، بەڵام هەست دەکەم شارەکانی وەکو دیمەشق و بەغداد و قاهرە تەواو بوونە وەک ئەوەی داخرابن وایە. ئەوەی کە بەیروت لە پایتەختەکانی دیکە جیا دەکاتەوە، بەیروت بە دەوری خۆیدا خول دەخواتەوە، هەست ناکەی لە بازنەیەکی داخراودا بێ بە پێچەوانەوە لە ئاسۆیەکی بەرفراواندا دەڕوا. بەڵام لەوە دەترسم بڵێم هەموو پایتەختەکانی دیکەی عەرەبی هەست بە تەواوبوون دەکەن و لە ناو چوارچێوەی ئەو هەستەدا دەخولێنەوە. ئایا ئەوە نەنگیە یان جیاوازی؟ هەموو تەواوبوونێک کەم و کورتی تایە. ئەی پاریس شارێکە بەسەر ئەوانی دیکەدا دەکرێتەوە، ڕەنگە لە دنیادا نمونە نەبێ. بەشی سەرەکی چالاکە ڕۆشنبیرەکانی ئەوەیە کە پێشوازی لە دنیا دەکات. پاریس بەشێکی گەورەیە لە دامەزراوە مەزنەکان، لە پێناو مەسەلەیەدا کار دەکات. هەندێک جار بە هاوڕێ پاریسیەکانم دەڵێم بیهێنە بەر چاوی خۆتان ئەگەر ئێوە پاریس لەوانی دیکەی بێگانە خاڵی بکەن چی دیا دەمێنێتەوە. پاریس ئەوەیە کە ئەوان خۆیان بە بەشێکی وەرگانی ڕۆشنبیری پاریس دەژمێرن. من بەوان دەڵێم پاریس مەزنترێ لە دانیشتوانی، پاریس بە باڵی دانیشتوانی نافڕێ. بۆچی سەعدی یوسف نەیتوانی بەرگەی بگرێ؟ من لەبارەی کەسەکانەوە نادوێم. هەتا ئەگەر ناوت لەگەڵ سەعدی یوسف لە گفتوگۆیەکدا بە یەکەوە بڵاو بێتەوە قسەلەوە هاتپێ کە لەگەڵ یەکێک لە چاودێرەکانی وەزارەتی ناخۆی پاریس هەوڵی دڵدانەوەی بدرێت، من ئەو قسانە جێبەجێ ناکەم هەتا ئەگەر بڵاویش کرابێتەوە. تۆ سەعدی یوسفت لە گۆڤاری شیعر پێشکەش کرد، دیوانێکی ئەوت بە ناوی قەساید مەرئیە بڵاو کردەوە، ئێستاش لە تۆ دابراوە، هەروە ناوی دیکەش هەیە کە لە تۆ دوور کەوتونەتەوە. ئەو دابڕانی نێوان شاعری مەزنەکان چ دەگەیەنێت؟ من قسە لە خۆم دەکەم، لە هەموو ژیانمدا کێشەم لەگەڵ کەس نەبووە، مێژوم دیارە، هەتا ئەوانی کە ڕۆژێ لە ڕۆژان هێرشیان کردوتە سەر من وەڵامم نەداونەتەوە، چونکە بڕوام وایە ئەوەی کە لە دواییدا دەمێنێتەوە هەر شیعرە. ئەگەر شاعیرێک بەیاخی خۆی هەبێ و هێرشی کردبێتە سەرم لەو حاڵەتەدا دەڵێم با شیعر سەرپشک بێ، بۆیە ناچمە ناو چەقەچەق و تاوانبارکردنەوە کە زۆر بڵاوە. هەندێک شاعری باشن کە لە ئاستی مامەڵەکردندا ناچنە ناو ئەو جۆرە چەقەچەقەوە. بۆ من گران دەکەوێتەوە کە جیاوازی لە نێوان شعر و ئەخلاقدا بکەم، یان شاعرێکی حەقیقی بە درۆزندا بنێم، یان بە درۆ بوختان بۆ شاعرێکی دیکە هەڵبەستم. ئەخلاقی من ئەو شتانی قبول نییە. دوجار هەموو کەسەیە شعر و ڕۆشنبیری و ئەخلاقی خۆی هەیە. ژمارەیەکی زۆرت لە دەقی شانۆی تەرجەمە کردووە، بۆچی دەقی شانۆی شیعری نانووسیت؟ هەوڵم داوە بەڵام سەرکەوتنم بەدەست نێناوە. دام بەوە دادەنێم چونکە نەمتوانیوە زمانێکی شانۆی تایبەت بە شیعر دابهێنم لەگەڵ زمانی شیعریم بێتەوە. من گومانم هەیە کە زمانی شانۆیی بە مانای قوڵی وشار لە ناو عەرەبدا هەبێ، بۆیە بە شێوەیەکی گشتی پرسیار لە زمانی شانۆیی دەکەم. لەو بڕوایەدام کە زمانی شانۆیی لە بەخشاندا ئەزمەی خۆی لە کێشەی نێوان زمانی بازار و زمانی نووسیندا کەشف بکات. ئەی دەقی شانۆیی سەلاح عەبدوسەبور وەک شانۆکارێک نەمخوێندوتەوە، چونکە لەو بڕوایەدام کە داهێنانی زمانی شانۆیی بە عەرەبی شتێکی ئاسان نییە. من لە گۆشەنیگای شیعرەوە خوێندومەتەوە. ئایا ئەوە دەست بەسەراگرتن نییە؟ ڕەنگە ئەو داهێنانی لە دەقی شانۆییدا کرد بێ. دەقی شانۆی ئەوم خوێندوتەوە، یان ئەوەی کە بە شانۆ ناوبراوە، کۆمەڵێک گفتوگۆی ئاوێتەیە لە زیرەکی، بەڵام شانۆ نییە وەک ئەوەی من تێگەیشت بم. نووسینی دەقی شانۆی بەهرەیە، ناشێت کەسێ بەهرەی نەبێ بینووسێ و من بۆ خۆم خوازیاری ئەوە بم کە ڕۆمان بنووسم، بەڵام بەهرەی ڕۆمانووسیم تیادا نییە. من ئێستا تێکەڵەیەک لە جێرانەوە دەنووسم، بەڵام ئەوەی دەینووسم ڕۆمانە؟ من دەڵێم نەخێر، بۆیە ئەوەی دەنووسم بەهونە هیە ئەنتە نوشید و لتەحیەت الجەسەد ناو دەبم. هەندێک لە ڕۆشنبیران ئیشکالەتی تایبەتیان لەگەڵ عەرەب و هەروەها بزافی تەرجەمەدا هەیە، چۆن لە ڕێگەی ئەو ئیشکالەتانەوە ڕۆشنبیری حەقیقی و ساختە لە یەکتر جا دەکەیتەوە. ڕۆشنبیران لە ئاست و کەسایەتی و ئایدۆلۆژیا و حیزبایەتی و ناپەیوەستکار و ئۆپۆزیسیۆن پێکهاتوون، کار تەنها بە دوای فکرەکاندا دەگەڕێن. بۆیە لە ناو ڕۆشنبیراندا چینێکی هاوگونجاو دروست نابێ، ئەوان کۆمەڵێک ڕەگەزی لێکدەر و لێکدون، بۆیە هەندێک جار ڕۆشنبیرێک لە دژی ڕۆشنبیرێکی دیکە دەوەستێ. زۆربەی جار لە کۆمەلگەی عەرەبیدا ڕۆشنبیر لە بەرامبەر هاوکارە ڕۆشنبیرەکەی خۆیدا لە سیاسەت یان ئەسکەریەک تونترە. بەگشتی ڕۆشنبیر ئەوەیە کە دەسەڵات پیس دەکات و راپۆر دەنووسێ و هێرش دەکاتە سەر هاوکارەکانی خۆی. هیچ کاتێک پۆلیسێک نایە کتێب بخوێنێتەوە و بڕیاری قەدەخەکردنی دەربکات، ئەوەی کە دەیخوێنێتەوە بڕیاری قەدەخەکردنی دەدات ڕۆشنبیرە.
تۆ لە ساڵی 1970 لەسەر شۆڕشی ئێران بنووسی، ئێستا دوای 20 ساڵان ئەو شۆڕشە بەرەو ڕیفۆرم دەچێت. چۆن سێری ئەو شتانە دەکەیت کە ئێستا لەوێ ڕوودەدان؟ هەر لە سەرەتای شۆڕشەوە هەڵوێستی من دوو ئاستی هەبوو. یەکەم هەڵبژاردننی ڕژێمیشا ئەو شۆڕشە بوو کە نەکرێکار و نەعسکەری و نەبازرگان و نەتیۆرلۆژیستەکان هیچ لەوانە پێی هەڵنەستابوون، بەڵکو بە شێوەیەکی ئاشتیانە لەگەڵ پێی هەستابوون. ئەوە لە مێژووی شۆڕشەکاندا ڕووداوێکی دەنگ ئامێزە. ئەگەر ئەو شۆڕشەش لەگەڵ ڕژێمیشا بەراورد بکەین، من بێ دوودڵی لەگەڵ شۆڕشدام و لەو بڕوایەدام کە زۆربەی ڕۆشنبیرە ئازادی خوازەکانی عەرەب و بێگانەش لەوانەش میشێل فۆکۆ بۆ نمونە لەگەڵ شۆڕشدا بوو. بەڵام ئاستی دووەم ئەوەیە کە ئەو شۆڕشە بە ناوی ئاین ڕابۆتەوە. ئایا ڕیفۆرم لە ئایندا دەکرێت چونکە بنەڕەتی سیستمێکی کۆمەڵایەتیە؟ لێرەدا گوتم نەخێر، من دژی ئەو سیستمم کە لەسەر ئاین ڕادەبێتەوە، جا ئامانجەکانی هەرچی بێ. هەروەها لە یەکێک لە وتارەکانم هۆشداری ئەوەمدا کە لای ئێمە ئەوەی کە پێی دەڵێن تیۆرلۆژیستی سەربازی دروست بووە. من ئاواتمەوە بوو کە ئێران دوای پاڵنەری ئاینی ئیتر هێدی بەرەو سیستمێکی لیبراڵی هەنگاو بنێ و ئاین تایدا هەر بەدادپەروەری کۆمەڵایەتی ئازادیەکان و ئافرەتەوە پەیوەست بێ، نەک ئاین ئایدۆلۆژیایەک بێ بەسەر هەموو تاکەکاندا خۆی فەرست بکات. واتە ئێرانیەکی دیکەی قبول بێت، ئەگەرچی لەگەڵ فکری تیۆرلۆجیستەکانیش نێتەوە. واتە با کۆمەلگە بۆ خۆی ئایم کاتە ئیلهام، بەڵام ڕێگا بەوانش بدات کە ئایندار نین بۆ خۆیان ئازاد بن، بە شێوەیەکی دیموکراسیانە پرۆسی سیستمەکە بکەن. بەڵام ئێستا سیستمی ئێرانی لە ڕێگەی هەڵبژاردننی دیموکراسیەوە خۆی سەلماند. ئەوەی دەمێنێ ئەوەیە کە ئەو هەڵبژاردننی دیموکراسیە لە ناخەوە لە ڕێگەی دامەزرا و زانکۆ و قوتابخانە و پەیوەندی لەگەڵ ئەوی دیکەدا بەرجەستە دەبێت. ئێمە وەک عەرەب شەرم لە خۆمان دەکەین، چونکە لێرە سیستمێکی عەرەبی نابینی کە ئەو دیموکراتیەتی بەجێهێنابێ. لە سەرەتا و شۆڕشە هێرشێکی توندوتیژت بەتایبەت لە هەندێ چەپڕەوە قبول نەکرد. بۆ نمونە وتارەکەی سادق جەلال ئەلعەزم، ئایا تەسەورت دوا بوو کە ئەو هەڵوێستێکی دەمارگیرانەیە لە دژی تۆ؟ نامەوێت هێرش بۆ سەر کەس بەرم، بەڵام من لە تەواوی ژیانی خۆمدا هەرگیز بڕوان بەبوونی فکری چەپی عەرەبی نەبووە. ئەوەش بەڵگەهێنانەوەی ناوێت، چونکە بارودۆخ ئەوەی سەلماندووە. جارێک گوتم و دووبارەی دەکەمەوە کە لە ناو ڕۆشنبیری عەرەبیدا هەر لە بیستەکانەوە مارکس دەژی، بەڵام لەگەڵ ئەوانشدا ناتوانین بڵێن لە ناو عەرەبدا بیدیارێکی مارکسی وجودی هەیە، وەک مارکسی ئیتاڵی، واتە لە مارکس گەیشت بێ. مارکسیەت هەبێ بتوانین وەکو مارکسی ماوی و لینینی و گرامشی بۆی بگەڕینەوە. تێزەکانی مەهدی عامل یان حسێن مەروە لەبارەی خولەی مادیەوە لە فەلسەفەی ئیسلامدا جگە لەوانەی زانستێکە وەک ئەوەی کە بە مارکسیەت کاریگەرە، بەڵام جگە لە کۆمەڵە کتێب و تیۆر کە لە دەرەوەی واقعی زیندوو ئەو واقعی کە تیایدا دەژین شتێکی دیکەنین. کتێبەکەی حسێن مەروە هەر تەنها باسکردنی مارکسیەت دەکەوێتەوە، سوودێکی فکری نییە کە بتوانین بڵێن لە کللتوری ئیسلامدا خولەی مادی وجودی هەیە. ئەوەی بەلای منەوە گرنگ ئەوەیە کە بتوانین دراسی میکانیزمەتی فکری ئیسلام بکەین، نەک هەندێک دیاردا لێر و لەوێ قوت بکەینەوە بڵین ئەو دیاردانە دیاردەی مادین، وەک ئەوەی لەو کللتورە گەیشتبین. تۆ دەتوانیت کتێبێک بە ناوی خولەی ڕوحانی لە مارکسیەتدا بنووسی، یان خولەی مادی لە ئینجیل و هەروەها لە قورئان. هەڵبەتە لە دەرەوەی ناکۆچەکانی قورئان و ئینجیلەوە ئەوە بۆ خۆی مەسەلەیەکی سیاسیە. بەو مانایە دێ کە ئێمەی شیوعی دژی کللتور نین، بەڵکو هەوڵ دەدەین لە کللتور بکەین. ئێمە لەگەڵ ئیسلام داین و گفتوگۆی لە تاکدا دەکەین. لەو ئاستە تەکنیکی سیاسیەدا دەشێت کتێبەکەی حسێن مەروە کتێبەکانی دیکەی مارکسیەکان بناسین. ئەوانەی لێکۆڵینەوە لەسەر کللتور کردووە و بەڵام بەڕای من لەسەر ئاستی معریفی هیچ بەهایەکیان نییە. تێبینی دەقی ئەسڵی ئەو گفتوگۆیە ما خەرید، ئۆربانگ و سامیێل شەمعون بە ئەنجامیاندا و لە گۆڤاری بانیباڵ کە لە لەندەن بە زمانی ئینگلیزی دەردەچێت بڵاو کراوەتەوە و گۆڤاری عیون کە خالید المەعالی لە کۆڵۆنی ئەڵمانیا دەری دەکات تەرجەمەی کردووە. ئەوەی بەردەستان لە سەرچاو ئەڵمانیەکەوە وەرگیراوە. گفتوگۆی چوارەم، ئەدۆنیس، ئەفسونکاری و شەکان. زمانی عەرەبی زمانی شیعری ئەوە. ئەدۆنیس سووریە و لە فەڕەنسا دەژی، یەکێک لە شاعیرە هاوچەرخە گەورەکان. کارە شێوەکاریەکانی کە لە پەیمانگای جیهانی عەرەبی لە پاریس نمایان کرا جێگای سەرسامی بوو. چۆن دەستت بەکاری نیگارکێشی زێتی کرد؟ لە ڕێگەی پەیوەندیم بە کۆمەڵێک نیگارکێشەوە لە ماوەی ئەو 50 ساڵەی دواییدا کۆمەڵێک لە نیگارکێشانی عەرەبی مناسی. لە زۆربەی بارەکانیشدا ئەوان بۆ خۆیان دەست پێشکەری ئەو بەیگەیشتیان کرد بەوەی کە کۆمەڵێک کاری وێنەیان بۆ شیعرەکانم بە ئەنجام گەیان. یەکەمیشیان شەفیق عەبود بوو، پاشان محەممەد عومەر خەلیل و مەڕوان زیاد دەلول، سەلیم عەبدوڵڵا و زۆرانی دیکەش. نیگاری عەرەبی بە پێچەوانەی ئەوەی کە بیری لێ دەکەینەوە زۆر دەوڵەمەندە، ڕەنگە زۆر لە شیعری عەرەبی دەوڵەمەندتر بێت.
ئەو شتە بنەڕەتیانە چی بوون کە لە ڕێگەی بەیگەیشتندان لەگەڵ ئەو نیگارکێشانە فێری بوویت. ئەوە بوو کە لە ناخەوە کارەکانیانم ناز کرد، هەروەک کارەکانی خۆم بە شێوەیەکی باشتر ناز کرد. بە دیاریکراوی لەگەڵ ئەواندا تێگەیشتم کە چۆن شێوەی شیعری لەگەڵ هەموو ئەو شتانی کە لی پێکاتوە واتە لە پەیوەندی لەگەڵ بۆشایی و لەگەڵ ئەو لاپەڕەی کە دەقەکەی تیا دەردەکەوێت دروست بکەم. ئەو بەرهەمە کۆلاجیانەی کە نزیکەی 10 ساڵە خەریکی بەرەمێنانیانی وای لێ کردی لە شوێنگەی بینەر و هاوبەشیکردنی خۆشەویستانەی تۆ بۆ تابلۆ بەرەو پرۆسێسکەری تابلۆت بەرێت. من بۆ سفکردنی کارەکانم وشەی کۆلاژ بەکار نایەنم، بەڵکو پێم باشترە هانا بۆ وشەیەکی عەرەبی ببەم کە ئەویش ڕەقیمەیە، نووسرا و پەراو کە دەلالەت لە لاپەڕەیەک دەکات، لاپەڕەیەک کە لە یەک کاتدا نووسین و ڕەنگ و وێنەی تابدۆزیتەوە. وشەی کۆلاژگەرا سەرنجێکی بەهێزی پیشەگەریانی لە خۆدا هەڵگرتووە، لە کاتێکدا وشەی ڕەقیمە بە شێوەیەکی مەزنتر جەخت لە تایبەتمەندێتی ئەو داهێنانە دەکات. ئایا ئەو وشەیە لە ڕۆشنبیری عەرەبیدا دەلالەت لە جۆرێکی ئەدەبی یان نیگارکێشانی مەنقول دەکات؟ نەخێر، بەڵکو لە یەک کاتدا دەلالەت لە ڕەنگ شێوە نووسین دەکات، وەک ئەوەی لەنێو خۆی هەڵگری ئیحایەک بێت، ئیحایەک کە خاڵی بێگەیشتنی ئەو سێ وشەیە بێت. تۆ شاعری زەوی و ڕۆحی نادیاریت، لەکوێوە هەستت بەوە کرد کە پێویستت بە کەشفکردنی بینراویش هەیە. لە تەواوی کارە شیعریەکانمدا پێم وایە کە هونەر و شیعر تعبیر لە وجود یا مرۆڤ ناکەن، بەڵکو تەواوکەری وجود و مرۆڤن. هەروەها تعبیرکردن لە شتێک ئەوە نییە کە شتێکی لەبارەوە بڵیت، بەڵکو ئەوەیە کە خۆشبەختانە شتێک بڵێ بە دەرەوەی داگوزەر بکات. کاتێک قسە دەکەم بەو مانایە کە تعبیر لە خۆم دەکەم، بەڵکو بەو مانایە کە خۆم دەخەم. شیعر و هونەر درێژبوونەوەی بوونن. من نامەوێت لە ڕێگەی بە دوواداچوونیان دووبارە حەقیقەت بەرهەم بێنمەوە، وەک چۆن نامەوێت لێیان دەرباز بم، بەڵکو دەمەوێت لە بە دوواداچوونیاندا حەقیقەتێکی دیکە بەرجەستە بکەم، درێژە بە بڵاوکردنەوەی حەقیقەتێک بدەم لە دەرەوە و لە بەرامبەر حەقیقەتی بەرەمهاتوو. ئەوە بە ژانوژواری ئەو گوتنە پێشینەوە بەندا من لە ڕابردوو هاتووم بە جۆرێک لە جۆرەکان، چونکە نووسینی شیعر یان نیگاری ڕەقیمی کرانەوەیکی نوێیە بەرەو پەیوەندێکی نوێی نێوان وشەکان و شتەکانمان، وەگەوەی وا لە وجود بکات لەگەڵ تا بجوڵێت. ڕەنگە مەسەلەی بینرا و نەبینرا و لێرەدا خۆی حەشاردا بێت، بە نیسبەت منیش ئەو دوو مەسەلەیە پەیوەندی بەناخەوە هەیە، چونکە ئەگەر ئێمە بەسەر ڕەهەندە شاراوەکان و کراوە نەبین ناتوانین لە سەرەتاکانیان بگەین، کەواتە بۆ بینی بینراو دەبێت بە جۆرێک لە جۆرەکان نەبینراو ببینین. ئەوەش مەرجەکە لە پێناوکردنەوەی ئاسۆیەکی نوێی ناوە بۆ وجود کە دەکرێت لە ڕێگەی دەرچوون لە خۆمان و لە هەمان کاتدا درێژبوونەوە لەگەڵ خۆماندا پێی بکەین. ڕەنگە ئەوە ئەو دنیابینیە بێت کە من لە ڕەقیمە بە دوای دادەگەڕێم. نووسین لە ڕەقیمەدا شوێنێکی بنەڕەتی داگیر دەکات، دەشێ ئەوە ئاسۆ سەرەتایەکان بێت. ئایا وشتە لە ڕەقیمەدا شیعر پێک دێنێ؟ هەندێک جار قەسیدەی شاعرانی دیکە هەن، هەندێک جاری دی هەر تەنها کۆمەڵێک پارچە و وشەی ڕستن، بەڵام ئەوەی بەلای من گرنگ دەکەوێتەوە خەتەکەیە. خەت لە ڕۆشنبیری عەرەبیدا هەر تەنها نووسین نییە، بەڵکو داهێنانێکی خێرایە. هەر لە منداڵیمەوە فێریان کردم کە جوانی خەت دەلالەت لە جوانی نووسین دەکات، بەو مانایش خەت زیاد لە پێویست جوامێرانە دەکەوێتەوە. هەروە خەت تەجریدە، تعبیر لەو شتانە ناکات کە وشتە تعبیریان لێ دەکات، بەڵکو تعبیر لە هێزی خۆی دەکات، لەو نەبینراوەی کە لە خۆیدا هەڵی گرتووە، تعبیر لە ڕۆحی خۆی دەکات. من وەک شاعر لە خەتدا درێژبوونەوەیەکی سروشتی کارەکانی خۆم دیتەوە، دەتوانم وەک چۆن بە شعر بە خەتیش تعبیر لە توانە گۆزراوەکانی ناوم بکەم. بەڵام خەتی تۆ لە ڕەقیمەت جوان نییە، لە نیگارکێشانیشدا ئازادی تیابەدی ناکرێت، بەڵکو بە پێچەوانەوە هەژارێکی بەرجەستەی پێوەیە. تۆ بە دوای چیدا دەگەڕێیت؟ بە دوای سادەیدا وشەکان دەنووسم، یان زۆر جار وشەکان لێک دەدەمەوە، بۆ ئەوی ئەو وشانە کە دەیاندەمە دەست شێوەیەکی زیاد لە پێویست سەرەتایانە پێک بێنن تاوەکو نەخوێندرێنەوە. ئایا ئەو شتانەی کە هەڵیان دەبژێریت لە ڕەقیمەکاندا لەبەر ئەوەیە کە هیچ بەهاو دەلالەتێکیان نییە؟ سەرەتا لەکوێ دەیان بینیەوە؟ دەڕۆم و کۆیان دەکەمەوە، هەندێک جار کیسەیەک دێنم پاشماوی پارچەکانزە و قوماش و پەت و داریان تیا کۆ دەکەمەوە. خەڵک بەسەر سوڕمانێکی زۆرەوە سەیرم دەکەن، وەگەوەی شێتێک ببینن، بەڵام من بەبێ ئەوەی حسابیان بۆ بکەم بە دوای بەرهەمەکانم دەکەوم. ئەوەش زیاتر دووچاری سەرسوڕمانیان دەکات، بەڵام هەموو شتێک بە چاکی بەڕێوە دەچێت، بەرەمهێنانێکی بەچێژی لێ دەکەوێتەوە. نووسینێکی تێکشکاوە، کۆمەڵک مادەی بێکەڵک یان بێدەلالەت. ئایا ئەو کارەی تۆ خۆت لە چوارچەوەی تعبیرکردن لە جوانێکی تێکشکاودا دەبینێتەوە؟ بە جۆرێک لە جۆرەکان، چونکە ڕەقیمە لە ڕاستیدا پێکاتوە لەو شتانەی کە هیچ دەلالەت و بەهایەکیان نییە، بەڵام بەهۆی ئەوانەوە دەتوانم شتێک دروست بکەم کە پڕە لەمانە. هەمیشە لە پێناو نووسینی قەسیدەی نوێ دەبێت وشەکان لە ناوەڕۆکە کۆنەکانیان بەتاڵ بکەیتەوە، بۆی پەیوەندێکی تازە لە نێوان وشتە شتەکاندا بمەزرێنیت بۆی مانایەکی نوێ بخەیتەوە. بەڵام لەگەڵ ڕەقیمەکان تقریبان ئەو شتانە پێچەوانە دەکەونەوە، چونکە ئەو ڕەگەزانەی کە بەکاریان دەهێنی بۆ خۆی لە بنەڕەتدا لە هەموو مانایەک داڕوتاوە. من کار لەسەر تێکشکاوەکان دەکەم، بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ نەبوونیدا کار دەکەم،
لێرەدا شتێک بە یارمەتی شتێک کە داڕووخاوە دەست پێ دەکات. هەتا وشە و پیتەکانش لە ڕقیمەدا تقریبان بۆ بەها شاراوە و شەیانەکانیش دەگەڕێنەوە. ئەوەی هەندێک جار پەیوەندی بە دەستلێدان و ڕنگ و وێنەوە هەیە. نووسین لە ڕقیمەدا مێژوو ناگوازێتەوە، لە ڕەگ و ڕیشەی مێژوو بەتاڵە لە هەموو ئەو ڕابردووی کە چەپێنراوی تیا دەشێوێنرێ، هەموو ئەوەی کە لە ڕۆشنبیر عەرەبیدا ناگوترێت. چۆن کار دەکەیت؟ بەبێ میتۆد یاری دەکەم، بەبێەوەی ئاراستەم دیار بێت، دەست لە پێکاتێ شێوەیەکان دەدەم، هەتا دەگەم ئەوەی کە جۆرێک چارەسەر یان هاوسەنگێکیان بۆ دەدۆزمەوە، لەوێدا دەوەستم. هەروەها ئەو یاریە بنەڕەتێ لە شیعریشدا وجودی هەیە، چونکە ئێمە ئەگەر کەمێک یاری نەکەین هەرگیز ناتوانین بەڕاستی دەست بە نووسینی قەسیدەیەکی نوێ بکەین. بەڵام یاریکردن بە وشە لە دووتوێی پێچەکانیەوە ترسی خۆی هەیە، ترسی ئەوەی نەبادە دەستکردانە بکەوێتەوە کە ڕەنگە لەو حاڵاتەدا وشەکان زیندوێتی خۆیان لە دەست بدەن و هەر تەنها وەک بەرد بمێنەوە. بۆیە ئەگەرچی دەتوانن شێوەی نوێ دابهێنین، بەڵام ئەو مامەڵەکردنە لەگەڵ وشە زۆر سەخت و دەگمەن دەکەوێتەوە. ئایا کاتێک لە ڕقیمە بە دوای شێوەیەکدا دەگەڕێیت هیچ پێشبینی دەکەیت؟ نەخێر، من لە بیرکردنەوەیکی پێشینیەوە دەست پێ ناکەم، چونکە لەو بڕوایەدام کاتێک لە بیرکردنەوەیکی زۆر ئاشکراوە دەست پێ بکەم ئیتر بە هیچ شت ناکەم. ئایا لە دنیایەکدا کەمەل بۆ حساب و پێوانە سنوور دادەنرێت شتێک بۆ ئازادی دەمێنێتەوە؟ بەنسبەت من دەشێت توانە لەوەدا بێت کە دیاری ناکرێت. ئەوەی لە حساب و کتابدا لە دەست دەچێ ئەوە بۆ خۆی بەنسبەت من بنەڕەتیە، ئەوەیە کە حەز دەکەم کاری لەسەر بکەم. من تەواو دژی ئەو ئەدەبم کە لە بەرامبەر میدیا و پێداویستەکانی میدیا تا بلەی هاوگونجان خۆی خوار دەکاتەوە. دەبێتە بابەتێکی بچووک و سەرەوژێر کە دەشێ وەک ئامڕازێکی سادە بەکار بهێنرێت. بەڕاستی ترسناکە کە لە شیعر و کاری هونەری ئەو جۆرەشتە دروست بکرێت. خۆنەدانە دەستی سنوورەکان سەرمایی ئێمەیە. لە ڕقیمەکاندا بە دوای چ شتێک دەگەڕێت کە لە شیعر نایدۆزیتەوە؟ ڕەنگە بە دوای شێوەیەک لە ئازادی تەواو بکەڕم کە پێم وایە ناتوانم لە ڕێگەی شیعر ئەویش بەهۆی سانسۆرەوە بەدەستی بهێنم. من لێرەدا لە سانسۆری سیاسی یان ئایدۆلۆژی نادوێم، بەڵکو لە سانسۆرێک دەدوێم کە لە بنەڕەتدا لە نێو ڕۆشنبیری عەرەبیدا زیندووە. بڕوانە لە ڕۆشنبیری ئێمەدا ئەمڕۆ شیعر چۆن سروش لە ئاین و نیشتیمان و سیاسەت وەردەگرێت، بۆیە دەبینی ئەو شیعرە وەک شیعر بێبەهایە، بەڵام شیعر وەک سەرکێشی ڕۆحی تەواو، وەک سەرکێشی فکری ئازاد بەهۆی شوێنگە و دەسەڵاتێک کە قورئان لە دنیای عەرەبیدا خۆی بە خاوەنداری دەزانێت هەمیشە ونە. ڕقیمەکان فەزایەکیان بۆ کردمەوە کە سەر بۆ هیچ سانسۆرێک شۆڕ ناکات، فەزایەک کە هەموو سانسۆرەکان ڕەت دەکاتەوە، چونکە ئەو فەزایە لە هیچ یەکێک لەوان وەرنەگیراوە. ئەو چاوپێکەوتنە لەلایەن ڕۆنیۆ ئیگۆ ساز کراو لە گۆڤاری بۆزارۆی فەڕەنسی ژمارە 201 شوباتی 2001 بڵاو کراوەتەوە. محەممەد وائیل ئەسعەد وەرجێڕاوەتە سەر زمانی عەرەبی. من لە پێگەی مەعابر لە ئینتەرنێتەوە وەرم گرتووە. گفتوگۆی پێنجام بەشی یەکەم. ئەدۆنیس، ئێمە هەمیشە دەستەوەک دنیایەکی کەپتکرا و پەراویستکرا و سیر دەکەین. چۆن دەتوانین قسە لە تازەکەریەکی هونەری یان شیعری بکەین؟ گفتوگۆیەکی تەلەڤیزیۆنیە. ئەدۆنیس دکتۆر عەلی ئەحمەد سەعید یەکێکە لە شاعرە دیارەکانی عەرەب لە سەدەی 20دا شاعرەکانی لە نیشتیمانی عەرەبیەوە بەرەو ئەوروپا و وڵاتە یەکگرتووەکان هەنگامیان ناوە و بۆ یەکێک لەو شاعر عەرەبانەی کە ناوبانگی زۆری لە دنیادا پەیدا کردووە. لە ساڵانی 50کانی سەدەی 20دا قۆناغی تازەگەری نوێی هێنایە ناوە و لەسەر دەستی ئەو قەسیدەی عەرەبی برەویستند. ئەدۆنیس لە ساڵی 1946 دەچێتە خزمەتی سەربازیەوە. چەندان جاری دیکەش قسەی لەو مەسەلەیە کردووە. پاشان بەهۆی ئینتیمای سیاسیەوە ساڵێک بەبێ محکەمە زیندانی دەکرێت. اینجا بەرەو لوبنان کۆچ دەکات و لە دوای خۆی دانیشتیمانێک جێدێڵەیە کە بە حەقیقەت بۆ ئەو وەک گۆڕستانێک دەهاتە بەرچاو. پاشان لەوێ لە لوبنان لە دانیشگای قەدیز یوسف لێکۆڵینەوە لەبارەی فەلسەفەی ئەڵمانی دەخوێنێ و دکتۆرای دەوڵەتی لە ساڵی 1973 بەدەست دەهێنێ کە پاشان کتێبی بەناوبانگی ستاتیک و داینامیکی لێ دەکەوێتەوە. وەک چۆن ناوی ئەدۆنیس بە قەسیدەی پەخشان و قەسیدەی خەوبینینیەوە دەلکێ، بە هەمان شێوەش منداڵی بە قەسیدەکەیەوە بەند بوو. ئەگەر ئەو قەسیدەیە نەبوایە ئەو شاعیرە گەردوونی لێ نەدەکەوتەوە. ڕەنگە هەر جوتیارێکی ساکار بووایە و لە گوندەکەی خۆی قەسابین زەوی بکێڵایە. بەڵام دوای سەربەخۆیی سووریا لە ساڵی 1944 شوکری قوتلی سەرۆکی سووریا جەولەیەک بۆ سەردانی ناوچەکانی دەوروبەری قەسابین دەکات. کاتێک عەلی ئەحمەد سەعید بەم جەولەیە دەزانێت بڕیار دەدا قەسیدەیەک بنووسێ بۆی لە بەرامبەر سەرۆکی سووریا بیخوێنێتەوە. بۆیە لە ڕۆژی دیاریکراوی هاتنی قوتلی بۆ شاری جەبلای دەوروبەری گوندی قەسابین، ئەدۆنیس گوندەکەی خۆیان جێدەهێڵێ و بە پێ ڕێگا دەبڕێ. دوای ماندووبوون و ئازارێکی زۆر بە جەبلا دەگات، بەڵام بە پێڵاوێکی قوڕاوی و قومبازە تەڕەکەیەوە. سەرڕای ئەوەی کە یەکێک لە پێشەوانی ناوچەکە بەهۆی دوژمنایەتی لەگەڵ باوکیدا هەوڵی زۆریدا بۆی لەو بۆنەیە دەری بکات، بەڵام سەرکەوتن بەدەست دەهێنێ و قەزیدەکەی دەکاتە دەستی سەرۆک.
ئەویش زۆر پێی سەرسام دەبێ و پاشان بانگی دەکات و لە هەواڵ و داواکاری و ئاواتەکانی دەپرسێ. ئەویش پێی دەڵێت دەمەوێت فێر بم. سەرۆک پەیامی جێبەجێکردنی ئاوات و داواکانی پێدەدات وەک چۆن خۆی لە خەیاڵیدا دروستی کرد بوو. قەسیدەیەک هەموو ڕێچکەکانی ژیانی دەگۆڕێ وا لێ دەکات زەمان لای ئەو زەمانی داهاتوو بێت. بۆیە لێرەوە بێ سەرەتا پرسیارەکانمان دەخینە ڕوو. زەمان بەلای تۆ داهاتووە چونکە مرۆڤ پرۆژەیە، بوونەوەرێکە لە گەیشتنی بەردەوامیدا، هەمیشە دەگۆڕێ. مرۆڤ هەر تەنیا مەوجودێک نییە لە ڕابردوو، بەڵکو لەگەڵەوەش مەوجودێکە لە داهاتوو. پرۆژەیەکە خودی خۆی و ئاواتەکانی بنیاد دەنێ. واتە ئەوەیە کە دەگات بۆ مانای ئەوەیە کە دەگات بۆ مانایش زەمان زەمانی قوڵاییە، زەمانی وجودی بەشەری زەمانی خوڵقکردن و زەمانی گۆڕان و زەمانی داهاتووە. ئەی ڕابردوو مانای ڕابردوو بەشێکی ئۆرگانیە لە داهاتوو. ناتوانین داوای چاکبوونی داهاتوو بکەین تەنها لە ڕێگای پەرشەنگەکانی ڕابردووە نەبێت. بەڵام ڕابردوو بە تایبەتی لە کۆمەلگای عەرەبیدا زۆر جیاوازە، چونکە هەتا ململانەکانی ئێستاشمان بە مانایەک لە ماناکان هەوڵدانەکە بۆ بە مڵککردنی ڕابردوو. یاخود ڕابردوو ببێتە خاوەنی ئێمە، واتە بەردەوام دەکەوینە ژێر بەهاو مانەکانی ڕابردوو، یان ئەوەی کە بە کەلەپور ناوی دەبین. ڕابردوو هەمیشە پێویستە لەبەر ڕۆشنایی داهاتوو بخوێنرێتەوە. بەر لە کۆمەلگای عەرەبیدا هەمیشە داهاتوو لە چاوی ڕابردوودا دەخوێنرێتەوە. هەر مرۆڤێک خاوەن پرۆژەیەکی حەقیقی بێ بە پێچەوانەوە کار دەکات. ڕابردوو لەبەر ڕۆشنایی ئێستا و داهاتوو دەخوێنرێتەوە. باست لە شوناس و کەلەپور کردو، گوتت کۆمەڵێک شت لە شوناس و کەلەپوردا هەیە لای عەرەب ڕۆشنایی نەخراوەتە سەر، لایەکی تاریکی زۆری تایە. من لەو بڕوایەدام ئەو ناکۆچانەی لەسەر ڕابردوو لە کۆمەلگای عەرەبیدا هەیە، ڕابردوو داهاتوومان لەبیر دەباتەوە. زیاتریش ئێمە مێژووی سیاسی و ئاینیمان لە مێژووی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی زیاترا، واتە مێژووی یەکەم مێژوویەکی دیاریکرا و ڕاستەخۆی و تەدوینکردنی ئاسانە. بەڵام مێژووی کۆمەڵایەتی و ڕۆشنبیریمان لە کۆمەڵێک ڕەگەز پێکاتووە کە زۆر جار دەگاتە پلەیەک لە نێودژی. بۆیە مێژوویەکی ئاڵۆزە، نامەوێت دراسی بکەین. نامانەوێت یان ناتوانین. نامانەوێت. من لە کتێبی ستاتیک و داینامیک هەوڵمدا ئاماژە بۆ مێژووەکە پتکراوە پەراوزکراوە بدەم، چونکە وەک گوتم مێژووی ناوبرا و مێژووی فرەیی و جیاوازیە، نیشتیمانی جیاوازی و پێکەوە ژیانە، هاوژیانی فکرەکان و گروهەکانە. ئەوەش کۆمەلگەیەکی مەدەنی دەوێت کە هاوڵاتیان تیایدا لە ماف یەکسان بن، وەک چۆن لە ئەرکەکانیدا یەکسان بن. ئەوەش بۆ خۆی چەمکەکانی تاک و تاکێتی دەخاتە لەرزەوە. بۆیە دەتوانین بڵین ئەوە هۆیەکە لە هۆیەکانی پەراوزکردن و کەپتکردنی ئەو مێژووە، لەگەڵەوەی کتێبی مێژوویمان هەیە بەڵام کەس ئەو مێژووی نەنووسیوەتەوە. بەر لەوەی قسە لەو شاعیرانە بکەین کە کەوتوویتە ژێر کاریگەریانەوە، لێرەوە کەسایەتی ئەنتۆن سەعادە هەیە کە تۆ وەک ساحیرێک باسی دەکەیت. ئایا تا چەند کاری لە تۆ کردووە؟ ئەنتۆن سەعادە بەلای کەمەی دوو فکری سەرەکی هێنایانەوە، جگە لە فکرەی کۆمەلگەی مەدەنی و لێکجیاکردنەوەی ئاین و دەوڵەت کە خودی ئەو فکرەیە گرنگە، چونکە کۆمەلگەی عەرەبی هەرێمەکە پڕە لە کەمایەتەکان و گەل و ڕەگەزی جیاواز. ئێمە وەک گەل دەکەوینە نێو ئەتنۆلۆژیای مێژوویەوە، هەمومان عەرەب، ئاشووری، کلدان، مەسیحی، هەتا دوایی یەک تێکەڵن، یەک گەلین، هاوڵاتی یەک دەوڵەتی. کەواتە هەر بۆ بۆنەوە ئێمە هەر تەنها ڕابردوومان پێویستی بە دووبارە خوێندنەوە نییە، بەڵکو ئێستاشمان پێویستی بە دووبارە خوێندنەوە هەیە. دوم لێرەدا کۆمەڵێک پرۆپاگەندە و بیرکردنەوە تاوانبارکردن هەیە کە لە ململانی ئایدۆلۆژیەوە هەڵقوڵاوە، هەر وەک سەدەکانی ڕابردوو. ئەو فکرەی یەکەم و سەرەکی بوو. فکرەی دووەمیش ئەدەبی هونەریە. ئەدەبی گەورە ئەدەبێکە کە لە پێش کۆمەڵدایە، نەک لە دواوە. ئەدەبی گەورە ڕووناکی بەخشە، کەشف دەکرێ و بە دوای نادیاردا دەگەڕێت، واقع بەرهەمی نەهێناوە. ئەو فکری سەرەکی هونەری بوو کە من لە ژیانی ڕۆشنبیری خۆم سوودم لێ وەرگرتووە، بۆیە هەست دەکەم کاریگەریەکی گەورەی لە بیرکردنەوەی مندا هەیە. لە سەرەتادا بەدەوی ئەلجەبەل و سەعید عەقل کاریگەریان بەسەر تۆ هەبوو. سەرەتام بە زمانی شیعری سەعید عەقل و بە کۆرستەی کە تەواوی شیعری عەرەبی لە خۆ گرت بوو لای بەدەوی ئەلجەبەل سەرسام بووم، کە شیعرێکی بەدەوی ئەلجەبەل دەخوێنیتەوە وەگەوە کە شیعر عەرەبی لە سەرەتادا تا ئێستا بخوێنیتەوە، لە نێو زمانێکی کەسی و حساسیەتێکی تایبەتیدا تواوەتەوە. پاشان ڕاستەوخۆ بڕیاریدا ببیتە شاعرێکی هاوچەرخ و جیاواز لەو شاعرانە. وەک بڕیار نادرێت، بەڵکو من هەر لە سەرەتاوە جیاواز بووم لە خەڵک و خۆش و گوندەکەم و ئەو گەنجانی کە پێکەوتە ژیان. هەروەها ئەوە لە قوتابخانەش لەگەڵمدا بوو، هەر لە سەرەتاوە خۆم لە دەرەوەی کۆمەڵ دەبینیەوە، هەرچەندە لەگەڵیاندا دەڕۆشتم بەڵام تێکەڵیان نەدەبوو. لێرە تێڕوانینێکی ستونیت بەرامبەر بە کۆمەڵ هەبووە ئەگەر بشێ ئاسۆی نەبوو. گۆڕینی ناو لە عەلی ئەحمەد سەعید بوو ئەدۆنیس ئایا یارمەتی دایت بۆ بەناوبانگ بوونت؟ ئەوە چیرۆکی خۆی هەیە،
بۆ نمونە من هەرچەندە بەناوی خۆم عەلی ئەحمەد سەعید دەقەکانم بۆ گۆڤار و ڕۆژنامەکان دەنارد، هیچ یەکێک شتێکی بۆ بڵاو نەدەکردمەوە. ئەو کات زۆر دڵگران بووم و خەمم دەخوارد. شەوێک دوای خوێندنەوەی وانەکانی قوتابخانەم گۆڤارێکم بینی کە چیرۆکی ئەدۆنیسی تیا بوو. شەو خوێندمەوە و پاشان قەسیدەیەکم نووسی و بەناوی ئەدۆنیس واژوم کرد. قەسیدەکەم لەبارەی 1940 فەڵەستین بوو. ڕۆژنامەیەک لە لاپەڕ یەکەمدا بڵاوی کردەوە و لە ژێر و نووسی بووی داوا لە ئەدۆنیس دەکەین سەر لە نووسینگەی ڕۆژنامەکەمام بدات. چووم، بەڵام هەتا ئەو کاتیش مناڵێکی جوتیا بووم. هەر یەکێک منی دیبایە نەیدەگوت ئەو شیعرە ئەو نووسیوەتی. چوومە نووسینگەکە و گوتم من ئەدۆنیسم. کەس یەکەم کە پێشوازی لەکردم بڕوای نەکرد. پاشان چوو بۆ لای سەرنووسەر و بەم جۆرە ئەو کات ناوی ئەدۆنیس بەسرم دازاڵ بوو. مانا قەسیدە دیاری ناکات، مانا دەبێت کەشف بکرێت. گۆڤاری شیعری یەکێک لە ئامانجەکانی گۆڕینی مانا بوو. ئەوە بەو شێوە هونەریە ڕوتەکەی. لە ڕۆشنبیری بابی شیعری عەرەبیدا مانا لە پێشدا هەیە. شاعیر بیری لە مانادا کردەوە، یان لە ڕێگای خوێندنەوە وەری دەگرت، یان لە دابوو نەریتەکانی پێشوو، یان لە مشکی خۆی دروستی دەکرد. اینجا قەسیدەکەی بەپێی ئەو مانایە دەنووسی. واتە لە شیعری عەرەبیدا مانایەکەم بوو. گۆڤاری شیعر بۆ ئەو مەسەلەیە شوێنی گەڵاڵەکردن بوو. بەم جۆرە مانای دەکردە ئەوەی کە دێ، واتە مانا دەبێت کەشف بکرێ، چونکە مانا قەسیدە دیاری ناکات. ئەگەر مانا قەسیدە دیاری بکات واتە عەقڵیانە نووسراوە. واتە زیاتر خودی بێ دەبێ خودی بێ، واتە مانا لە پێشدا نییە، بەڵکو پاشان دێ کەشف دەکرێ. لەو ئاستەدا دەق دەبێتە قابلی خوێندنەوەی جۆرا و جۆر. بۆ نمونە الرائي قبل الشجاعة شجاعا. یەکەم شوێنی دووەم دەگرێتەوە. مانا لەو بەبێتە شیعری شاعری گەورە متەنەبی مانای پێشووە. متەنەبی بە شێوەیەکی شیعری دایڕشتووە. لەبارەی مانای دواتر ئەوەی کە دێ، بۆ نمونە ئەگەر هەر متەنەبی وەربگرین دەڵێت وشكتي فقد السقام لأنه قد كان لما كان لي أعضاء شيم الليالي أن تشك ناقتي صدري بها أفضي أم البداء. ئەوە پێویستی بە لێوەردبوونەوە و دەرهێنانی مانا هەیە. مانا لێرەدا پێش شیعر ناکەوێت. وەک ئەبوو تەمام دەڵێت مطر يذوب الصحو منه وبعده صحو يكاد من ناظرة من مطر. ئەوە پێویستی بە دەرهێنان هەیە، پێویستی بە خوێندنەوەی ورد هەیە بۆ ئەوی مانای لێ دەربهێنی. ئەگەر تۆ ئەو بەیتە بخوێنیتەوە دەتوانی مانای جیاوازی لێ دەربهێنی. تۆ متەنەبی و ئەبوو تەمامت بیرخستینەوە. ئەوان ئیبداعیان لە نووسینی قەسیدەدا کردووە، داهێنان لە بەردەوامدایە کە لە پوری ئەو شاعرە گەورانەیە. دەبێت شاعیر لە ڕەگەزی زمانەوە درێژە بە جوانەکان بدات. بۆی تازەگەر بین دەبێت بە شێوەی کورد و بەرفراوان معریفەمان لەبارەی ڕابردوو ئیبداعەوە هەبێ. من ئەمڕۆ وەک شاعیرێک ئەگەر متەنەبیم خۆش بوێ نابێ وەک ئەو بنووسم، بەڵکو بە شێوەیەکی جیاواز دەنووسم تاوەکو زمانی شیعری عەرەبی دەوڵەمەند بکەم، بێ ئەوەی خۆمان لە ڕابردوو دابڕین بە پێچەوانەوە. ئێمە بە ڕابردووە دەلکەین. هەوڵی گۆڕینی مانا لە گۆڤاری شیعر جۆرێکە لە نزیک بوونەوە، یان هەوڵەکە بۆ گۆڕینی مانەکانی دیکە لە کەلەپوری عەرەبیدا. هەنگاوی یەکەممان ئەوە بوو کە خوێندنەوەیکی نوێ بۆ شیعری عەرەبی دابمەزرێنین، چونکە شیعری عەرەبی هەتا ئەمڕۆژ بە پێی ڕۆشنبیری باو خوێندراوەتەوە. وایان لە شیعری عەرەبی کردووە وەسیفەدار بێ، جا غەزەل بێ یان ستایش یان هەجوو، هەر تەنها وەسیلەیە بۆ ئەو بابەتانە. شعر خۆی وزەیەکی داهێنراوە، کەشفکردنی دنیا و بنیادنانی دنیا بەڕێگەی تایبەت. ناشێکار فرمایەک بخێنە ئەستۆی شعر، بۆیە ئێمە بەرەنگاری ئەو مەسەلەیە بووینەوە و هەموو ئایدۆلۆژیەکانیش بەرەنگاری ئێمە بوونەوە، چونکە ئایدۆلۆژیا هونەر تەنها وەزیفە تەماشا دەکات، بەڵام شعر تەنها هۆیە. ئێمە بەهای سەرەکیمان بۆ شعر بەخشی بۆ ئەوەی کەشفی حەقیقەت بکات. من تەسەور ناکەم ئەوانەی کە قورئانیان لە مزگەوت و شوێنانی دیکە ختم کردووە زمانی عەرەبی بەباشی بزانن. ئایا قەسیدەی شەفەوی و قەسیدەی خەونبینی بە یەکێک لەو هورانە دەژمێدرێت کە تۆی لە گۆڤاری شیعر دابڕی؟ بڕوان ناکەم ئەوە یەکێک بێ لە هۆیەکان. من هەستم کرد کە گۆڤاری شیعر بەخشش و حەقیقەتەکانی تەواو بووە، بۆیە دەبایە ڕەهەندێکی دیکە، ڕەهەندێکی نوێ بە بزوتنەوەی گۆڤاری شیعر ببەخشم. ئەویش بە نیسبەت من کرانەوەی زیاتر و زیاتری کەلەپوری عەرەبی و زمانی عەرەبی بوو. خودی ئەو مەسەلەیە جیاوازی نێوان من و ئەوانی دیکە بوو لە گۆڤاری شیعردا. دوجار زمون سەپاندی کە من لەسەر حەق بووم، بەڵام بەداخەوە سەرەتا ئەوان لەو پێشنیاری من دوور کەوتنەوە، بەڵام پاشان لە ڕێی ئەزمونەوە قەنەعەتیان پێهێنا. ئایا تۆ لەو قۆناغەدا ویستت قەسیدەیەک لەسەر معریفە و فکر دابمەزرێنی؟ من کە گۆڤاری شیعرم جێهێشت، گۆڤاری موافقم دامەزراند تاوەکو ڕەهەندێکی دیکە بە قەسیدە ببەخشم، ڕەهەندێک جیاواز بێ و جیا بێ لە مەسەلە هونەریەکان. بەو وەسفە قەسیدە معریفەیەکە کەشف دەکرێت، تۆڕێکە هەموو زانیاریەکانی لە خۆ گرتووە. بەم جۆرە لە ناونانی قەسیدە بووینەوە، بە نووسین ناوزەندمان کرد، نووسین شوێنی قەسیدەی بەخشانی گرتەوە. ئایا تۆ هەستت بەوە کرد کە زمانی عەرەبی لە مەترسیدایە؟ ئێستا لە مەترسیدایە.
ترسی توندی لەسرە ئەوەش لەلایەک پەیوەندی بە بارودۆخی ئابووری عەرەبیەوە هەیە واتە پەیوەندی کۆمەڵگەی عەرەبی لەگەڵ کۆمەڵگەکانی دیکە لەو حاڵەدا عەرەب پێویستی بە زمانێکی بێگانە هەیە بە تایبەتی زمانی ئینگلیزی هەرچەندە من دژی ئەوە نیم بەڵام ناشێ ئەوە لەسەر حسابی زمانی عەرەبی بێ چونکە گەلی زیندوو خاوەنی ئاواتی زیندووە ئێستا هەست بە مەترسیەکی گەورە لەسەر زمانی عەرەبی دەکرێت سەرڕای ئەو پیرانەی کە لە مزگەوت و شوێنەکانی دیکە قورئانیان ختم کردووە کەچی زمانی عەرەبی نازانن ئەمڕۆ قوتابی دانیشگا هەیە ئەگەرچی دەرچووی بەشی ئاداب و زمانی عەرەبی تەواو کردووە بەقلەی باش دەرچووە بەڵام نازانێ قەسیدەیەک بخوێنێتەوە چونکە من ئاگارداری بارودۆخی دانیشگام کەواتە زمانی عەرەبی ئێستا لە ناو ڕۆڵەکانی خۆی لە ترسێکی گەورەدایە نەک لە دەرەوە ئایا سیر نییە کاتێک کە دیوانی شیعری عەرەبی دەرکرد ئەو دەم بە دژی هاوچەرخێتی تاوانبار دەکرێت و ئێستاش بە نەیاری تازەگەری تاوانبار دەکرێت من لەو کەسانم کە لە جیهانێکی پڕ لە تۆمەتدا دەژیم جیهانێکی پڕ لە پرۆپاگەندا بێگومان من لەوە تێدەگەم بەڵام هەندێک جار دوژمنایەتی بچووکە و تۆمەتەکانیش لەسەر درۆ دامەزراون با نمونەیەکە بدۆ با بسکەم لە تازەترین درۆی هەڵبەستراوە دژی من ئەویش ئەوەیە گوایە سەردانی مۆزەخانەی شارێقم کردووە و لەلایەن کەسێکە و دەستنووسێکی قورئانم پێدراوە و منیش فڕێم داوەتە سەر زەوی لە کاتێکدا من هەرگیز ئەو شوێنەم نەدیوە سەیرە کە درۆ دەگاتە چ ئاستێک ئەوە کاری دوژمنانی بچووکن فرانسیسکۆ گابرێلا خۆرهەڵدانێکی ئیتاڵیا و دەڵێت شیعری نوێ بە بەراوردکردن بە شێوەی کۆن بەڵام ئەگەرچی ڕەنگە سەرەتا کاریگەریەکەی پۆزیتیفانە بکەوێتەوە کەچی دوجار دوای پشکنینێکی قوڵ بە خێرایی دەردەکەوێت تەنها تەقلیدەکە کە لە شیعریەتی شەفەوی هەڵقوڵاوە و بۆ لایەنی نەرمی شیعری عەرەبی دەگەڕێتەوە هەرچۆنێ بێت پێویستە ڕێزی ڕابردوو بگرین بەڵام لەو بڕوایدام بە هەڵەدا چووە کەوتۆتە هەڵەیەکی گەورەوە من لەو بەڕوایدام تازەگەری لە کۆن کەمتر نییە کۆن بۆ خۆی گەورەیە پێویستی بەوە نییە بەرگری لێ بکرێ شیعری کۆن یەکێکە لە تەعبیرە گەورەکانی شیعری جیهانی تەقینەوەی زمان و وێرانکردنی زمان نییە مەبەستە لە تەقینەوەی زمان بەگشتی لە شیعردا چ لە نووسیندا چییە تەقینەوەی زمان واتای ڕەتکردنەوەی دەستەواژەکان ناگەیەنێت یان داهێنانی دەستەواژەکان تەقینەوەی زمان واتە دروستکردنی پەیوەندی نوێ لە نێوان وشە و شتەکان هەروە وشە و خوێنەر تەقینەوەی زمان واتە نەخشەکێشان لەلایەک و دروستکردنی پەیوەندی نوێ لەلایەکی دیکەوە بۆ نمونە شاعیرێکی میسری کە ناوی الشەریف عەقیلە لەو قەسیدەی کە لە چاوەڕوانی خۆشەویستەکەی دایە و ئارەزووی دیتنی دەکات ئەو بەیتە لە قەسیدەیەک درێژدا سەیرە کە دەڵێت ساقت على نواحيها فما قدرت على أناخة في ساحاتها القبل بەر لەوەی بڵێ چاوەکانی جوانە و ماچیان دەکەم لە دوتوی سیرکردندا دنیایەکی دیکەدا دەمەزرێنێ ئەو بۆ خۆی مەبەستی تەقینەوەی زمان دیاری دەکات کەواتە تەقینەوەی زمان وێناکردنی زمان نییە ئەگەر شاعیر خاوەنی ئەزمونێکی حەقیقی بێ دەبێت ڕێگایەکی نوێ بۆ تەعبیرکردنی هەبێت ڕێگای نوێی دەربڕین دەلالەت لە ئەزمونی نوێ شاعیر دەکات ئەمڕۆ شیعری زۆربەی شاعرانی عەرەب ئەو شیعرەیە کە تەقلیدیە دەنووسێتەوە نەک خاوەنەکەی لە ئاستی شیعری عەرەبی ئەو تەقینەوانە لەسەر حسابی چێشی جەماوەر نییە شاعر پێویستی بە خوێنەر هەیە ناکەوێتە ناو جەماوەرێکی گشتی و نادیار بەو مانایش جەماوەر گشتی و هەمیشە شیعرێکی دەبێت کە لەسەر ڕۆشنبیری گشتی باوەستا بێ ناچێتە ناو ئەزمونە کەسی و تایبەتیەکانەوە ڕاست ئێمە لە کۆمەڵک شتدا یەک دەگرینەوە بەڵام هیچ یەکێک لە ئێمە وەک ئەوی دیکە خەون نابینێ خەونەکانمان لێک گیان هیچ یەکێک لە ئێمە ئارەزوەکانی وەکو ئەوی دیکە نییە هەر یەکەمان دنیای شیعری لە یەکتر جیاوازمان هەیە کەواتە دنیای شیعری کە لە لای هەندێک بەجیا دەکەوێتەوە چۆن بەرامبەر جەماوەرێکی ناکۆکی ڕۆشنبیری کە هەڵگر ڕۆشنبیری جیاواز و تەقالیدی جیاواز و پەروەردەی جیاوازن دەدوێت ئایا هەز ناکەیت نزار قەبانی شاعیرێکە ناوبانگی زیاتری لە نێو خەڵکدا هەیە بە تێکشکاندنی دیواری نێوان شیعر و شاعیر هەڵساوە بەڵام ئەدۆنیس سەقفی تێگەیشتنی بەرز ڕاگرتووە نزار قەبانی شاعیرێکی گەورەیە من ڕێزم بۆی هەیە بەڵام لەو بڕوایدانیم کە جەماوەری نزار قەبانی پەردەی شاعیرەتی شیعری ئەو بن واتە جەماوەر کە بایەخ بە نزار قەبانی دەدات لەسەر نهێنی جوانکاری شیعری ئەو ناوەستن بەڵکو دانوێ بزانن لەسەر فڵان سیاسی چی گوتووە لەبارەی ئافرەت چی دەڵێ نزار قەبانی تەنیا لەبەر بابەتەکانی دەخوێندرێتەوە نەک لەبەر جوانکاری شیعری بەڵام جەماوەری حەقیقی و جەماوەرەیە کە شاعیر لەبەر جوانکاری شیعری دەخوێنێتەوە بۆ کەشفکردنی شیعری شارەزابوون لە گۆڕەپانی ئیبداعی هونەری نەک بۆ ئەوەی بزانن چی لەبارەی ئەو سیاسیەوە گوتراوە یان چی لەبارەی ئەو ئافرەتەوە دەگوترێت لەبەر هەندێ تۆ بەشای شەیدابوونی دادەنیت ئەگەر شیعر شانشین بووایە بەشای و شاشینە دادەنا من گوتم ڕێزی دەگرم و گەورەیە بەڵام گوتم جەماوەرەکەی پەردەیە هەتا ئێستا نزار قەبانی دراسەیەکی قوڵی لەسەر نووسراوە واتە لەسەر مانای شیعری نەک لەسەر ئەو بابەتانەی کە لەسەریان دەنووسێ
ئەو تازەگەرەی کە بانگەشەی بۆ دەکەیت ئێستا جۆرێکە لە تەکلیف، جۆرێکە لە دروستکردن. ئەگەر شاعیرێک بێوێ بە تازەگەری تاوانبار بکرێ لەسەری پێویستە بۆ میتافیزیکا بگەڕێتەوە، ناوی خواکانی گریکی و پۆڵێنکاریەکان بەکاربێنێ، ئەفسانە و خوڕافات. هەتا ئەدۆنیسیش وەک باوکی ڕەمزی تازەگەری ڕەت دەکاتەوە. ئێمە لە قۆناغێکدان کە شیعری زۆری تیا دەنووسرێت، قۆناغی بەرفراوان هەیە لە ئاسانکاری کە لەسەر ڕۆشنبیری ئیستیلاکی دەژی. خەڵکی هەموو هونەرمەند و گۆرانی بێژ و شاعیر و ئەو دیاردێ لە هەموو کۆمەلگاکاندا هەیە، بەڵام ئێمە ئەو مەسەلەیە زۆر خراپ تەفسیر دەکەین. کاتێ شاعیرێک و دوان و سیان و چوار دەخوێنینەوە نابێت لەوێەوە حکم لەسەر ئەزمونێکی گەورەی وەک تازەگەری بدەین. ئێمە لە میانی ئەوانەوە حکم بەسەر تازەگەریدا دەدەین. دەبێت دەرفەت بدەین تازەگەری شیعری پێویستی بە 50 ساڵ کەمتر نییە. ئەو ساژ هەر لە بەراییدایە. پێویستە دەرفەت بدەین، پێویستە حکم لەسەر ئەزمونێکی دیاریکراو بدەین، نەگەوانەی لاسایی دەکەنەوە. بەگشتی ئەمە لە حکمکردندا پەلە دەکەین. دەرفەت بە زەمان و ئەزمون نادەین وەک چۆن مێژووی گەلان پێویستی بنەوە هەیە. ئەزمونێکی وەک تازەگەریش پێویستی بنەوەی جۆراوجۆر هەیە. ئەزمونێکی وەک تازەگەری پێویستی بە زۆر شدەیە تاک و کاریگەری دەربکەوێت. هەموو شتێ دژی ئەو تازەگەریە دەبێتەوە. نابێ بە پەلا حکمی لەسەر بدەین هەتا جێگیر نەبێ. واتە دوای ئەوەی دەچێتە نێو بنیادی ڕۆشنبیری عەرەبی و دەبێتە بنەڕەتێک بۆ قوتابخانە و دانیشگا و دامەزراوە ڕۆشنبیریەکان و دابوونەریت. بەڕاشکاوی لە ئۆقیانوسەکانەوە تا گەندا و شیعر چۆن دەبینی؟ بێگومان قورسە لەو حکومدانە گشتیانەدا زۆر دوو دڵم، بەڵام بە پشتبەستن بە شارەزاییم و زانیاریم لەبارەی شیعری عەرەبی ئێستا هەمیشە دەڵێم و دووبارەی دەکەمەوە کە شیعری نوێی عەرەبی وەک بەرهەم هیچی لە شیعری جیهانی کەمتر نییە. ئایا مەسەلەی کەنار و پەراوێز سێنتەر کۆتایی نەهاتووە؟ کۆتایی هاتووە. زۆر جار گوتومە ئەوەی کە سێنتەر بوو ئێستا پەراوێزە، ئەوەی پەراوێز بوو نەختە شوێنی سێنتەری گرتەوە. بەنسبەت من ئەگەر ڕوح هەبێت لە جەستەوە دەست پێ دەکات. تا ڕادێک ڕەنگە تازەگەری شیعری عەرەبی بە تازەگەری شیعری خۆرئاوایی بکات، بەڵام هەتا ئێستا ناتوانین لەبارەی شتێک قسە بکەین کە پێی دەڵێن تازەگەری فکری. ئەوە پرسیارێکی گرنگە، کڕۆکی گرفتەکەیە. سەپاندنی تازەگەری گرفتێکە وا لە تازەگەری شیعری دەکات کەم و کورتی تێبکەوێت. شیعری نوێ پێویستی بە ڕۆشنبیریەکی نوێ هەیە، بەڵام ناتوانین بە ڕۆشنبیری عەرەبی بڵێن ڕۆشنبیری نوێ، ئەگەر چی بیریار و فەیلسوفیشمان هەیە. بەڵام فکری عەرەبی ڕۆشنبیری عەرەبی خاوەنی بنەڕەتی خۆیەتی، بنەڕەتێک کە هیچ کەس ناوێت پرسیاری لەبارەوە بکات. بەگشتیەوە بنەڕەتە سیاسی و ئاینیانە هەتا ئێستا وەلانراوە. هەموو بیدارەکانیش بە پەراوێزی دەکەن و دێن ئیشکالاتی دیکە دەخەنەڕۆ. هەوڵی خستنەڕووی ئیشکالاتی دیکە دەدەن کە لە ڕۆشنبیری خۆرئاواییەوە وەرگیراون، یان تەنیا مەسەلە سیاسی و ئاینیەکان دەخەنەڕۆ. ئەوەش دەلالەت لەوە دەکات کە تاوکو ئێستاش ئێمە جورئەتی ئەومان نییە هیچ پرسیارێک لەو بنەڕەتانە بکەین. لێرەوە دەتوانین ئەو پرسیارە بکەین: ئایا تازەگەری پارچە پارچە دەکرێ؟ نەخێر، پارچە پارچە ناکرێ. بەڵام تازەگەری شیعر نەبووتە شوێنی پرسیارکردن، چونکە ئەگەر شاعر نەتوانێت پرسیار لە جەستەی ڕۆشنبیری نەک جەستەی شەهوەتەکانی خۆی بکات، ئەگەر شاعر نەتوانێت تەماشای خودی خۆی وەک قوارێکی تەواو جەستەی یان فکری بکات، ناتوانێت تازەگەر بێت. ئێمە هەتا ئەگەر نوێژ بین بەڵام دنیایەکی تەواو هەیە بە شێوەیەکی شێعری جورئەت ناگەین بچینە ناویەوە. ئەویش دنیای جەستەیە. هەمیشە جەستە وەک دنیایەکی کەپتکرا و بە پەراوێزکراو سیر دەکەین. چۆن دەتوانین قسە لە تازەگەری هونەری یان شیعری بکەین؟ بەنسبەت من ئەگەر ڕوح هەبێت لە جەستەوە دەست پێ دەکات. بۆچی بیر لە جەستە بکەینەوە؟ با بیر لە عەقڵ بکەینەوە. عەقڵیش ئەساسە؟ هەروەها عەقڵ. بۆچی مەسەلەی عەقڵیەکانمان هیچ گۆڕانێکی بەسەردا نهاتووە؟ پێشینانمان ئازاتر بوون. ئەگە بڕوامان بەڕابردوو هەیە وەک چۆن هەمیشە لە ڕۆژنامە و ڕادیۆکاندا دووبارەی دەکەینەوە، باشە کە لە پۆری ئێمە پڕە لە ئازایەتی جۆراوجۆر، پڕە لە کۆششکردن و توێژینەوە. بۆچی بەلای کەمی ناتوانین تەقلیدی پێشینانمان بکەینەوە؟ محەممەد مشتەهی شەبستەری بیریاری ئێرانی دەڵێت ئەگەر لە خۆرئاوا قسە لە کۆتایی مێژوو بکەین، دەبێت لای عەرەب قسە لە کۆتایی فکر بکەین. کێو فکری بە کۆتایی گەیاند. ئەو پەیمانەی کە دەکەوێتە نێوان ئەوەی کە پێی دەگوترێت سیاسەت و ئەو تەفسیرە باوەی کە بۆ ئاین دەکرێت تەفسیری ئاینی با و ممارەسەی سیاسی با و پەیامێکمان لە نێواندایە، یان یەک جومگەن. ئەو جومگەیە بە بڕوای من ئەساسی هەموو ئەو شتانەیە کە ئازادی سەردەبڕێ، نایڵێت بنیادێکی فکری و عەقڵی دامەزرێنین. ئەگەر ئەو پەیمانەی کە دەکەوێتە نێوان سیاسەت و ئاین و شەرعیەت و عەقڵ لە خیابی فکردا بێ، بە شێوەیەکی لۆژیکی واتە ئێمە 5 سەدەیە لە وێرانەیدا دەژین کە هۆیەکەی بۆ ئاین دەگەڕێتەوە. ئاین هۆی سەرەکی بووە، ناشێ مێژووی گەورە و دوور و درێژی عەرەب لە یەک هۆدا کورد بکەینەوە. بەڵام من لەو بڕوادام کە یەکێک لە هۆیە سەرەکیەکان بێ. ئەو هۆیە وای لە کاری فکری دەکات کە نەبێتە شوێنی لێ توێژینەوە و پرسیارکردن.
بەڵکو وای لێ دەکات بە تاوان هەڵسێ و واتە بیریار وەک تاوانبار کار دەکات. ئەوە شتێکە تەنها لە چرخی ناوەڕاستدا نەبێ وجودی نییە، بەڵام هەتا ئێستاش لای ئێمە جێگیرە. من لەو باوەڕەدام کە سانسۆر بەشێکی وەرگانی ڕۆشنبیری عەرەبیە، هەرچۆنێ بێ مەحاڵە بتوانین وەلای بنین، چونکە بنیادی ئەساسی ڕۆشنبیری عەرەبی بنیادێکی سانسۆر ئامێزە، فرەیتیا بەدی ناکرێ، بەڵکو هەمیشە لەسەر تاک و تاگەرایی وەستاوە. کەوابوو لە نێو هەموو کۆمەڵگەیەکدا لە نێوان ئاین و سیاست هاوپەیمانەتی هەیە بۆ بەرەنگاربوونەوەی عەقڵ و عیبدا. ئەوە لە چاخەکانی ناوەڕاستی ئەوروپا هەبووە. ئایا ناکرێ خەون بەڕێکەوتنی نێوان عەقڵ و ئاین، عەقڵ و سیاسەتەوە ببینین؟ بۆ نا؟ گەورەترین شت لەو بارەیەوە ئیبن ڕۆشد پێشکەشی کردوین. لە ئەوروپا ئەو بەتێکدەری فکری ئەوروپی دەژمێنرا و لە زانکۆکاندا ڕێگا بە خوێندنەوەی نووسینەکانی نەدەدرا. ئەو کات کاریگەری لەسەر زۆر لە بیریاران هەبوو، بەڵام ئێمە ئیبن ڕۆشدمان قبول نەدەکرد. هەروە ئیبن خەلدون ڕێگەوتنی نێوان عەقڵ و ئاینی چارەسەر کردو، گوتی ئەگەر هەموو دەقاینیەکان و ئاەتە قورئانیەکان بە شێوەیەکی عەقڵانی تاویل بکرێ بە پێ و مەرجانەی کە ئەو بۆی داناوە، ئەوە هەرگیز ئاین پێچەوانی عەقڵ ناکەوێتەوە. کەوابوو عەقڵ بەلایەوە بناخە بوو، نەک دەق. لێرەوە ئیبن خەلدون ئەوەندەی لە نێو فکری ئەوروپا زیندووە، هێندە لە فکری ئیسلامی زیندوو نییە، یەکێکە لە دامەزرێنەرانی عەقڵانیەتی ئەوروپی. چینێک لە قسەکردنی ئایدۆلۆژیانە هەیە، پێویستە خۆمانی لێ ڕزگار بکەین. ئایا نەبوونی ئازادی یان بوونبوونی ئازادی تەگەرەیە لە پێش ئیبداعدا؟ زۆر جاران ئازادیەکی زۆر بۆ خۆی دەبێتە تەگەرە. هەندێک جار ئیبداعی فکری و هونەری پێویستی بە کۆت و بەند هەیە و نەک ئازادی. مەسەلەکە پەیوەندی بە کۆمەڵگەوە هەیە، چونکە بنیادی ڕۆشنبیری و سیاسی لە بنەڕەتدا نابێت لەسەر تاگەرایی و تاگنەسەقی و یەک سیستمی وەستابێ، بەڵکو لە بنەڕەتدا پێویستە لەسەر ڕەگەزی جۆراوجۆر کار بکات. تۆ گوتت دەسەڵات زیاتر لە دەق دەترسێ نەک مردن. ئایا و دەسەڵاتەی کە زیاتر لە دەق دەترسێ نەک مردن چۆن دەکرێت بچێتە هاوپەیمانەتی و ئاشتیەوە؟ ناشێ، مەحاڵە هەر دەبێت سانسۆر هەبێ. ئەوەش وەک لە بەرایدا ئاماژەم پێکرد جۆرێکە لە موعجیزە. سیستمی عەرەبی چاوەڕێی ئەو موعجیزەی لێ ناکرێ، هۆشیار بێ و سانسۆر ڕەت بکاتەوە. ئەگەر گەیشتەوە موعجیزەیە واتە هەنگاوێکی سەرەکیمان بڕیوە. من هەندێک جار ڕەخنە بە زیندووکەرەوە دادەنێم بۆ هەر سیستمێک، نەک شکۆدارکردن و بەرزڕاگرتنی بەردەوام، پێهەڵگوتینی بەردەوام، سیستمی وەستا و سیاسەتی وەستا و پەردەبۆش دەکات، دەیخاتە دووتوی سندوقێکی ئاسنینەوە، بەڵام ڕەخنە دەیهێنێتە دەرەوە، دەیخاتە بەر ڕۆشنایی، وای لێ دەکات ببێتە بەشێک لە ڕۆشنبیری ڕۆژانە و قابلی گفتوگۆکردن و ئاسۆیەکی نوێی بۆ دەکاتەوە و گەشەی پێدەدا و ئازادی ڕاستەقینە تەنیا بە ئازادی ڕاستەقینە دەکرێت ڕۆبەڕووی بینەوە. سانسۆر هیچ شتێ بەدەستەوە نادات، بەنسبەت سیستم ترسناکترە نەگەو کاتێک کە لەژێر چاودێریدان. ئایا دەشێ بڵین ئازادی هەیە؟ چ لە ڕاگەیاندن؟ بەلای کەمی تۆ وەک من دەزانی لە وڵاتی عەرەبیدا ئازادی نییە. سەرڕاوی گۆڕانی زۆری پێ هەڵدەگوترێ. لێرە تەنیا قسەکردن لەبارەی ئازادیەوە هەیە. چینێک یان سەقفێک لە قسەکردنی ئایدۆلۆژیانە هەیە کە پێویستە خۆمانی لێ ڕزگار بکەین. لە وڵاتی عەرەبیدا قسە لەسەر دیموکراسیە دەکرێت، بەڵام کێ دەیکات؟ سیستمێکی جێگیر لەسەر داگەرایی قسە لەسەر دیموکراسیە دەکات، قسە لە دەوڵەتی عەرەبی یەکگرتوو دەکات، کەچی تۆ ناتوانیت لە وڵاتێک و بۆ وڵاتێکی دیکە سەفەر بکەیت. بەڵام ئەوروپا وێرە جیاوازی نەتەوەی و جیاوازی ڕۆشنبیری و زمان ئەگەر چی بێگانەشی کەچی بە کارتی ئیقامە دەتوانیت بۆ هەموو شوێنە بچیت. بەڵام تۆ وەک عەرەب لە نیشتیمانی عەرەبیدا و لە نێو نەتەوەی عەرەب و زمانی عەرەبیدا ناتوانیت لە وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە بچیت. ئەو چینە لە لغز و ئایدۆلۆژیا پێویستە بە تەواوەتی لێیان ڕزگار بین. تۆ یەکێکی لەو بانگەشەکەرانی کە دەیانوێت ئاین لە دەوڵەت جیا بکرێتەوە، واتە ئاین ببێتە مەسەلەیەکی کەسی. ئایا تۆ پێت وایە بنیادی کۆمەڵاتی و وجدانی عەرەب توانای وەرگرتنی ئەو بانگەشەی هەبێ؟ دەقی قورئانی وەک دەق بوونی بەقەد ئەوەی بۆ لەگدانەوەی جیاواز دەکەڕێتەوە بۆ خۆی ناگەڕێتەوە. ئەمڕۆ دەق لە خوێندنەوەی جۆرا و جۆرتایە، بەڵام پێویستە بزانین خوێندنەوەی باو چییە. تۆ دەزانی و هەموو دەزانن کە دەق هەرچەندە مەزن بێ کاتێ بە عەقڵێکی بچووک گوزەر دەکات بە پێی ئەو عەقڵە بچووکە دەبێتەوە. دەقی قورئانی دەقێکی مەزنە، لە مێژووی مرۆڤایەتیدا گەورەترین دەقە، بەڵام بۆ ئەوی تێ بگەین هەر دەبێت ڕۆشنبیرێکی گەورەمان هەبێ. ناشێ بۆ تێگەیشتنی دەقی قورئانی تەنیا پشت بە فقیهیەکان ببەستین. پێویستە هاوڵی بکەین، بکەوینە بەراییەوە، پێش بکەوین، چونکە دەقی قورئانی ڕۆشنبیرێکی گشتیە، ڕۆشنبیرێکی نوێ بە هەموو ماناکانیەوە، زانیاری و فەلسەفە و هونەری تایە، کەواتەوەی ئەمڕۆ مسلمان پەردەپۆشی دەکات نەزانینە، نەزانینێکی تەواو. ئەوانن گەماروی قورئان دەدەن. ئێستا دەقی قورئانی گەمارۆ دراوە، هەروەک لە نێو ژیانی عەرەبیدا ئیستیعمارێک هەبێ و لە ڕووی سیاسیەوە ڕێگە بە ئازادی نەدات، لە ڕووی ئاینیشدا دەستی بەسەر دەقداگرت بێ، وەک چۆن دەقی ئاینی مڵکی کەس و گروهێکی دیاریکراو بێ. بەڵام من سەیرم پێدە چۆن دەتوانین
وا سێری دەقی قورئانی بکەین. لە دەقی قورئانیدا خوددا بۆ خۆی گوێ لە شەیتان گرتووە، هەر هێندەش نا، بەڵکو قسەکانی لە قورئاندا جێگیر کردووە. کەواتە کە خوا خۆی گوێ لە شەیتان بگرێ، ئەوانی دەیانەوێت دەقی قورئانی بۆ دەقێکی فقهی و شەرعی بەرن، با گوێ بۆ هەموو ئەوانی دیکە بگرن، ئەگەر چی کوفریش بێ دەبێت گوێیان بۆ بگرن، چونکەوە دەق مەزن دەکات، زیندوی دەکاتەوە و زیاتر دەوڵەمەندی دەکات و زیاتر کاریگەری دەکات. بەڵام ئەگەر جێمان هێشت و ڕێگەمانەدا جگە لە خۆمان قسەی لەسەر بکات، کەواتە ئێمە و دەقە دەکوژین. پێویستە ئیبداع و هەموو ئەو شتانی بە ئیبداع و پەیوەستن بەشێکی سەرەکی قەواری دەوڵەت بێ.